کتێبخانەی ڕادیۆیی. لە هەوڵی نەساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بناوەڕۆکی یەکێک لە ڕۆمانە بەناوبانگەکانی جیهان، ئێزگەی دەنگی گەلی کوردستان ڕۆمانی تاوان و سزا بە زنجیرە پێشکەش دەکات. ئەم ڕۆمانە فیۆدۆر دۆستۆیڤسکی نووسیوێتی و ڕەوڤبێگەد لە فارسیەوە کردوێتی بە کوردی. مافی بەرەمێنانی ڕادیۆییشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ڕۆمانی تاوان و سزا ئەڵقەی 31. ڕاز و میخین و ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا و پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا گەیشتنە سەر شەقامەکە. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا وتی ئەزانی دۆنێچکە هەرەوەندەی سەر لە بەیانی کەمێ خەو بردمیەوە لە پرێکدا مارتا بترۆڤنای خوا لێ خۆش بوو هاتە خەوم، سەر تا پاسپی پۆش بوو. لێم نزیکەوتەوە، دەستی گرتم و سەری لێ ڕاوەشاندم. ئەوەندە بەجددی ئەم کاری کرد ئەدوت سەرزەنشت مەکە. ئای خێرە، ئاخ دیمیتری پرۆگڤیچ، تۆ هێشتا نایزانیت مارفا پترۆڤنا مردووە. ڕاز و میخێنوتی نەخێر نایزانم. کام مارفا پترۆڤنا؟ پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا وتی لە پرێکدا مرد، جا بزانە. دنیا هاتە ناو قسەکانە وتی دوای دایکە گیان، ئاخر ئەم هێشتا نازانێم مارفا پترۆڤنا کێیە. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا وتی چۆن نازانێت؟ من وا مەزانی هەموو شتێک گەزانێ. بمبورە دیمیتری پرۆگڤیچ، ئەم ڕۆژانە من کەمێک عەقڵم لەدەست داوە. بەڕاستی من تۆم بە پەیامبەرێکی لای خوا ئەزانی، بۆیە بە تەواوی بڕوام بەوە بوو کە تۆ هەموو شتێک گەزانی. من تۆ بە یەکێک لە خۆماندا ئەنێم. پێتان ناخۆش نەبێ کەواڵێم. ئای ئەوە دەستی ڕاستت چیەتی؟ بریندار بووە؟ ڕاز و میخین زۆر بە خۆشحاڵیە وتی بەڵێ بریندارە. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا وتی من هەندێک جار زۆر بە سۆزەوە قسەکەم، بە جۆرێک کە دنیا ئاگادار مەکاتەوە، وەلێ ئەیخوایە ئەو ژوورە بێکەڵکە چییە کە وتیایدا ئەژی؟ بڵێ ئێستا بە ئاگا هات بێ. ئەو ژنە مەبەستم خاوەن خانووکێتی. ئایا ئەوە بە ژوور دانێ؟ گوێ بگرە، تۆ ئەڵێ ئەو حەز ناکا قسەی دڵی خۆی بە کەس بڵێ. ئەی باشە ئەوە ئەبێ کە من بە سۆز و لاوازی خۆمەوە بێتاقەتی بکەم؟ ئایا ڕێنماییەکم ئەکەیت دیمیتری پرۆگڤیچ؟ چۆنم لەگەڵیا؟ ئەزانیت من بە تەواوی عەقڵم لەسەردا نەماوە. ڕاز و میخێنوتی زۆر پرسیاری لێ مەکە، بە تایبەتی کاتێک کە ڕووگرژەکە لەبارەی تەندروستیشیەوە زۆری لەسەر مڕۆ پێی خۆش نییە. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا وتی ئاخر دیمیتری پرۆگڤیچ دایکەتی چ بەڵایەکە، سێری ئەو پلیکانانش بکە. چ پلیکانەیەک؟ دنیا کەوتە دڵدانەوەی دایکی وتی دایکە گیان، تۆ ڕەنگیشت پەڕیوە، هێور بە ئازیزم، بێگومان بە بینینی ئێمە دڵخۆشە بێ. پاشان بریقەیە کەوتە ناوچاوی و لەسەری ڕۆشتوتی ئیتر تۆ بۆ ئەوەندە ئازاری خۆتە دەی؟ ڕاز و میخێنوتی ڕاوەستە با لە پێشە من تەماشایەک بکەم بزانم لە خەوەستاوە یانە. خانمەکان هێدی کەوتنە دوای ڕاز و میخین کە بە پلیکانەکاندا سەرەکەوت کە لە قاتی چوارەمدا گەشتنە بەرامبەر ماڵی خاوەن خانووکە بینیان دەرگای ماڵەکە دەرزێکی بچووکی تێکەوتووە. لە تاریکێکەدا دوو چاوی ڕەش و زۆر تیش تەماشایانەکە کە نیگاکان بەر یەکتری کەوتن دەرگاکە لە پڕاداخرا. دەنگێکی وای لێوە هات، لەوەدا بوو پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا لە ترسا بقیژێنێ. زوسیمۆڤ بە خۆشیە و پێشوازی لێکردن و بە دەنگی بەرزوتی تەندروستی باشە. دە دەقیقەیەک ئەبوو هات بوو ئەوێ و لە سوچەکەی دوێنێ شەودا لەسەر قەنەفەکە دانیشت بوو. ڕاستکۆڵنیکۆفیش لە سوچێکی بەرامبەریدا دانیشت بوو، بە پێچەوانەی جارانەوە جلەکانی هەموو لە بەردا بوو، تەنانەت دەست و دەموچاوی باشۆرا و قژی داهێنا بوو. ژوورەکە لە پڕێکدا پڕ بوو، ناستاسی هەر چۆنێک بوو بە دوای میوانەکاندا هاتە ژوورێ و گوێ قوڵاق بوو. لە ڕاستیدا لەوە چووباری تەندروستی ڕاستکۆڵنیکۆف باش بێ،
بە تایبەتی لە چاو دوێنێ شەودا، بەڵام زۆر ڕەنگی پەڕی و خەیاڵ بردە و ڕووتاڵ بوو لە کەسێکی بریندار یان لێکێگە چوو کە ئازارێکی زۆر لە لەشی دابێ. برۆی هاتبوونەوە یەک لێوی لکێنرا و ڕوانینی بڵێ سەدار بوو، کەم و بەبێ مەیلی قسەیە کرد وەک بڵێ ئەرکێکی لەسەرەوە ئەبێت بەجێ بێنێ. جارجارە ئاسەواری دوودڵ یەک لە ڕەفتاریدا دەرەکەوت، تەنیا پێویستی بەوە بوو کە دەستی یان پەنجەی بە لەفاف بپێچێ تا تەواو لەو کەسە بکە کە یان پەنجەی مووی لێ هاتووە یان دەستی زەبری بەرکەوت بێ یان ژانی تێگەڕابێ. لەگەڵ ئەمانە هەموویدا تەنانەت ئەو ڕەنگپڕی و ڕوومۆنیەی کاتێک کە دایک و خوشکی چوونە ژوورێ ئەدوت تیشکێک ڕووناکی کردەوە، وەلێ ئەمە بێجگەل لە خەم و پەرێشانیەکەی حاڵەتی ڕەنج و ئازارێکی زۆری لێ زیاد کرد. ڕووناکەکە زوو کوژایەوە، بەڵام ئازارەکە مایەوە. زوسیمۆفیش کە چاودێری لە نەخۆشەکەیە کرد و بە گەرمی پزیشکێکی تازەکارەوە لە حاڵی ڕوانی بەسەر سوورمایی و بینی کاتێک کە سوکاری نەخۆشەکەی هات نەژوورێ لە باتەی خۆشی و شادیکردن لە دەم و چاوی نەخۆشەکەدا جۆرە سووربوونێکی نهێنی لەسەر بەرگەگرتنی ئازارێکی بێچارە سەرە بینی. پاشان بینی تا ڕادێک هەر وشەیەکی گفتوگۆکە وەک تیرێک وا بوو بەر یەکێک لە زامەکانی نەخۆشەکە بکەوێت و لە جاران زیاتر پەرێشانی بکە. هەروەها زوسیمۆف لەوەش سەری سوورما کە چۆن نەخۆشەکە خۆیەگرێت و ئەتوانێ هەستی ماخولیاکەی دوێنەی بشارێتەوە کە بە بچووکترین وشە لە پێستی خۆی دەرەچوو. ڕاستکۆڵنیکۆف بە ڕووخۆشیەوە دایک و خوشکی ماچ کردوتی بەڵێ خۆشم هەست بەوەکەم کە چاکترم. دەم و چای پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا لە خۆشییا گەشایەوە. ڕاستکۆڵنیکۆف ڕووی لە ڕازۆمی خین کرد و بە خۆشیەوە دەستی وشی کەوتەوە قسەکردنوتی ئەوەی کە دوێنێ وتومە ئەمڕۆ نایڵێمەوە. زوسیمۆف کە لە ماوەی 10 دقیقەی دانیشتنیدا لەگەڵ نەخۆشەکە قسەی پێ نەما بوو لە هاتنی دیدەنی کەران زۆر دڵخۆش بوو. کەوتەوتن و وتی من لە حاڵی ئێستای سەرسامم. 3-4 ڕۆژی تر ئەگەر هەر ئاوا بەرەو پێش بڕوا بە تەواوەتی گەڕێتەوە سەرباری جارانی، واتە وەک مانگێک یان 2 مانگ یان ڕەنگە 3 مانگ لەمەوبەری لێبێتەوە. آخر ئەم حاڵەتە لە ماوەیەکی زۆر لەمەوبەرەوە زەمینەی بۆ ڕەخساوە. ها پاشان زوسیمۆف زەردەخەنەیەکی کرد بە دوو دڵیەوە وەک لەوە بترسێنەوە کە نەخۆشەکە ناڕەحەت بکاوەتی ئێستا دان بەوەدا ئەنیت کە ڕەنگە گوناهی خۆتی تیابێ. ڕاستکۆڵنیکۆف بە ساردیەوتی زۆر ڕێتێچێ. زوسیمۆف کە قسەی لە دەمدا خۆش ببوو لەسەری ڕۆشتوتی من لەو لایەنەوە ئەماڵێم کە چاکبوونی ئێستای تۆ لە پێش هەموو شتێکدا پەیوەندی بەخۆتەوە هەیە. ئێستا کاتوانم لەگەڵ تا بدوێم حەزەکەم قەناعەت بەوە بکەی کە بۆ ئەوەی بە تەواوی چاک ببیتەوە ئەبێت ئەو هۆکارە سەرەتایی و سەرەکیانە ڕیشەکێش بکەین کە بوون بەهۆی نەخۆشیەکەت ئەگینا لەوانەیە حاڵتان بەرەو خراپتر بچێ. من ئەو هۆکارە سەرەتاییانە نازانم چین، وەلێ تۆ ئەبێت بیانزانی تۆ پیاوێکی بە ئاوەزیت و بێگومان ئاگاداری حاڵی خۆت بووی. بە پێی بۆچوونی من سەرەتای تێکچوونی تۆ تا ڕادێک لەو کاتەوەیە کە وازت لە زانکۆهێنا. تۆ توانای بێکاریت نییە، بۆیە هەم کار و هەم ئامانجێکی پتەوی سەقامگیر بەڕای من یارمەتێکی چاکە دەکەن. ڕاستکۆڵنیکۆڤوتی بەڵێ تۆ بە تەواوی لەسەر حەقیت. من هەرچی زووتر ئەگەڕێمەوە زانکۆ و ئەوسا هەموو شتێک بە شێوەی سروشتی خۆی بەڕێوەچێ. زوسیمۆف کە مەبەستی لەو پەندە ئاقلانانەی خۆی زیاتر سەرنجڕاکێشانی خانمەکان بوو، ئێستا کەوتەکەی گەیشتە کۆتایی کەمێک شڵەژا و شپرزە بوو کە تەماشای ڕاستکۆڵنیکۆفی کرد لە ڕوویدا حاڵەتێکی گاڵتەجاری خوێندەوە. بیری کردەوە
بەڵام ئەوە زۆری نەخایەن چونکە پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا خێرا سوپاسی زوسیمۆفی کرد کە دوێنێ شەو دیدەنی لێکردوون. ڕاستکۆڵنیکۆف بەنی گەرانیەوتی چۆن دوێنێ شەو هاتەلاتان؟ کەواتە ئێوەیش ماندووبوونی ڕێگا نەیهێشتووە دوێنێ شەو بە چاکی بخەون. پۆلخێریاوتی ڕودیا هەموو ئەم کارانە تا سەعات 2 درێژان کێشا، من و دنیا لە ماڵی شەوە لە پێش سەعات 2دا نانوین. ڕاستکۆڵنیکۆف کە لە پرێکدا لۆچ کەوتە تەوێڵی و چاوی لە زەوی بڕیوتی بەڕاستی نازانم چۆن سوپاسی بکەم، پارەش وەرناگرێ. پاشان ڕووی لە زوسیمۆف کردوتی ببوورە ئەم باسەم کردەوە، من هیچ لەوە ناگەم چۆن و لە بەرچی منت بەشایانی ئەم هەموو چاکە و بایەخ پێدانی خۆتزانی هیچ تێناگەم و تەنانەت بۆ من ناخۆشە، من بەڕاشکاوی لەگەڵ تا دوێم. زوسیمۆف بە زۆر پێکەنینی لە خۆی هێناوتی پێت ناخۆش نەبێ، وای دابنێت تۆ یەکەمین نەخۆشی منیت. ئێمەمانان کە تازە دەست بە چارەسەری نەخۆشەکەین یەکەم نەخۆشمان وەک مناڵی خۆمان خۆشەوێ، هەندێکیان تا ڕادێک شەیدایان ئەبن، منیش تا ئێستا زۆر نەخۆشم نییە. ڕاستکۆڵنیکۆف ئاماژەی بۆ ڕازۆمیخین کردوتی دەربارەی ئەو هیچ ناڵێم، ئەویش بێجگە لە ڕەنج و ئازار هیچی تری لە من دەست نەکەوتووە. ڕازۆمیخین دەنگی هەڵبڕیوتی درەوەکە دیارە ئەمڕۆ گەلێک سۆزی جوڵاوە. ئەگەر ڕازۆمیخین کەمێک گورتتر بدوایە ئەیزانی مەسەلەکەی جۆرە سۆزداریەکی تیانی بەڵکو و لای نەخۆشەکە کارەکە تەواو بە پێچەوانەوە بوو. ئافدوتیا ڕۆمانۆڤنا هەستی بەمە کرد، زۆر بەوردی و دوودڵیەوە لە کاکی ڕوانی. ڕاستکۆڵنیکۆف وەگەوەی لە بەیانیەوە وانەیەکی لەبەر کردبێت و بیەوێت بیڵێ کەوتەوە دوای پەیڤەکانی خۆی وتی دەربارەی تۆ دایکێ گیان من ناوێرم بدوێم. ئەمڕۆ هەر بیرم لەوە کردەوە کە دوێنێت تا چەند لێرە ئازارت لە چاڕوانکردنی مندا کێشاوە. بەدەم ئەم قسانە و ڕاستکۆڵنیکۆف بە زەردەخەنەوە بێدەنگ دەستی بەرەولای خوشکی درێژ کرد. وەلێ ئەم جاریان زەردەخەنەکەی زۆر ڕازگۆیانە بوو. دنیا ئەو دەستەی بۆی درێژکرا بوو گرتی و بە گەرمی ڕایوەشان. ئەمە یەکەم جار بوو کە ڕاستکۆڵنیکۆف دوای گفتوگۆکەی دوێنێ ڕووی لە خوشکی کردبێ. دەم و چاوی دایکیان لە بینینی ئەم ئاژبوونەوە کۆکەی نێوان خوشک و برا لە خۆشیاندا گەشایەوە. ڕازۆمیخین کە هەموو شتێکی گەورە کرد لەسەر کورسیەکە بە هێوری وەرچەرخاوتی من لەبەر ئەم جۆرە کارانە خۆشم ئەوێت. دەست پێشخەرێ تایبەتیەکان بەخۆی. دایکیشی لەگەڵ خۆی داوتی چەندە کارەکانی جوانن، چ ڕەفتارێکی نەجیبانەی هەیە، چەند بە ئاسانی و دڵناسکیەوە هەموو بەدحاڵی بوونەکەی دوێنێ شەوی لەگەڵ خوشکیدا نەهێشت، تەنیا بەدەست درێژکردنێک و لە چرکە ساتێکدا و بە نیگایەکی خۆشەویستیەوە. چاوەکانیشی چ جوانن، ئەسڵەن ڕووی هەموو جوانە، تەنانەت لە دنیایش جوانترە. بەڵام خواجیان ئەم چاکەت و پانتۆڵە چیە و چەندە خراپ لەبەری کردووە. لە دوکانی ئاڤاناسی ئیڤانۆڤیچ ڤاسیای خزمەتکار لەم باشتر جر لە بەرەکە. ئاخ ئەگەر بمتوانیا لە باوەشی بگرم و ماچی بکەم و بگریم، بەڵام ئەترسم خواجیان بۆ وایە هەرچەندە بە خۆشەویستیەوە ئەدوێ وەلێ من هەرە ترسم. ئاخر لە چیە ترسم؟ پاشان لە پرێکدا وەک ئەوەی پەلەی وەڵامدانەوەی ئەوی بێدوتی ئاخرودیە تۆ باوەڕ ناکەی چەندە من و دنیا دوێنێ شەو چارە ڕەش بووین، وا ئێستا هەموو شتێک کۆتایی هاتوو، ئێمەش چەندە بەختەوەرین. تۆ خۆت بیری لێ بکەرەوە، نزیکەی لەو کاتەوە لە شەمەندەفەر دابەزین تا ئێرە بەڕاکردن هاتین بۆ ئەوەی لە ئامێزت بگرین، کەچی ئەو ژنە ئەو ئێستا لێرەیە. سڵاو ناستاسیە. بەڵێ کتوپڕ پێیوتین کە تۆ نەخۆشیت و تایەکی توندت لێ هاتووە، کەچی بەدزیەوە بەدەم و ڕێنەکردنەوە لە دەست پزیشک هەڵاتویت و کەوتویتە کۆڵانان، ئەوانیش کەوتونەتە دوات. تۆ باوەڕ ناکەی ئێمە چیمان بەسەر هات. یەکسەر بیری مردنی کتوپڕی پوتانچینکۆفی ناسیاوی ئێمە و هاوڕێی باوکتم کەوتەوە. تۆ ئەوت لەبیر نییە ڕودیا، ئەویش تای لێ هاتبوو، هەر ئاوا لە ماڵ هەڵات و کەوتە بیرێکی حەوشەوە و ڕۆژی دوایی دەریان هێنایەوە. ئێمەش لای خۆمانەوە شتەکەمان زۆر گەورە گرت و ویستمان بڕۆینە لای پیتەر پیترۆڤیچ بەڵکو کۆمەکێکمان پێ بکە، چونکە ئێمە کەسمان نەبوو بە تەواوی بێکەس. دواڕستەکانی ئاوازی خەم و ناڵە ناڵیان لێتکە، بە تەواوی ئاگای لە خۆی نەما بوو، چونکە بیری کەوتەوە کە باسکردنی پیتەر پیترۆڤیچ
هەرچەند دەوای لێکدایەوە کە هەموو پێیان خۆش بێ بەڵام لەوە ئەچوو هێشتا مەترسیدار بێ. ڕاستکۆڵنیکۆف لەبەرخۆی وەڵامی دایوتی بەڵێ هەڵبەتە هەموو ئەم ڕووداوانە جێگەی داخن، بەڵام سیمای هێن پەرێشان و مانای کەمبایەخی ئەگەیان کە دنیا بە سەرسامی و لێڕوانی. ڕاستکۆڵنیکۆف وەک بە وردی شتێکی بیرکەوت بێتەوە بەردەوام بوو لەسەر قسەکانی وتی ئەمیش چی بڵێم ها؟ بەڵێ دایکێ گیان، دنیا تۆیش وا نەزانن ئەمڕۆ من نەمویست بێ یەکەم جار خۆم بێم بۆلاتان و چاوەڕێ هاتنی ئێوە بۆ بم کە یەکەمین جار بێن بۆ دیدەنیم. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بە سەرسامی وتی ئەم قسانە چییە ڕۆدیا؟ دنیا بیری کردەوە یعنی چی؟ بڵێ وەک بەجێهێنانی ئەرکێک وەڵاممان بداتەوە، ئاشکردنەوەکەی و پۆزش هێنانەکەی وەک ئەو وایە بێگارێکی کردبێ یان وانەیەک لەبەر بکە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی منیش ئێستا لە خەو هەستام ویستم بێم وڵاتان وە لە جلەکانم دوایان خستم، دوێنێ شەو لە بیرم نەبوو بە ناستاسیا بڵێم ئەم خوێنە بشوات، ئێستا تازە دەرفەتم دەستکەوت کە جلەکانم لەبەر بکەم. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا نیگەران بوو، وتی خوێن؟ کامە خوێن؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی هیچ نییە، نیگەران مەبە دایجان، ئەم خوێنە لەوەی کە دوێنێ شەو بەدەم ڕێنەکردنەوە پیاسەمە کرد، پێم بەر پیاوێکی بریندار کەوت کارمەندێک بوو. ڕاز و میخین قسەکەی پێبڕیوتی بەدەم ڕێنەکردنەوە؟ بەڵام تۆ هەموو شتێکت لەبیرە. ڕاستکۆڵنیکۆڤ بە دڵنیاییەوتی ڕاستە، ورد و درشتی هەموو شتەکانم لەبیرە، وەلێ ئەگەر لێم بپرسی بۆ ئەم کردو بۆ چوم بۆ ئەوێ و چیموت ئیتر ناتوانم هیچ ڕوون کەمەوە. زوسیمۆڤ هاتە ناو گفتوگۆکەوتی حاڵەتێکی زۆر ئاسایی و دیارە، هەندێک جار ئەو کارەی ئەکرێ زۆر وەستایانە و تەنانەت داهێنرانەیە، بەڵام بنەما و هۆکارەکەی ئەشێت پاک نەبێت و کاریگەری چەند نەخۆشیێکی جۆرا و جۆری لەسەر بێ وەک خەون. ڕاستکۆڵنیکۆڤ بیری کردەوە ڕەنگە خراپ نەبێ ئەگەر تا ڕادەیەک بەشێتم بزانێت. دنیا کە بە دوو دڵیەوە لە زوسیمۆفی ڕوانی وتی ئەشێت کەسانی لەش ساغیش ئەمانەی لێ بڕوو بدا. زوسیمۆڤ وەڵامی دایوتی سەرنجێکی زۆر وردە، لەم لایەنەوە بەڕاستی هەموو ئێمەش زۆر جار لە شێ دەچین، تەنیا جیاوازیەک هەیە کە نەخۆشەکان کەمێک لە ئێمە شێتترن، لەبەر ئەوە دیاریکردنی و سنوورە کارێکی پێویستە، وەلێ مرۆڤی تەواو ساغڵەم و تەندروست تا ڕادێک هەربوونی نییە. لە هەر 10,000 یان 100,000 کەس ڕەنگە تووشی یەکێکی وا ببین، ئەمەش گریمانێکی تابڵی لاوازە. لەگەڵ وشەی شێتدا کە زوسیمۆڤ بێترس و لێکدانەوە لە باسی بابەتێکدا کە خۆی عاشقێتی و کتو پڕ بەسەر زمانی داهات، هەموو دانیشتوان ناوچاویان بەیەکدادا. ڕاستکۆڵنیکۆڤ وەگەوەی دەربەز نەبێ لە بیرکردنەوەیەکدا کە زەردەخەنێک بەسەر لێوە بێڕەنگەکانیەوە نەخشی بەستە بوو، بێ باکانە هەر بۆ خۆی دانیشتە بوو. ڕاز و میخین بە پەلە لێی پرسی باشە ئەی بریندارەکە چی بەسەر هات؟ قسەکەم پێ بڕیت. ڕاستکۆڵنیکۆڤ وەگەوەی بە ئاگا هات بێتەوتی چۆن؟ بەڵێ کەویستم یارمەتی بدەم و بیبەمەوە ماڵەکەیان خوێنایی بووم. بەڕاستی دایکە گیان، دوێنێ کارێکم کردووە لێخۆشبوونی نییە، لە ڕاستیە بێئەقڵ بووم. دوێنێ شەو چی پارەت بۆ ناردەبووم هەموویم دایەژ نییە و پیاوە بۆ ناشتنی تەرمەکەی، بێوەژنێکی هەژاری سیلاوی 3 مناڵی بچووکی هەیە، هەمویان برسین، هیچ لە ماڵەکەیاندا نییە. دانی پێدانێم کە حەق نەبوو ئەوە بکەم، بە تایبەتی کە خۆم ئەزانم ئەو پارێتان چۆن دەستکەوتووە. ئاخر
بۆ ئەوەی یارمەتی خەڵکی بدەیت پێویستە سەرەتا حەقی ئەوە هەبێ. ئەگینا بە فەڕەنسی وتی ئەگینا سەگینە ئەگەر ڕازینین بۆ خۆتان بمرن. کەوتە پێکەنین و بە ڕووسی وتی دنیاوانیە. دنیا بەجەختە وتی نەخێوانیە. ڕاستکۆڵنیکۆف بە نیگایەکی نەفرەتی و زەردەخەنەیەکی پڕ لە گاڵتە پێکردنەوە لەبەر خۆیەوتی حەو تۆیش کە مەبەستێکت هەیە ئابوو بمزانایە باش شایانی پیاڵگوتنە ڕەنگە ئەمیان باشتر بێ وەک ئەنجام ئەگەر گەشتی تا ئەو سنوورەی کە نەئەبوو بیبەزێنیت بەدبەختە بی خۆ ئەگەر هەنگاوێک بەرەو ئەولاتر بنیت ئەشێ بەدبەختتر بی وەلێ تێگڕا هەموو شتانە قسەی بێجێن. ڕاستکۆڵنیکۆف دوارستەی لەبەرەوەی گەرمی قسە ببوو بە تووڕێی وت پاشان بە توندی و دەنگی پچڕ پچڕەوتی دایکە گیان ئەمیز بڵێم داوای لێبوردن لێ یەکەم. دایکی بە خۆشحاڵێوتی بەسەر ودیە من بڕوام وایە هەر کارێ تۆ بیکەی زۆر باشە. ڕاستکۆڵنیکۆف بە زەردەخەنێکی خۆکردەوتی وایش نا ئەمەندە خۆش باوەڕ مەبە. بێدەنگی هەموو لایەکی گرتەوە لەم گفتوگۆ و بێدەنگی و ئاشتی و داوای لێبوردنەدا حاڵەتێکی دەستکرد هەبوو کە هەمویان هەستیان پێکرد. ڕاستکۆڵنیکۆف کە لە ژێرەوە سەیری خوشک و دایکێ کرد بەخۆی وت لەوە چێت لێم بترسن. لە ڕاستیە پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا چەندە بێدەنگتر بووایە ترسی زۆرترە بوو. ڕاستکۆڵنیکۆف دیسانە و لای خۆیەوە کەوتەوە بیرکردنەوە وازانم کە لێرە نەبوون بەڕاستی خۆشم ئەویستن. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا لە پرێکداوتی ڕوودیازانی مارفا پیترۆڤنا مرد. ڕاستکۆڵنیکۆڤتی مارفا پیترۆڤنا چێیە؟ پۆلخێریاوتی هەی هەمان مارفا پیترۆڤنا سڤیدریگایلۆڤ لەبیرمە لەبارەی ئەوە زۆر شتم بۆ نووسیویت. ڕاستکۆڵنیکۆڤ لە پڕە داچڵکی وەگەوەی لە خەو خەبەری بوو بێتەوەتی بەڵێ لەبیرمە کەواتە مرد بەڕاز مرد بۆ مرد. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا ئەم تاقیباتکردنەی پێخۆش بوو خێرا وەڵامی دایەوتی بیری لێ بکەرەوە زۆر کت و پڕ مرد هەر لەو کاتەدا کە ئەم نامەیەم بۆ نووسیت تەنانەت هەر هەمان ڕۆژیش بیری لێ بکەرەوە کە چۆن ئەو پیاوە ترسناکە بوو بەهۆی مردنی ئەڵێن زۆر خراپ لەو ژنە کڵۆڵی داوە. ڕاستکۆڵنیکۆف ڕووی لە خوشکی کردوتی بۆ ژیانیان بەو جۆرە بوو؟ دنیاوتی نا تەواو بە پێچەوانەوە ئەو هەمیشە لەگەڵ ژنەکەیدا هێور و تەنانەت بە ئەدەبیش بوو بۆ ماوەی 7 ساڵ لە ڕادە بەدەر لە هەندێک ڕەوشت و خوی ئەو بەرامبەر بە کۆمەڵێک شت چاوپۆشیە کرد کەچی لە پرێکدا ئیتر خۆی پێ نەگیرا. ڕاستکۆڵنیکۆڤتی جا ئەگەر توانی بێتی 7 ساڵی تەواودان بەخۆی دابگرێ ئیتر ترسناکەکەی لە چیدایە؟ تۆ دنیا گیان پێ ئەچێت پاکانەی بۆ بکەی. دنیاوتی نانا پیاوێکی ترسناکە لەو ترسناکتر چ پیاوێکی ترم بخەیاڵدانایە. دنیا تا ڕادێک ئەمەی بەگرژیەوەوت پاشان برۆی هاوردەوە یەک و کەوتەوە بیرکردنەوە. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا خێرا بە دوای قسەکانی خۆی کەوتەوەتی بەسەرهاتەکان سەر لە بەیانێک ڕوویدا. دوای ئەوە مارفا پیترۆڤنا فەرمانیدا زوو گالیسکەکە ئامادە بکەن بۆ یەکسەر دوای نانی بەیانی بڕۆ بۆ شار. هەمیشە لە ڕووداوی وادا ئەچوو بۆ شار ئەڵێن زۆر بەدڵی خۆی نانی بەیانیانی خواردووە. ڕاستکۆڵنیکۆڤتی بەو لێدانە و کە خواردەبووی؟ پۆلخێریاوتی با ئەوەیش بڵێم کە هەمیشە ئەو عادەتەی هەبوو هەر کەنانی بەیانیە خوارد بۆ ئەوەی درەنگ نەکەوێ ڕاز دەچوو بۆ حەمام. ئەزانیت گوایە بەو حەمامە دەرمانی خۆیە کرد ئەوان لەوێ کانیەکیان هەیە ئاوەکەی ساردا ئەو بەردەوام هەموو ڕۆژێک لەوێ خۆشت هەرەوەندەی چووە کانێکەوە دڵی وەستا. زۆسیمۆڤتی بێگومان وایە. ڕاستکۆڵنیکۆڤتی مێردەکەی زۆر خراپ لێیدا بوو. دنیا وەڵامی دایوتی ئەمان مەسەلەیەک نییە. ڕاستکۆڵنیکۆف لە پرێکدا و بە تووڕێیەکی بێ زۆر لە خۆکردنەوە وتی وەلێ دایکە گیان چۆن تااقەتت هەیە ئەم شتە تووڕەهاتانە ئەجێڕیتەوە. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا زوو وەڵامی دایوتی ئەی چی بکەم کوڕم نەمەزانی لەبارەیە چیەوە بدوێم. ڕاستکۆڵنیکۆڤ بە زەردەخەنەیەکی خۆ کردەوتی بۆ ئێوە هەمووتان لێمەترسن. دنیا بێ پەردە لە کاتێکدا کە نیگایەکی خستی لە کاکی کردوتی ئەمە ڕاستە
دایکم کە پێی نایە سەر پلیکانەکان لە ترسا وێنەی خاچی کێشا. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 32. دەموچاوی ڕاستکۆڵنیکۆف بەڕادەیە گرش بوو ئەدوت دەماری بەگیر وەستاوە. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا بە شەرمەوتی تۆ چیڵی دنیا ڕودیا تکات لێکم بێتاقت نەبی دنیا بواڵی ڕاستە و کاتەی بۆ ئێرە ئەهاتم بە درێژای ڕێگا و لە ناو شەمەنەفەردا هەر خەیاڵم لەو خۆشیە کردە و کاتێک کە یەکتر ئەبینین چۆن هەموو هەواڵەکان بۆ یەکدی ئەجێڕینەوە ئەوەندەیش خۆشحاڵ بووم ئاگام لە ڕێگا نەما بوو وەلێ ئەمە چییە کە ئێلن ئێستاش هەر خۆشحاڵم. دنیا تۆ لە خۆتە قسەکەی ڕودیا تەنیا بینینی تۆ بەسە بۆی من بەختەوەر بم. ڕاستکۆڵنیکۆف بێەوەی تەماشای بکە دەستی وشی و بە ناخۆشیەوە لەسەر خۆوتی واز بێنە دایکە. دەرفەتی قسەکردمان زۆرە بێ. دوایام قسانە لە پڕا ڕاستکۆڵنیکۆف تێکچوو ڕەنگی پەڕی دیسانەوە هەستە ترسناکەکەی جاران وەک سەرمای مەرگ بە گیانە تێپەڕی دیسانەوە زۆری لاڕون و ئاشکرا بوو کە هەر ئێستا درۆیەکی زلی کرد کە نەک تەنیا ئێستا بەڵکو و ئیتر و هەرگیز دەرفەتیە و گفتوگۆ درێژیان نابێ. ئیدی هەرگیز لەگەڵ هیچ کەسێکدا لەبارەی هیچ شتێکەوە ناتوانێت قسە بکە. کاریگەری ئەم بیرۆکە پڕ لە ئازارە هێندە بەهێز بوو کە بۆ چرکە ساتێک خۆی لەیاد کرد لە جێگاکەی هەستا و بێ ئەوەی سێری کەس بکە بەرەو لای دەرگاکە چوو. ڕازومیخین دەستی گرت و هاواری کردوتی چی بوو چیتە؟ ڕاستکۆڵنیکۆف دووبارە دانیشتەوە هێدی کەوتە تەماشاکردن هەموو بە سەرسامیەوە لێیان ڕوانی لە ناکاوێکدا بەدەنگی بەرزوتی نازانم ئێوە هەمووتان بۆ ئەوەندە بێزارکەرن شتێک بڵێن ئاخر بۆ هەر ئاوا دانیشتون باشە بڵێن قسە بکەن لە دەوری یەک کۆبوونەتەوە و هیچ ناڵین دەی شتێک بڵێن. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا خاچی کێشاوتی سوپاس بۆخوا وامزانی وەک دوێنێ شەوی لێ هاتوتەوە. ئافدوتیا ڕۆمانۆڤنا بێ دەربەستانەوتی ڕۆدیا چیتە؟ ڕاستکۆڵنیکۆف وەڵامی دایەوتی هیچ نییە یادی شتێکم کەوتەوە. لە ناکاودا دایە قاقای پێکەنین. زوسیمۆڤ لەسەر قەنەفەکە هەستا و لەسەر خۆوتی باشە ئەگەر شتێکت بیرکەوتەوە خراپ نییە ئەگینا من خۆشم لەوەدا بووم ئیتر ئەبێ من بڕۆم ڕەنگە بێمەوە ئەگەر بینیم تۆ پاشان سڵاوی کرد و چوە دەرەوە. پۆلخێریە ئەلێکساندرۆڤناوتی چ مرۆڤێکی جوامێرە. ڕاستکۆڵنیکۆف لە پرێکدا و بە پەلە و هێن بە گەرمی کە لەوە بەر لێ ڕوونەدابووتی بەڵێ مرۆڤێکی جوامێر و مەزن و ئاقڵ و ڕووناکبیرە. لەبیرم نییە پێش نەخۆشکەوتنەکەم لەکوێ دیومە وەلێ وازانم دیبێتم. پاشان سەری بۆ لای ڕازومیخین وەرجێڕاوتی ئەمیش پیاوی چاکە. دوای یەکسەر بە خوشکی وت دنیا تۆ پێت باشە؟ هەر لە خۆشیەوەدایە پێکەنین. دنیا وەڵامی دایوتی زۆریش. ڕازومیخین شڵەژا و دەم و چاوی سوور داگەڕا لەسەر کورسەکەی هێستا وتی ئای کە زەلامێکی زۆر بڵیت. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا زەردێکی هاتێ بەڵام ڕاستکۆڵنیکۆف قاقای لێداوتی ئەی تۆ بۆ کوێ چیت؟ پۆلخێریا وتی منی ژەڕۆم کارم هەیە. ڕاستکۆڵنیکۆف وتی تۆ نابێت بڕۆی ڕاوەستە. زوسیمۆڤ ڕۆیشت ئەبێ تۆیش بڕۆیت مەڕۆ. سەعات چەندە؟ 12 دنیا سەعاتەکە چەند جوانە بۆ دیسانەوە بێدەنگ بوون خۆ هەر من قسەکەم. دنیا وەڵامی دایوتی ئەمە دیاری مارفا پیترۆڤنایە. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا بۆی تەواو کردوتی گەلێکیش گران بەهایە. ڕاستکۆڵنیکۆف وتی زۆریش گەورەیە لە سەعاتی ژنان ناچێ. دنیا وتی من وام حەز لێیە. ڕازومیخین لەگەڵ خۆی دابیری کردەوە کەواتە دیاری زاوا نییە نەیشتە زانی بۆ ئەمەندەی پێخۆش بوو. ڕاستکۆڵنیکۆف وتی من وامەزانی دیاری لۆژینە. پۆلخێریا وتی نا
ئەو هێشتا هیچی بە دۆنێچکان هەداوە. ڕاستکۆڵنیکۆف کتوپڕ بە دایکی وت: بەڕاست دایکە لەبیرتە کە عاشق بووم و ویستم ژن بێنم؟ دایک لە گۆڕینی قسە و ڕەوتی گفتوگۆی کوڕەکەی تەواو سەرسام بوو. وتی: ئاخ بەڵێ لەبیر مەکوڕم. لەگەڵ دنیا و ڕاز و میخیندا نیگایەکی یەکیان کرد. ڕاستکۆڵنیکۆڤ وتی: ئای چیتان بۆ باس بکەم، تەنانەت لە بیریشم ماوە. کچێکی دەردەدار بوو، بەدەم قسەکردنەوە کەوتە بیرکردنەوە و چاوی لە زەوی بڕی. وتی کچێکی زۆر دەردەدار بوو، حەزی بە یارمەتی سوالکەرە کرد و هەمیشە ئارەزووی لە چوونە دێر بوو. جارێکیش کە باسی ئەوەی بۆ کردم فرمێسکی ڕشت. بەڵێ لە بیرمە زۆر چاکم لە بیرە، ناشرینیش بوو. بەڕاستی نازانم بۆ ئەوەندە دڵم دابووە، ڕەنگە لەبەر ئەوە بوو بێ کە هەمیشە نەخۆش بوو. خۆ ئەگەر شەل یان کۆم بووایە بێگومان زیاتر خۆشم ئەویست. زەردەخنەیەکی ترسناک کەوتە سەر لێوی. بەڵێ ئەوە جۆرێک بوو لە هەرزەکاری. دنیا بە پەرۆشەوتی نە، ئەوە هەر هەرزەکاری نەبوو. ڕاستکۆڵنیکۆف بە مەبەستەوە چاوی لە خوشکی بڕی، وەلێ یان گوێی لە قسەکانی نەبوو یان تێ نەگەیشت. پاشان لە کاتێکدا کە خەیاڵی ڕۆشت بوو هەستا لە دایکی نزی کەوتەوە ماچ کرد و گەڕایە و شوێنەکەی و دانیشت. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا کە حاڵەتەکە کاری لێکردبووتی: تۆ ئێستایش هەر خۆشتەوێ؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی: ئەو ئێستا؟ بەڵێ. تۆ باسی ئەو کچەکەی؟ نا، هەموو ئەو شتانە لە دنیایەکی تردان، سەردەمانێکی زۆر دوور، نەک هەر ئەوە، بەڵکو هەرچیەکیش کە لەم دەور و بەرەمدا ڕووەدا ئەڵێ هی سەردەمێکی ترە و پەیوەندی بە ئێستاوە نییە. ڕاستکۆڵنیکۆف بە وردی لێڕوانی نوتی بە ئێوەشەوە: ئەڵێ من لە دووری 1000 فرسەخەوە تەماشاتانەکەم، خوا خۆش ێزانێ کە بۆ ئەم باسەمان کردێتەوە. پاشان بە تووڕێوتی: ئەی سوودی پرسیارکردنتان چییە؟ اینجا بێدەم بوو، دەستی بە کرۆشتنی نینۆکی کرد و دیسانە و خەیاڵ بردەوە. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا لە پڕا بێدەنگی قورسەکەی شکاندوتی: چ جێگایەکی خراپت هەیە ڕودیا؟ ئەڵێ گۆڕە، من لەوە بێگومانم کە نیوەی خەمۆکەکەت خەتای ئەم ماڵەتە. ڕاستکۆڵنیکۆف بە هەستێکی پەرتە وەڵامی دایەوتی: ماڵ؟ بەڵێ، ماڵ کاریگەری زۆرە، خۆیشم بیرم لێ کردێتەوە، بەڵام ئەگەر ئەزانی ئێستا چ بیرۆکێکی سەیرت دەربڕی. دایە گیان بە دوا قسەکەی خۆی پێکەنینێکی نهێنی ئامێزی کەوتە سەر لێو. ڕاستکۆڵنیکۆف هەستی کرد کە ئەم کۆبوونەوە و ئەم دایک و خوشکەی کە دوای 3 ساڵ یەکتریان دیوەتەوە و ئەم قسە خۆمانەیانەی کە چ بابەتێکی هاوبەشیان تیانە بوو بۆ ئەو بێزارکەرە و خۆی پێناگیرێ، وەلێ مەسەلەیەکی گەورە لە پێش بوو کە ئەبوو هیچ دوا نەکەوێت و هەر ئەمڕۆ بەلایەکدا بخرێت. ئەمە بڕیارێک بوو پێشتر ئەو کاتەی لە خەو بە ئاگاهات بۆ دابووی. ئێستا لە بوونی ئەم مەسەلەیە دڵخۆشە، وەک ڕێگا چارەیەکی دۆزی بێتەوە. اینجا بە دەنگێکی وشک و جددی دەستی پێکردوتی: گوێ بگرە دنیا، هەڵبەتە لەوەی دوێنێ شەو ڕوویدا من داوای لێبردن لێکەم، وەلێ بارکی خۆم ێزانم جارێکی دی بیرت بهێنمەوە کە من واز لە مەبەستە سەرەکێکە ناهێنم، یان من یان لۆژین لێگەڕێ با من بەدڕەگەز بم، بەڵام تۆ نا، یەکێکمان بەسە. ئەگەر تۆ مرد بە لۆژین بکەی من ئیدی بە خوشکی خۆمت نازانم. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بە توندی هاواری لێکردوتی: ڕودیا، دیسانە و گڕایتەوە سەر قەوانەکەی دوێنێ شەو، تۆ بۆ هەمیشە خۆت بە بەدڕەگەز دائنیت، من ئەمە قبوڵ ناکەم. دوێنێ شەروە. دنیا بە شێوازێکی وشک و یەکلاکەرەوە وەڵامی دایوتی: کاکە، دیارە هەڵەیەک لای تۆ هەیە. من بە درێژایی شەوی ڕابردوو بیرم کردەوە و هەڵەکەتم دۆزیەوە.
هەموو کێشەکە لەوەدایە کە گوایە تۆ وازانی من لەبەر خاتری کەسێک خۆمەکەمە قوربانی هەرگیز شتی وانە. من بۆ خۆم شووەکەم چونکە ژیانم نالەبارە. بێگومان بەوەیش خۆشحاڵە بم ئەگەر بتوانم سوودێک بە کەس و کاریشم بگێنم، بەڵام ئەمان گرنگترین هۆکاری بڕیارەکەی من نییە. ڕاستکۆڵنیکۆڤ کە لە ڕقابەر ببووە کرۆشتنی نینۆکەکانی بەخۆیەوت درۆکە لوتبەرزە، ناوێت دان بەڕاستی دابنێ کە حەزی بە چاکەکردە. ئای لەم خۆ پۆخڵە خۆشەویستیشیان لە نەفرەتە چێ. ئاخ من چەندە بێزم لە هەمویان دێتەوە. دنیا لەسەری ڕۆشتوتی بە کورتی من بۆیە شوو بە پیتەر پیترۆڤیچەکەم تا لە دوو شەڕ ئاسانترینیان هەڵبژێرم. بڕیارم داوە ئابرومەندانە ئەو هەرچیم داوا لێ بکە ئەنجامی بدەم و درۆی لەگەڵدانەکەم. بەڵام تۆ ئەو زەردەخەنە تەوساویە چی بوو کردت؟ دنیا پەشۆکا و تووڕێی لە ناوچاویە دەرکەوت. ڕاستکۆڵنیکۆڤ بە توانجە و پێیوت هەموو ئەوانەی بۆ ئەنجامەدەیت؟ دنیا وتی ئەوەندەی بتوانم. من لە شێواز و هاتنە پێشەوەی پیتەر پیترۆڤیچدا زوو لەوە گەیشتم کە ئەو چی لەم نەوێ. هەڵبەتە ئەو لە خۆی ڕازیە، ڕەنگە زۆریش خۆی بە گەورە بزانێ و لە هیوادارم ڕێزی منیش بگرێ. بۆ دیسان پێکەنی. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەی تۆ بۆ دیسان سوور داگەڕایت؟ خوشکێ تۆ درۆکەیت و بە ئارەزویش درۆکەی، تەنیا لەبەر سەرسەختی ژنانەی خۆت، هەر لەبەرەوەی قسەکەی من سەر نەگرێ. تۆ هەرگیز نابێ ڕێز لە لۆژین بگری. من ئەوم بینی و قسەم لەگەڵدا کرد. کەواتە تۆ بۆ پارە خۆتە فرۆشی، بۆیە کارێکی زۆر ڕسواییە. زۆریش بەو خۆشحاڵم کە تۆ لانی کەم لە شەرماندا سوور داگەڕی. دنیا کەیدی خۆی پێنەگیرا هاواری کردوتی نا وانییە درۆژ ناکەم. ئەگەر بە تەواوی بڕوام بەوە نەبێ کە دەربەستمە و ڕێزم لێ یەگرێ هەرگیز نابم بەژنی. خۆگەر لەوەیش دڵنیا نەبم کە ئەتوانم ڕێزی لێ بگرم هەر نابم بەژنی. خۆشبەختانە ئەتوانم هەرێستا بڕیاری تەواو بنەبڕی خۆم لەسەر ئەم شوکردنە بدەم. وەک تۆش ئەیڵێیت کارێکی ڕسوایی نییە. باشە با بڵێن من بڕیارێکی بێ ئابرومەندانەم داوە و تۆ ڕازەکەی. ئەی ئەمە ناحەقی نییە کە تۆ بەم جۆرە لەگەڵمدا ئەدوێی. تۆ بۆ داوای ئازایەتیەک لە منەکەی کە ئەشێت لە خۆشتانە بێ. ئەمە زوڵ مستەمە. ئەگەر من یەکێک بەدبەخت بکەم ئەو کەسە تەنیا خۆمە. من هێشتا کەسم نەکوشتووە. بۆ لێ مۆڕەبیتەوە؟ بۆ ڕەنگت پەڕیوە؟ ڕودیا چیتە؟ ڕودیا ئازیزەکەم. پۆلخەریە ئەلێکساندرۆڤنا هاواری کردوتی خوایە گیان واد لێ کرد لە هۆش خۆی بچێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی نا هیچ نییە، تازێ سرم گێژی خوارد. لە سەرخۆچوون نییە، تۆی ژواز لەم لە سەرخۆچوونە ناهێنیت. هەم بەڵێ ئەمێزد بڵێم چی؟ بەڵێ کەواتە تۆ لە ئێستاوە لەمڕۆوە بڕیاری تەواوت بەوە هەیە کە ئەتوانیت ڕێزی بگریت یان نا، یان ئەو قەدرزانی لە تۆ بکایەن نا. وادوت نا؟ من وا تێگەیشتم کە تۆوتت هەرەمڕۆ یان من خراپ تێگەیشتم. دنیاوتی دایکێکیان نامەکەی پیتەر پیترۆڤیچ پیشانی کاکمدا. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا بە دەست لەرزینەوە نامەکەی بۆ ڕاگرت. ڕاستکۆڵنیکۆڤ بە بایەخێکی زۆرە و لێی وەرگرت، بەڵام پێشەوەی بیکاتەوە زۆر بە سەرسامیەوە لە دنیای ڕوانی وەک لە پڕێکدا بیرۆکێکی تازەی بۆ هاتبێ لە سەرخۆوتی سەیرە. ئاخر من چیم لەم سەر ئێشەیە داوە؟ ئەم هەراوزەنە لە پای چی؟ چێت پێ چاکەشی پێ بکە؟ بەڕوارەت لەگەڵ خۆیدا ئەدووە، بەڵام وشەکانی بەدەنگی بەرزوتن و ماوەیەکیش لە خوشکی ڕامە وەک بێوێت چارەسەری کێشێک بکە. پاشان هەر بەو باری سەرسامیەوە نامەکەی کردەوە، هێدی و بە وردی کەوتنە خوێندنەوەی دووجار خوێندیەوە. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا زۆر دوودڵ بوو وەگەوەی هەموو لە چاوەڕوانی شتێکی تازەدا بن.
دوای ماوەیەک ڕامان ڕاستکۆڵنیکۆڤ بێ ئەوەی ڕوو لە کەس بکە نامەکەیدایەوە دایکی وتی پێم سەیرە. آخر ئەو بە دوای کاری گرنگەوەیە، پارێزەرە و تەنانە شێوازی قسەکردنیشی بەلاف و گەزافە کەچی وەک نەخوێندەوە شتە نووسێ. هەموو داچڵەکین، هیچ هاوڕێشتی وانە بوون. ڕاز و مێخین زوو هەڵیدایوتی ئەوان هەمویان هەر ئاوان وسن. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بۆ تۆ خوێندوتەتەوە؟ ڕاز و مێخین وتی بەڵێ. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بەش لە ژایەوتی ئێمە پیشانماندا ڕودیا، ئێمە پێشتر ڕاوێژمان پێکرد. ڕاز و مێخین قسەکانی بە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بڕیوتی ئەمە شێوازی مافناسانە، لە دادگاکان داوا ئەنووسرێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی نووسینی مافناسان؟ ڕاستە ئەمە بەڕاستی شێوازی نووسینی دادگا و ئیدارەیە، نە ئەوەندە نەخوێندەوارانە و نە ئەوەندەیش زۆر ئەدەبی بێ، هەمان شێوازی داری. ئافدوتیا ڕۆمانۆڤناوە کەمێک لە قسەکەی کاکی زویر بوو بێوتی پیتەر پیترۆڤیچ ئەوە ناشارێتەوە کە لە کاتی خوێندنیدا بێپارە و پول بووە، تەنانەت شانازی بەوەکە کە خۆی پێگاندووە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی باشە، حەقێتی شانازی بەخۆی بکە، من لێی ناگرم. خوشکێ تۆ لەوە زویر بوویت کە من لە هەموو نامەکەدا ڕخنەم لە شێوازی نووسینەکە کرد، وا تێگەی من بۆیە بە تایبەتی لەبارەی ئەو شتە سوکانە و قسەکەم کە بەرامبەر بە تۆڕقی خۆم خاڵی بکەمەوە. نا بە پێچەوانەوە لەبارەی شێوازەوە شتێکم بیرکەوتەوە، کەوتنی لێرەدا بێجانیە. لەم نامێدا زاراوەیەک هەیە، هەرچی ڕووبدا گوناهەکەی لە ئەستۆی ئێوەدایە. ئەمە زۆر ئاشکرایە و هەڕەشەی شەبەوەی کە ئەگەر من بێم بۆلاتان ئەو بڕواتە دەرەوە. ئەم هەڕەشەی ڕۆشتنە ڕاز وەک ئەوە وایە کە ئێوە ئەگەر مل نەدەن ئەو واستان لێ دێنێ، ئەگەر چی هەرخۆشی هێناونی بۆ پترسبۆرگ. کەواتە تۆڕات چییە؟ ئایا ئەم شانەی لۆژین هەر بەو ڕادەیە زویریان نەکردی؟ ئەگەر بۆ نمونە ئەو ئاماژە بۆ ڕازومیخینەکە یان زوسیمۆف یان یەکێک لە ئێمە بمان نووسایە؟ دنیا بە خاتر جەمی وتی نا، من لەوە گەشتم کە ئەم شێوازە زۆر مناڵانەیە و ئەشێت ئەو لە نووسین داوریانە بێ. تۆ لەمەیاندا ڕازەکەی کاکە، تەنانەت من چاوەڕێی ئەوە نەبووم. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەڵێ ئەمە شێوازی دادگایە، بەو شێوازەیش ناتوانی بە جۆرێکی تری بنووسی، بۆیە ئەشێت لەوە زبرتر بێ کە ئەو خۆی ویستوێتی. وەلێ منەمەوێت کەمێک تۆ غەمگین بکەم. لەم نامەیەدا دەربڕینێکی تر هەیە کە بوختانە بە حەقی من و کەمێک سووکە. من دوێنێ پارەم بەخشێ بێوەژنێکی دەردەداری کۆسکەوتوو، نەک بە بیانووی ناشتنی تەرمەکە، بەڵکو بەڕاستی بۆ ناشتنی تەرمەکە بوو. نەیشمدا بە کچەکەیان یان بە قسەی ئەو کچەند ناوبام خراپەکەیان کە لە هەموو تەمەنیدا دوێنێ شەو بۆ یەکەم جار دیوێتی، بەڵکو دامە دەست خودی بێوەژنەکە. لە هەموم قسانەدا ئەو زۆر ئارەزووی ئەوەی هەیە من سوک بکات و نێوانمان تێک بدا. هەر بەو شێوازی دادگایە، واتە بە شێوەیەک کە ئامانجەکەی بە چاکی دیارە. پەلەیەکی مناڵانەی پێوەیە کە ساکاری ئەو دەرەخە. لۆژین پیاوێکی عاقڵە، بەڵام بۆ ئەوەی کاری ئاقلانە بکەی تەنیا ئەوە بەس نییە کە ئاقڵ بیت. هەموو ئەم شتانە ڕووی ڕاستەقینەی مرۆڤ دەرەخەن. بڕوا ناکەم زۆر قەدرزانی لە تۆ بکە، من ئەمە تەنیا وەک ئامۆژگاری بەتۆڵم، ئەگینا لە ناخی دڵمەوە هیوای بەختەوەریت بۆ خوازم. دنیا وەڵامی نەداوە، ئەو زوو بڕیاری خۆی دابوو، تەنیا چاوەڕێی شەو بوو. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا کە تۆنی دەنگی کوڕەکەی زۆر دوو دڵی کردبوو پرسی کەواتە تۆ چ بڕیارێگەدەی ڕودیا؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی یعنی چی؟ چ بڕیارێگەدەم؟ پۆلخێریا وتی باشە، دەربارەی ئەوەی کە پیتەر پیترۆڤیچ نووسیوێتی کە شەو نابێ لای ئێمە بیت، ئەگینا ئەوە ڕوە، ئەگەر تۆ بێت کەواتە تۆ دەیت؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی بێگومانە و بڕیارە بەدەستمن نییە، بەڵکو بە پلەی یەکەم لای ئێوەیە. ئەگەر داواکەی پیتەر پیترۆڤیچ ئێوە ناڕەنجێنێ، دووەمیش بڕیارەکەی لای دنیایە. ئەگەر ئەویش زویر نابێ، بە ئاوازێکی وشکەوە لەسەری ڕۆشتوتی منیش کارێگەکەم کە بەلای ئێوە باش بێ. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا خێراوتی دۆنێچکە بڕیاری خۆی داوە و منیش تەواو لەگەڵی دام. دنیاوتی من بڕیارم داوە ڕودیا، داوات لێکم، زۆریش ئەم داوایەکەم کە بێت لەو دانیشتنەدا ئامادەبی. دەیت؟ ڕاستکۆڵنیکۆڤ دێم. پاشان دنیا ڕووی لە ڕازۆمیخین کردوتی داوا لە تۆی ژەکەم کە سعات 8 لە ماڵی ئێمە بی. دایکە جان، ئەمیش داوەتەکەم.
پڕخراوتی زۆر چاکە دنیا جان باشە هەر بڕیارێکت داوە باوە بێ بۆ منیش خۆشترە من لە خۆنواندن و درۆ خۆشیم نایەت وا چاکترە هەموو حەقیقەتەکان بڵێن ئیتر پیتەر پیترۆڤیچ زویرە بێیان نابێ ئارەزوی خۆیەتی لەم کاتەدا دەرگاکە لەسەر خۆکرایەوە کچێک کە بە ترس و دوودڵیەوە تەماشای ئەم لاو ئەولایە کرد هاتە ژوورێ هەمویان بە سەرسامی و ڕامانەوە کەوتنە تەماشاکردنی کچەکە سۆنیا سمیۆنۆڤنا مارمیلادۆڤا بوو دوێنێ شەو ڕاستکۆڵنیکۆڤ بۆ یەکەم جار دیبووی بەڵام شێوازی جلوبەرگ و ئەو حاڵەتی تایبەتی کە لەو کاتەدا هەیبوو ببوو هۆی ئەوەی کەوێنەیەکی تریجیا لەمەی ئێستا لە یادەوەری ڕاستکۆڵنیکۆڤدا نەخش ببەستێ ئێستا کچێکی ئاخر جلێکی هەژارانە لەبەردا و هەر لە کیژۆڵێکی ئەکرد ڕەفتاری نەجیبانە و شایستە دەموچاوێکی ڕووناک و کەمێک ترسا و ئەینوان بەرگێکی زۆر سادە لەوانەی کە هەموو ڕۆژێک لەبەرەکرێن کڵاوێکی بچکۆلانەی شێوازی کۆنی لەسەردا بوو بەڵام وەک دوێنێ چەتری بەدەستەوە بوو هەرەوەندەی بە پێچەوانەی ئەوەوە کە چاوەڕێ کرد ژوورە ئاپۆرەکەی بینی نەک تەنیا شڵەژا بەڵکو هەرخۆی لەدەستدا وەک مناڵێکی تساویستی بگەڕێتەوە ڕاستکۆڵنیکۆڤ بە سەرسامێکی زۆرەوتی ئەمە تۆیت لە پڕاخۆشی تریق بووە یەکسەر زانی کە دایک و خوشکی لە نامەکەی لۆژینەوە کە باسی کچێکی کردبوو لە حاڵەتێکی تایبەتی و بێ ئابڕوویدا ئەمان ئەو کچە باشە ناسن هەروها ئەم هەر ئێستا لە دژی بوختانەکەی لۆژین ناڕەزایی دەربڕیوە و توێتی کە ئەو کچەی تەنیا ئەو جارە بینیوە و کەچی وا ئێستا لە پڕاخۆی بەژوورداکە هەروها ئەوەی بە بیرخۆی هێنایەوە کە بە هیچ شێوێک بەرامبەر بە نووسینەکەی لۆژین کەوتبووی کچەکە ناوبانگی بەخراپ دەرچووە ئەم ناڕەزایی دەرنەبڕی بوو هەموو ئەمانە لە پرێکدا و بە شێوەیەکی ئاڵۆز بە مێشکی داگوزەریان کرد وەلێ کە چاکتر لێی وردبووە بینی ئەو کچە هێن کڵۆڵ و داما و ئەوەندە زەبوونە کە زۆر دڵی پێی سووتا کە کچەکە ویستی هەڵێت دڵی ڕاستکۆڵنیکۆڤ بە تەواوی قوڵپیدا بۆیە بەپەلە و بەنیگایە کە کچەکەی ڕاگدوتی من هیچ چاوەڕێی تۆ نەبووم فەرموودا بنیشە بێگومان تۆ لای کاترینا ئیڤانۆڤناوە هاتوویت ببوورە لەوێنە لێرەدا دابنیشە جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 33 لە کاتی هاتنە ژوورەوەی سۆنیادا ڕاز و میخین کە لەسەر یەکێک لە کورسیەکانی ڕاستکۆڵنیکۆڤ لەبەر دەرگاکە دانیشت بوو بۆ ئەوەی ڕێگا لە کچەکە نەگرێ هەستا لە پێشان ڕاستکۆڵنیکۆڤ ویستی گۆشەیەکی قەنەفەکە یعنی جێگاکەی زوسیمۆفی پیشاندا بەڵام کە بیری کەوتەوە ئەم قەنەفەیە جێگایەکی زۆر خۆمانە و لە شوێنی خەفگەیشێتی خێرا ئاماژەی بۆ کورسەکەی ڕاز و میخین کرد هەر لەسەر هەمان قەنەفە کە زوسیمۆفی لەسەر دانیشت بوو ئاماژەی دای ڕاز و میخێنوتی تۆیش لێرەدا بنیشە سۆنیا کە تا ڕادەیەک لە ترسا ئەلەرزی دانیشت و بە شەرم و تەماشای هەردوو خانمەکەی کرد دیار بوو کە خۆشی لەوە ناگەیشت چۆنە بێت لە پاڵ ئەواندا دابنیشێ کە ئەمەی بەبێرداهات ئەوەندە ترسا لە پڕێکدا هەستا و بە ناڕەحەتێکی زۆر و زمانی گیرەوە ڕووی لە ڕاستکۆڵنیکۆڤ کردوتی من تەنیا بۆ دەقیقەیەک هاتووم داوای لێبوردن لێکم کە زەحمەتم دای من لە لای کاترینا ئیڤانۆڤناوە هاتووم چونکە کەسی تری نەبوو بینێرە تەلاتەن کاترینا ئیڤانۆڤنا فەرمووی تکاتان لێ بکەم کە سبەی بەیانی بۆ ڕێوڕەسمی ناشتنی باوکم کاتی نوێژ بێن بۆ گۆڕستانی مێترۆ فانوسکی دوای ئەوەیش بۆ ماڵی خۆمان واتە بۆ نانی نێوڕۆ لە ماڵی ئەو بیت و ئەو شەرەفەی پێڕەوا ببینی فەرمووی تکاتان لێ بکەم سۆنیا زمانی گرتی و بێدەنگ بوو ڕاستکۆڵنیکۆڤیش کەمێک هەستا و ئەویش بە زمانی گیر و ڕستەی ناتەوەوتی حتمەن هەوڵە دەم بێم حتمەن
لە پرێکداوتی فەرموو دابنیشە ئەبێت من لەگەڵ تا قسە بکەم تکایە ڕەنگە تۆ پەلەت بێ تکایە 2 دقیقەم لە کاتی خۆت بدەرێ بەدەم وتەکانی و کورسەکەی لێ نزی خستەوە و فەرمووی لێ کرد سۆنیا دیسان دانیشتەوە سەر لە نوێ بە شپرزەی و خەجاڵەتیەوە تەماشای دووخانمەکەی کردەوە لە پرێکدا هەردوو چاوی لە زەویەکە بڕیەوە دەم و چاوە ڕنگ پەڕیوەکەی ڕاستکۆڵنیکۆڤ سوورداگەڕا وەگەوەی تەواوی بوونی سەر و بن بوو بێ چاوانی بوونە پشکۆ پاشان بە دەنگێکی کۆک و پتەوتی دایکەجان ئەمە خات و سۆنیا سیمیۆنۆڤنا مارمیلادۆڤایە کچی هەمان مارمیلادۆڤای بەدبەخت کە دوێنێ شەو هەر لە بەردەمی مندا ئەسپەکان ورد و خاشیان کرد من لەبارەیەوە قسەم بۆ کردوون پۆلخەریا ئەلێکساندرۆڤنا نیگایەکی سۆنیای کرد و کەمێک چاوی تروکان لەگەڵ هەموو ناخۆشیەکانی خۆیدا بەرامبەر بە نیگا سەخت و سەرکەشەکانی ڕوودای کوڕی بە هیچ جۆرێک نەیتوانی دەستبەرداری ئەو تام و چێژە ببێ دنیایش زۆر بەوردی لە دەم و چاوی کچە داماوە کەڕامە بەسەر سامی و پیایدا هەڵی ڕوانی سۆنیا کە گوێ لە پێناسەکەی خۆی بوو بەرامبەریان چاوی هەڵبڕی بەڵام زیاتر شپرزە بوو ڕاستکۆڵنیکۆڤ بە پەلە پێیوت من ویستم لێت بپرسم کاری ئەمڕۆتان چۆن تێپەڕان ئایا ناڕەحەتیان نەکردن با بڵێن لەلایەن پۆلیسەوە سۆنیاوتی نەخێر هەموو شتێک ئاسان تێپەڕی آخر ئیترەوە دیارە کە هۆی مردنەکە چی بووە ناڕەحەتیان نەکردین وەلێ کرێگرتەکان تووڕن ڕاستکۆڵنیکۆڤ وتی لە چی سۆنیاوتی لەسەرەوەی تەرمەکە زۆر ماوەتەوە آخر ئێستا گەرمە بۆنیش بۆی ئەمڕۆ لە نوێژ ئێوارەدا ئەیبەن بۆ گۆڕستان و سبێنێ بۆ کەنیسەیەکی بچووک کاترینا ئیڤانۆڤنا لە پێشا قایل نەبوو بەڵام ئێستا خۆشی ئەزانێ کە ئەوە نابێ ڕاستکۆڵنیکۆڤ کەواتە ئەمڕۆ سۆنیاوتی ئەو تکای کرد کە گەورەمان بکەیت و سبێنێ کاتی نوێژ بێ بۆ کەنیسە لەوێەوە بۆ ئەنجامدانی داوەت و ڕێوڕسمی یادکردنەوەکە تەشریف بهێنیتە ماڵەوە ڕاستکۆڵنیکۆڤ بۆ ئەوان داوەت بۆ یادکردنەوەکە ئەکەن سۆنیاوتی بەڵێ هەر ئاوا خواردنێکی سادە ئەو فەرمووی کە زۆر سپاس لە تۆ بکەم بۆ ئەو کۆمەکەی دوێنێ بێت تۆ نەمانەتوانی تەرمەکە بەخاک بسپێرین لە پرێکدا هەر بەدەم قسەکردنەوە لێ و چەناگەی کەوتە لەرزین وەلێ هێزی دای خۆی و بەسەر خۆی دازاڵ بوو پاشان دیسانەوە چاوی لە زەویەکە بڕیەوە لە کاتی گفتوگۆکەدا ڕاستکۆڵنیکۆڤ بەوردی لێی ڕاما بوو دەم و چاوی لاواز زۆر لاواز بچووک و ڕنگ هەڵبزڕکاو خەتی دەم و چاوی ناڕێک و لوت و چەناگەی باریک و تیژ بوون نەبوو ناوی جوانی لێ بنێت بەڵام بەرامبەر بەوە چاوەشینەکانی ئەمەندە ڕوون و بێگەرد بوون کە شەیدایانە کردی ڕوویەکی هێن میهرەبان و سادە کە بەدەست خۆت نەبوو ڕایان ئەکێشایت لە سیما و تەواوی پەیکەرەکەیدا تایبەتمەندێکی تریشە بوو لەگەڵەوەدا کە تەمەنی 18 ساڵ بوو بەڵام زیاتر لە کچۆڵێکی کرد زۆر لە تەمەنی خۆی بچووکتر و تا ڕادێک لە مناڵە چوو ئەمە هەندێک جار لە جوڵە و بزاوتەکانیدا دەرەکەوت و مرۆڤی ئەهێنایە پێکەنین ڕاستکۆڵنیکۆڤ جەختی لەسەر قسەکان کرد و پرسی چۆن ئەبێ کاترینا ئیڤانۆڤنا بەو بڕە پارە کەمە کارەکانی تەواو کرد بێت و بیری لە خواردنیش کرد بێتەوە سۆنیاوتی ئاخر تابوتەکە سادەیە هەموو شتەکانی تریش هەر سادەن بۆیە شتی گرانی تێنەکەوت ئێمە لەگەڵ کاترینا ئیڤانۆڤنا حسابی هەموو شتێکمان کرد بە جۆرێک کە کەمێکیش بۆ داوەتێکە مایەوە کاترینا ئیڤانۆڤنا زۆری مەبەستە ئەو داوەتە بکرێ ئاخر نابێ ئەو حەزی لێکە ئەو خۆتان نەیزانن ڕاستکۆڵنیکۆڤ تێگەم هەڵبەتە تۆ بۆ ژوورەکەم سەر و بنەکەی دایکیشم ئەڵێت ئەم ژوورە لە تابوو دەچێت سۆنیا بە دەنگێکی تۆکمە و هێورە وەڵامی دایوتی تۆ دوێنێ شەو هەرچی پارەت پێبوو داد بە ئێمە ئەمەی وت و زوو چاوی لە زەویەکە بڕی لێ و چەناگەی دیسانەوە کەوتنەوە لەرزین ماوەیەک بوو لەو باری هەژاریەی ڕاستکۆڵنیکۆڤ سەری سوورما بوو وای ئێستام قسانە لە خۆیانەوە لە دەمی دەرپڕین
بێدەنگی هەمولایەکی گرتەوە چاوی دنیا ڕووناکتر و پۆلخێریا ئەلکساندرۆڤنایش بە خۆشەویستیەوە لە سۆنیای ڕوانی پاشان لە کاتی هەستانیاوتی ڕودیا هەڵبەتە ئێمە پێکەوە نانی نیۆڕۆخین دنیا جان وەرە با بڕۆین تۆیش ڕودیا خۆزگە ئەچویتە دەرێ و کەمێک ئەگەڕایت و ئەحەسایتەوە ئەنووسیت و ئەوسا زووە هاتی ئێمە تۆمان ماندوو کرد ئەترسم ڕاستکۆڵنیکۆف بەدەم هەستانەوە خێراوتی بەڵێ دێم بەڵام بەڕاستی من کارێکم هەیە ڕازومیخین تەماشای ڕاستکۆڵنیکۆفی کرد و هاواری لێ کردوتی یعنی ئێوە نانی نیۆڕۆ پێکەوە ناخۆن تۆ چیتە ڕاستکۆڵنیکۆڤوتی بەڵێ دێم هەڵبەتە وەلێ تۆ دەقیقێک ڕاوەستەوە مەڕۆ ئێوەستا لەگەڵ ئەودا کارتان نییە دایجە ڕەنگە من لە بینینی ئەوتان مەحروم کەم پۆلخێریاوتی نا بەڵام تۆ دیمیتری پرۆڤیچ بۆ نانی نیۆڕۆ ئەفەرموویت لەگەڵماندا دنیا جەختی کردوتی تکات لێکەمەوە ڕازومیخین سەری ڕێزی دانەواند و دەموچاوی تەواو گەشایە بۆ چرکە ساتێک لە ناکاودا و بە شێوەیەکی سەرسوڕهێنەر هەموو وێزار بوون پۆلخێریاوتی خوا حافیز ڕودیا واتە بە ئومێدی دیدار من خۆشیم لە وتەی خوات لەگەڵدا نایەت خوات لەگەڵ ناساسیە دیسانەوتم خوات لەگەڵ پۆلخێریا ئەلکساندرۆڤنا ویستی سەری ڕێز بۆ سۆنیا دانەوێنێت و لێ نەیتوانی و بەپەلە لە ژوورەکە چوە دەرێ بەڵام ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا بە نۆرەی خۆی کە لە دوای دایکەوە ئەڕۆشت و گەشتە ئاستی سۆنیا تەواو سەری بۆ دانەواند و سڵاوی لێ کرد سۆنیا شڵەژە بەپەلە و ترسەوە بە هەمان شێوە سڵاوەکەی سندەوە لە دەموچاویدا شتێکی وەک نەخۆشی ڕەنگی دایەوە وەگەوەی ئەدەب و سەرنجی ئاڤدوتیا ڕۆمانۆڤنای بەلاوە قرس و ناخۆش بوو بێ ڕاستکۆڵنیکۆف کە لە ڕاڕەوەکەدا بوو هاواری کردوتی دنیا خوا حافیز بێنە دەستت دنیا لە کاتێکدا کە بە شپرزەیی بۆ لایە چوو بە خۆشیەوتی بەڵام ئێمە تەوقەمان کرد لەبیرت چوو ڕاستکۆڵنیکۆڤوتی باشە چ عیبێکی نییە باجارێکی تریش بیکەینەوە قام کە بچکۆلەکانی دنیای تونوشی دنیا زاردەخەنێکی بۆ کرد سوور داگەڕە خێرا دەستی ئازاد کرد و کەوتە دوای دایکی نەتەزانی ئەو بۆ بەختەوەرە هاتە پێش چاو کە ڕاستکۆڵنیکۆڤ گەڕایەوە ژوورەکەی نیگایەکی ڕوونی لە سۆنیا کردوتی زۆر چاکە خوا لە مردۆکان خۆش بێت و تەمەنی زیندوەکان درێژ بکە وانییە وایە نا سۆنیا تەماشایەکی سەیری دەموچاوی کرد کە لە پرێکدا کرابەوە ڕاستکۆڵنیکۆڤ چەند چرکە ساتێک لێ ڕامە هەموو ئەو چیرۆکی کە باوکی کۆچ کردووی لە بارێک چەکەیەوە جێڕابیەوە لە پرێکدا لە چرکە ساتێکدا بیری لاوەکە کەوتەوە پۆلخێریا ئەلکساندرۆڤنا هەرکە هەنگاوی نایە سەر شقامەکەوتی خوایە دۆنێچکە ئێستا هەست بە خۆشحاڵێکم کە هاتینە دەرەوە لەوە چێت ئەمەیان چاکتر بێ ئاخۆ دوێنێشەوە لە فارگۆنی شەمەندەفەرەکەدا ئەم توانی وابیر بکەمەوە کە تەنانەت لەم بینینە کورتەی کوڕەکەم شادمانە بم دنیاوتی دایکە گیان من جارێکی تریش پێ دەڵێمەوە ئەو هێشتا زۆر نەخۆشە بۆ نایبینیت ئەشێت لەبەرەوەی ئازار بۆ ئێمە ئەکێشێت وای بەسەر هات بێ ئەبێت لێبوردن هەبێ زۆریش ئەشێت لە زۆر شت ببورین پۆلخێریا ئەلکساندرۆڤنا بە گەرمی و ئیرەی بردنێکی سوکەڵەوە زوو کەوتە دوای قسەکەی کچەکەی وتی وەلێ تۆ لێبوردنت نەبوو ئەزانی دنیا من تەماشای هەردووکتان مەکرد تۆ وێنەیەکیت لەو نەک تەنیا بەڕووکەش بەڵکو بە ڕۆح و ئاکاریش هەردووکتان غەمگینن هەردووکتان گرژ و تووڕن هەردووکتان لوت بەرز و جوامێرن ئاخر ناشێ ئەو خۆپەرز بێ دۆنێچکە وانییە وەلێ بەڕاستی کەبیر لەوە کەمەوە ئەم شەو لە ماڵەکەماندا چی ڕوەدا خەریکە دڵمەوەستێ دنیاوتی گوێمە دێ دایکە گیان چی ئەبێت با ببێ دایکی وتی دنیا گیان ئاخر تۆ بیر لەوە بکەرەوە ئێمە ئێستا لە چ بارێک داین هەروەها پۆلخێریا ئەلکساندرۆڤنای بێچارە لە پڕا و بێ پارێزوتی باشە چی ڕوەدا ئەگەر پیتەر پیترۆڤیچ لەوا دەکەی پەشیمان بووە دنیا بە زمانێکی ڕق و سوکاتیەوتی ئەگەرەوەی کرد ئیتر ئەو چ قیمەتێکی بێ پۆلخێریا ئەلکساندرۆڤنا خێرا قسەی بەکچەکەی بڕێوتی چاکمان کرد ئێستا هاتین ڕاستکۆڵنیکۆڤ پلەی ئەنجامدانی کارێکی هەبوو لێگەڕێ پیاسەیەک بکە هیچ نەبێ هەناسەیەک وەربگرێ ژوورەکەی زۆر خەفەیە
هێن هەوای تیانیە مرۆڤ هەناسی تێبدا. لێرە لەم شقامانشدا هەر ئەڵەی لە ژوورێکی بێهەوا دایت خوایە چ شارێک ڕاوەستە بڕۆ پێت پیانێن. ئاخر ئەوە پیانۆیەک بوو بردیان. چەند خۆ بە یەکتر داکێشن. من لەو کچێش زۆرە ترسم. دنیاوتی کامە کچ دایجیان. دایکی وتی ئەو سۆنیا سمیۆنۆڤنایی کە ئێستا لەوێ بوو. دنیاوتی چۆن؟ دایکی وتی دڵم واڵێ دنیا باوەڕەکەی یاننا هەر کە هاتە ژوورەیەک سەر بۆ ئەوە چووم کە ئەسڵی مەسەلەکە لێرەدایە. دنیا بە تووڕێی وتی هیچ لێرەدا نییە. بەڕاستی دایکە جان خۆ تۆ هەستەکانت زۆر سەیرن. ئەو تازە دوێنێم کچەی ناسی و ئەمڕۆیش کە هاتە ژوورێ نەیناسی. دایکی وتی باشە ئەی بینیت چۆن نیگەرانمانەکە. ئەی بینیت زۆریش ترسام. هەر لێی ئەڕوانیم و ئەیڕوانی. چاوانێکێ بوو من بە زەحمەت لەسەر کورسێکە ئارامم گرتە بوو. لەبیر تەو کاتەی ڕودیا دەستی بە ناساندنی کرد. زۆر سێرە. پیتەر پیترۆڤیچ لەبارەی ئەو کچەوە وا ئەنووسێت و کەچی ڕودیا وا بە ئێمە ئەناسێنێ بە تایبەتی بە تۆ. دیارە لای ئازیزە. دنیاوتی خەڵک زۆر شتە نووسێ لەبارەی خۆشمانەوە زۆریان وت و زۆریان نووسی. بۆ لە بیرە چوو. من بڕوام وایە کە کچێکی باشە و هەموو ئەم قسانە هەڵبەسراون. دایکی وتی یەخواوا بێ. لە پرێکدا دنیا قسەکانی دایکی بڕیوتی بەڵام پیتەر پیترۆڤیچ بوختانکەرێکی نامەردە. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بێدەنگ بوو. قسەکان بە ناتەواییمانەوە. ڕاستکۆڵنیکۆف ڕاز و میخێنی بەرەو پەنجەرە بچکۆلەکە بردووتی گوێ بگرە. ئەزانی چ کارێکم پێتا؟ سۆنیا کە بە مەبەستی ڕۆشتن سەری ڕێزی دانەوان بە پەلەوتی کەواتە بە کاترینا ئیڤانۆڤناڵێم کە دەیت بۆ ئەوێ. ڕاستکۆڵنیکۆف وتی هەر ئێستا سۆنیا سمیۆنۆڤنا ئێمە نهێنیمان نییە و تۆیش ڕێگەت لێ نەگرتوین. حەزمە کرد دوو قسەی ترت لەگەڵدا بکەم. لە پرێکدا وەک ڕستەکەی خۆی بڕی بێت بە ناتەواوی هێشتیەوە و ڕووی لە ڕاز و میخین کردوتی بەڵێ تۆ ئەم ناوی چییە؟ پۆرفیری پیترۆڤیچ ناسی؟ ڕاز و میخین وەک تاقیبکەرێکی تەواوتی ئەی چۆن خزمی خۆمە ئەم پرسیارەت لە چییە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئاخر ئەم کارە دەی باشە ئەوەی پەیوەندی بە کوشتنەکەەوە هەیە خۆت دوێنێشە وتت کە لە ژێر دەستی ئەودایە. ڕاز و میخین وتی وایە ڕاز و میخین وا چاوی کرد بۆ نزیک بوو بێنە دەرێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەو لەوانەی پرسیوەتەوە کە بارمتیان لای ژنەکە هەبووە. منیش بارمتم هەیە شتی بچکۆلە. بە هەر حاڵ یەکێکیان ئەنگوستیلێکی بچووکە کە خوشکم بۆ یادگاری لە کاتی هاتنمدا بۆ پیترزبۆرگ پێی بەخشی بووم. سەعاتێکی زیوینی باوکیشم نرخی هەمویان 5-6 ڕۆبڵە بەڵام یادگاریەکی ئازیزن لام. ئێستا ئەبێ چی بکەم؟ نامەوێت ئەو شتانە سەریان تیا بچێ بە تایبەتی سەعاتەکە. کاتێککە باسی سەعاتەکەی دنیا هاتناوە لە تاو ئەوەی نەک دایکم بێوێت تەماشای ئەو سەعاتە بکە گیانم هاتبووە لەرزین. ئەوە تەنیا شتێک بوو کە لە دوای باوکم مابووە. ئەگەر ون بێ دایکم نەخۆشەکەوێ ئەمەش ژن. بڵێ پێم بڵێ چی بکەم؟ ئەزانم وا چاکترە بە بەشی پۆلیس بڵێم. ئەشێت ئەوە باشتر بێ کە بە خودی پۆرفیری بڵێم. ها ئەڵێ چی؟ ئەمەوێت زوو ئەو کارە بەلایەکدا بخەم. ئەبینیت کە پێش نانی نیۆڕۆ دایکم لێ برسێتەوە. ڕاز و میخین بە هەڵچوونێکی زۆرەوە هاواری کردووتی هیچ پەیوەندی بە پۆلیسەوە نییە بەڵکو پەیوەندی بە پۆرفیریەوەیە. سەیرە خۆشحاڵ
ئەمە هیچ ناوێ با هەر ئێستا بڕۆین لێرەوە دوو هەنگاو بێگومان لەوێ ڕاستکۆڵنیکۆڤ وتی باشە با بڕۆین ڕازومیخین وتی ئەو زۆری پێی خۆشە بدناسێ من لەبارەی تۆ زۆر قسەم لەگەڵدا کردووە لەگەلێک لایەنەوە تەنانەت دوێنێش با بڕۆین کەواتە تۆ پیرێژنەکەت ئەناسی باشە پێشاتێکی چاک بوو بەڕاستی سۆنیا ئیڤانۆڤنا ڕاستکۆڵنیکۆڤ بۆی ڕاستکردەوتی سۆنیا سیمیۆنۆڤنا پاشان هەر بەیوت سۆنیا سیمیۆنۆڤنا ئەمە ڕازومیخینی هاوڕێمە کوڕێکی زۆر باشە سۆنیا وتی ئەگەرەتانەوێ ئێستا بڕۆن سۆنیا سیمیۆنۆڤنا بێەوەی تەماشای ڕازومیخین کە ئەو قسانەی کردو لەم ڕەفتاری خۆشی زۆر شڵەژە ڕاستکۆڵنیکۆڤ یەکلای کردەوتی باشە بڕۆین سۆنیا سیمیۆنۆڤنا من هەر ئەمڕۆ سەرێکتان لێدەم پێم لە بزانم تۆ لەکوێژی ڕاستکۆڵنیکۆڤ بێ دوو دڵی ئەمەی وت وەلێ لە نیگای کچەکە خۆی دزیەوە سۆنیا ناو نیشانی خۆی دایە و سوور داگەڕا هەمویان پێکەوە چوونە دەرەوە ڕازومیخین کە لە دوایانەوە لە نەردەوانەکان ئەهاتە خوارێ پرسی دەرگاکە داناخەیت ڕاستکۆڵنیکۆڤ وتی هیچ کاتێک دایناخەم پاشان ڕاستکۆڵنیکۆڤ بێ دەربەستانەوتی 2 ساڵی تەواو ئەمێت قفڵ بکڕم اینجا بە پێکەنیەوە ڕووی لە سۆنیا کردوتی ئەو کەسانەی هیچیان نییە شیاوی قفڵ لێدان بێت بەختەوەرن وانە لەبەر دەرکی دەرگای دەرەوە کاچۆ سەر شەقامەکە وەستان ڕاستکۆڵنیکۆڤ وتی سۆنیا سیمیۆنۆڤنا تۆ بەلای ڕاستدا ڕۆی بەڕاست تۆ چۆن ماڵەکەی منت دۆزیەوە بە ئاوازێکەوە ئەم پرسیارەی کرد وەک بڵێ بێوێ پرسیاری تری بەدوەدا بکە حەزێ کرد چاو لە چاوە هێمن و بێگەردەکانی کچەکە ببڕێ بەڵام بۆی نەڕەخسە سۆنیاوتی تۆ خۆت دوێنێ ناونیشانی ماڵەکەت دابوو بۆ پۆلێچکە ڕاستکۆڵنیکۆڤ وتی پۆلێچکە بەڵێ پۆلێچکە کیژۆڵەکە خوشکتە ناونیشانم پێدا سۆنیاوتی بۆ لە بیرت چۆتەوە ڕاستکۆڵنیکۆڤ وتی نا لە بیرمە سۆنیاوتی من پێشتر لەبارەی تۆ لە باوکی کۆچ کرد و مۆشتێکم بیست بوو ئەوسا هێشتا ناوی خانەوادەی تۆم نەئەزانی ناوی خۆشت باوکیشم هەر ناوی نەئەزانیت ئێستا هاتم لەبەرەوەی دوێنێ شەو ناوتانم زانی ئەمڕۆ یەکسەر پرسییم جەنابی ڕاستکۆڵنیکۆڤ لەم ناوە لەکوێدایە نەیشمەزانی کە تۆیش ژووری ئامادەکراوت گرتووە خوات لەگەڵ من بە کاترینا ئیڤانۆڤنا ئەڵێم جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 34 سۆنیا زۆری پێخۆش بوو کە سەرنجام لە ڕازومیخین و ڕاستکۆڵنیکۆڤ جیابەوە سەری داخست و ڕێگەی لەبەرگرت پەلەی بوو کە هەرچۆنێک بووە زوولیانون بێ تا هەرچۆنێکە ئەو بیسەنگاوی ئەیگەێنێت تا پێچی کۆڵانەکە زووتر ببڕێت و تەنیا بمێنێتەوە ئەو سا لەو کاتەدا کە هەر بە پەلاڕوە ئەتوانێت تەماشای کەس نەکات و لە هیچ شتێک ڕانەمێنێ بەڵکو تەنیا هەربیر بکاتەوە ڕابردوو بێنێتەوە یاد و هەڵی سەنگێنێ هەرگیز و هەرگیز پێشتر ئەم جۆرە هەستەی نەبووە دنیایەکی تازە نادیار و ئاڵۆز کەوت بۆ دڵیەوە لە پرێکدا ئەوەی بیرهاتەوە کە خودی ڕاستکۆڵنیکۆڤ خوازیاری ئەوە بوو ئەمڕۆ ڕەنگە بەیانەکەی یان هەر ئێستا بهاتە بۆ لای ترپەی دڵی زیادی کرد وەک بناڵێکی ترسا و کە لە یەکێک بپارێتەوە لەبەر خۆیوتی هەر ئەمڕۆ نا تکات لێکم ئەمڕۆ نا خواجیان بۆ لای من لەم ژوورەدا ئەبینیت ئای خوایە بێگومان لەو کاتەدا بە هیچ جۆرە گاگایی لەو پیاوە نەناسە نەبوو کە کەوت بە دوای و هەنگاو بە هەنگاو چاودێریە کرد هەر لەو دەقیقەوە کە لە ماڵی ڕاستکۆڵنیکۆڤ هات بۆ دەرێ کەوت بۆ دوای لەو چرکە ساتەوە کە هەرسێکیان واتە ڕازومیخین ڕاستکۆڵنیکۆڤ و ئەو بۆ قسەکردن لە ڕاڕەوەکە داوەستا بوون ئەو ڕێبوارە لە کاتێکدا بە پاڵیاندا تێپەڕی بوو
هەر بەگوێ لێبوونی قسەکانی سۆنیا کەیوت پرسییم جەنابی ڕاستکۆڵنیکۆڤ لە کوێژی لە ناکاودا موچڕکی پیاهات خێرا بەڵام زۆر بەوردی تەماشای هەرسێکیانی کرد بە تایبەتی ڕاستکۆڵنیکۆڤ کە کچەکە ڕووی دەمی لەو بوو پاشان سیرێکی ماڵەکەی کرد و لە یادی خۆی داهێشتەوە گشت ئەم کارانە لە چرکە ساتێکی سەر ڕێگادا ڕوویاندا و ڕێبوارەکە کە ئەویست کەس نەیبینێ کەمێک دوورکەوتەوە و بەدەم چاوەڕێکردنەوە هەنگاوی خاوبوونەوە چاوەڕێی سۆنیا بوو بینی کەوان خواحافیزیان لە یەکتر کرد زانی ئێستا سۆنیا بەرەو شوێنەکەی خۆی ئەڕواتەوە پیاوەکە لەو کاتەدا کە وێنەی سۆنیای ئەهێنایە بەرچاوی بیری کردەوە آخر ماڵەکەی لەکوێدایە من ئەم دەم و چاوم لە جێگایەکدا بینیوە ئەبێت بزانم کە گەشتە پێچەکە بەرەو شقامەکەی ترچوو ئاوریدایە و سۆنیای بینی کە هەر بە هەمان ڕێگادا بە دوای ئەمدا دێت و ئاگای لە هیچ نەماوە کە سۆنیا گەشتە سەری کۆڵانەکە بەرەو هەمان شقام وەرگەڕا پیاوەکە بێ ئەوەی چاولەو لە شقامەکەی ئەو بەر هەڵبگرێ کەوتە دوای 50 هەنگاوێک پیاوەکە دیسان بەرەو شقامەکەی ئەو بەرواتە بەرەو لای سۆنیا چوو پێی گەیشت لە دوایەوە بە دووری 5 هەنگاوێک ئەڕۆیشت پیاوێکی تەمەن 50 ساڵ بوو باڵای لە باڵای ئاسایی بەرزتر و شانەپانەکانی دیمەنێکی کۆمیان ئەدایە جلەکانی هەرا و جوان و وەخانەدانێک ئەهاتە بەرچاو گۆچانێکی قەشەنگی بەدەستەوە بوو کە لەگەڵ هەر هەنگاوێکدا بە پیادەڕێەکەدا ئەکێشا و دەستکێشێکی تازەشی لەدەستا بوو دەموچاوی پان و تا ڕادێک پەسەند و ڕنگ و ڕووشی نوێ و لە پترسبۆرگی نەئەچوو قژی زۆر پڕ و زەرد و کەمێک سپی ئەینوان ڕیشی پان و پڕ و ئاهاتە بەرچاو کە لە قژی سەری زەرتر بێ چاویشین و ڕوانێنی هێور و ورد و بەڕامان بوو لێوی سوور بوو بەگشتی زۆر باشما بوو وا دەرەکەوت کە لەو تەمەنەی کردوێتی لاوتر بێ کە سۆنیا گەیشتە ڕووبارەکە هەردووکیان لەسەر پیادەڕێەکە بە یەکدی گەیشتن پیاوەکە کە لەی ئەڕوانی هەستی بەوە کرد حاڵەتی کچەکە شپرزە و سەرسامە کە سۆنیا گەیشتە ساختمانەکەی خۆیان لە دەرگای دەرەوە چوە ژوورێ پیاوەکەیش هەروای کرد و ئەدوت کەمێک سام گرتوێتی کە سۆنیا گەیشتە حەوشەکە بەلای ڕاستە بەرەو ئەو شوێنەی پلیکانەی ماڵەکەی بوو تێکێشە پیاوە نەناسەکە لە ژێر لێوتی بە دوای سۆنیادا بە نەردەوانەکەدا سەرکەوت لەوێدا تازە سۆنیا هەستی پێکرد کە گەشتە نەهۆمیسێ لە داڵانەکەدا سوڕا و زەنگی ژووری نۆی لێدا لەسەر دەرگاکەی بە دەباشیر نووسرا بوو کاپرناموفی خەیات دیسانەوە کابرای نەناز دووبارەی کردەوە لەم پێشاتە سێرش سەری سوورما و زەنگی ژووری ژمارە 8 لەدا بینی نێوان هەردوو دەرگاکە تەنیا 6 هەنگاوە بوو پیاوەکە کە سەیری سۆنیایە کرد و پێکەنی وتی تۆ لای کاپرناموف نیشتەجێیت دوێنێ ئەو هێلەکەکەمی چاکرد من دراوسێتم لای خات و ڕسلێخ گورتۆدا کارلۆڤنە چ ڕێکەوتێکە سۆنیا بە وردی لێی ڕامە پیاوەکە بەخۆشیەوە لەسەر قسەکانی ڕۆشتوتی دراوسێن آخر من 3 ڕۆژە هاتوومەتە شارەوە پێم خۆشە جاری تر یەکدی ببینین خوات لەگەڵ سۆنیا وەڵامی نەدایەوە دەرگایان کردەوە سۆنیا لەسەر خۆ چووە ژوورەکەی خۆی بێ هیچ هەستی بە شەرمەزاریە کرد لەوە ئەچوو ترسابێ ڕازومیخین لە ڕێگادا کە بەرەو ماڵی پۆرفیری ئەچوو گەلێک شپرزە بوو چەند جارێک بە ڕاستکۆڵنیکۆفی وت برادەر ئەمە زۆر چاکە من خۆشحاڵ ڕاستکۆڵنیکۆف لای خۆیەوە بیریە کردەوە آخر لە چی خۆشحاڵیت
ڕاز و میخین وتی ئاخر من نەمەزانی تۆیش لای پیرێژنەکە بارمتت هەیە. ئەمە دەمێکە؟ مەبەستم ئەوەیە تۆ دەمێکە چویتە لای ژنەکە؟ ڕاستکۆڵنیکۆڤ لە دڵی خۆی داوتی چ کارێکە؟ ڕاز و میخین وتی کەی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وەستا و بیری کردەوتی و ئازانم 3 ڕۆژ لە پێش مردنیدا. بە پەلەو بە تایبەتی وەگەوەی زۆر لە شتەکانی بەترسێوتی بەڵام من ئێستا بۆ ئەوە ناڕۆم شتە بارمتەکانم وەربگرمەوە. آخر من تەنیا 1 ڕۆبلی زیوم هەیە، ئەمەیش لە پای ئەو ڕێنە نەفرەتیانەی دوێنێشەوە. وشەی ڕێنەی بە ئاوازێکی زۆر کاریگەرانە وت. ڕاز و میخین بە پەلەو نەیشەزانرا بۆ بڕوای بە ڕاستکۆڵنیکۆڤ کردوتی وایە بەڵێ ئەیکەواتە بۆ توا دەوت ئەزانیت تۆ لە کاتی وڕێنەکەتدا بەردەوام باسی ئەمستیلە و زنجیر دەکرد. باشە بەڵێ ڕوونە، ئێستا هەموو شتێک ڕوون و ئاشکرایە. ڕاستکۆڵنیکۆڤ لە دڵی خۆی داکەوتە ڕاوێژوتی کەواتە سیر ئەم بیرۆکەیە لە سەریاندا ڕیشەی داکوتاوە. آخر ئەم پیاوە ئامادەیە لە باتی من لە خاج بدێت و زۆریشی پێخۆشە و مەسەلەکەیش ڕوون و ئاشکرایە، چونکە من لە کاتی وڕێنەکاندا ناوی ئەمستیلەم هێناوە. سەیرە هەموو بڕوایان بەمە هەیە. بە دەنگی بەرز پرسیوتی تۆ لەو باوەڕەدایت ئێستا لە ماڵ بێ؟ ڕاز و میخین بە پەلە وەڵامی دایەوتی لە ماڵە هاوڕێ، ئەو گەنجێکی باشە ئەی بینیت وەلێک کەمێک بەدە، یعنی بێگومان پیاوی ناو کۆمەڵە، بەڵام لەلایەنێکی ترەو بەدە، لاوێکی بە ئاوەزە. بەڵێ بە ئاوەزە، هیچ بێ عەقڵ نییە، بەڵام شێوازی بیرکردنەوەی زۆر تایبەتیە. بێمتمانە بەدبین و دڵڕەقە، حەزی لێ فێڵ لە مرۆڤ بکە، نەک بەو مانایی لە ڕێگا لابدا، بەڵکو سەر بنێتە سرت. شێوازی کارکردنی کۆن و مادیە، بەڵام لە کارەکەیدا شارەزایە، زۆری لێزانێ. ساڵی پار کێشەیە کە پەیوەندی بە کوشتنەوە هەبوو، هەرچەندە تا ڕادێک هیچ شوێنەواری نەمابوو کەچی دۆزیەوە. زۆری پێخۆشە تۆ بناسێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی جا بۆ ئەوەندە زۆر؟ ڕاز و میخین وتی نەک لەبەرەوەی ئەزانیت لەم دوایەدا واتە لەو کاتەوە کە تۆ نەخۆشکەوتیت من گەلێک جار ڕێکەوت لەبارەی تۆوە زۆر بە درێژی قسەم بۆ کرد، ئەویش گوێیەگرت کەزانی تۆ بەهۆی ئەو بارە نالەبارەتەوە ناتوانانی خوێندنی یاساتەوە بکەی. وتی بەداخەوە لەوە تێگەشتم واتە لە هەموو ئەم شتانەوە نەک لەبەرهۆیەک. دوێنێ زامیۆف بڕوانە ڕوودیا، من دوێنێ بە سەرخۆشی کە ڕۆیشتمە بۆ ماڵەوە چەند قسەیەکم کرد. ئەزانی تاوڕێ ئەترسم نەک مەسەلەکە گەورە بکەی. ڕاستکۆڵنیکۆڤ وتی چی؟ ئەوەی کە من بەشێت ئەزانن؟ جا چێ ناڵێ ڕاستە؟ ڕاستکۆڵنیکۆڤ بە زۆر پێکەنینی لە خۆی هێنا. ڕاز و میخین وتی بەڵێ یانی نا دەی دەربارەی هەموو ئەو شتانی وتم و دەربارەی مەسەلەکەی تریش هەمووی قسەی قۆڕ و ئەنجامی مەستی بوو. ڕاستکۆڵنیکۆڤ خۆی تووڕە کرد و هاواری کردوتی ئاخر بۆ داوای پۆزشەکەی بۆ نازانی لە هەموو ئەم شتانە چەند بێتاقەت و بێزارم. ڕاز و میخین وتی ئەزانم تێگەم، بڕوات بێت تێگەم، تەنانەت وتنیشی هەر شەرمەزاریە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەگەر شەرمەزاریە بۆی لەیت. هەردووکیان بێدەنگ بوون. ڕاز و میخین لە ڕادە بەدە ڕازی بوو. ڕاستکۆڵنیکۆڤ بە بێزاریەوە هەستی پێ کرد، بێجگەلەوە هەرچیەکیش کە ڕاز و میخین لەبارەی پۆرفیریەوە وتبووی ئەوینی گەران کردبوو. ڕاستکۆڵنیکۆڤ بە ڕەنگی پەڕی و دڵە کوتێەوە بیری کردەوە بۆ ئەم کابراژە بێ بکەومە پاڕانەوە و لاڵانە و ڕەفتارم سروشتی بێ، وەلێ لە هەمووی سروشتی ترەوەیە کە هەرگیز نەپاڕێمەوە، نە بە دەستیان قست و نە بە جەخت لەسەرکردنی. نا دیسانەوە ئەویش نابێ بە سروشتی. باشە بە بزانین چی ڕووەدا، بزانین ئێستا بڕۆم یان نەڕۆم باشترە. پەروانە خۆی بەرەو ئاگری مۆمەچێ، دڵم لێدا ئەمە خراپە. ڕاز و میخین وتی لەو باڵەخانە ڕانخۆڵەمێشیەدا ئاژی. ڕاستکۆڵنیکۆڤ لە دڵی خۆی داوتی لە هەمووی گرنگترەوەیە کە ئایا پۆرفیری ئاگای لەوەیە من دوێنێ چوومەتە ماڵی ئەو پیرێژنە، یان کە من لەبارەی خوێنەوە پرسیارم کردووە؟ ئەبێت هەر ئێستا ئەوە بزانم، هەر کە چوومە ژوورەوە بێت لە دەموچایەوە ئەوە تێبکەم، ئەگینا تەنانەت ئەگەر بشفەوتێم ئەبێت ئەوە بزانم. لە پرێکدا بە زەردەخەنەیەکی ساختەوە ڕووی لە ڕاز و میخین کردووتی ئەزانیت هاوڕێ من لە بەیانیەوە هەستم پێ کردووی تۆ لە بارێکی شپرزە و ناخۆش دایت، ڕاستە؟
ڕاز و میخین بە تووڕێوتی ناخۆش بە هیچ جۆرێک ناخۆشیم نییە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی نا هاوڕێ، ئەوە دیارە لەسەر کورسیەکە وا دانیشت بوویت کە هیچ کاتێک وا دانانیشی، لە کەناری کورسیەکە دانیشت بوویت و بەردەوام مچڕک بەلەشدا ئاهات لە خۆتەوە هەڵەسایت، جارێک تووڕە بوویت و لە پرێکدا ئاهاتیتەوە سەرخۆت، تەنانەت سوورە بوویتەوە، بە تایبەتی کە داوەتی نان خواردنی نیوەڕوان کردیت زۆر سوور بوویتەوە. ڕاز و میخین وتی نا هیچم نەبوو، درۆکەیت، تۆ ئەتەوێت بڵێ چی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی بۆ مناڵە قوتابی ڕاوە ڕێویەکەی نەفرەت لە شەیتان دیسان سوور داگەڕایت. ڕاز و میخین وتی بەڵام تۆچ بەرازێکیت. ڕاستکۆڵنیکۆڤ وتی آخر تۆ بۆ ئەپەشۆکەیت. هەی ڕۆمیۆ ئارام بە، من ئەمڕۆ لە هەندێک جێگا باسی ئەمانەکەم. دایکمە هێنمە پێکەنین، هەروە هەندێک کەسی تریش. ڕاز و میخین وتی گوێ بگرە، گوێ بگرە، آخر ئەمە قسەی دڵمە، ئەمە ئەمە چمانایەکی هەیە؟ نەفرەت لە شەیتان. لەشی ڕاز و میخین لە ترسا وەک شەختەی لێ هاتبوو، بە تەواوی کەوتە تورتە تورت. وتی چیان پێڵیت؟ من هاوڕێ ئاهای چ بەرازێکیت؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی ڕێک وەک گوڵی بەهار، ئەگەر بزانیت ئەم حاڵەتت چەند لێ دێ. ئەی ڕۆمیۆی نیومەتری، ئەمڕۆ چاک خۆت شتووە، نینۆکیشت پاکردوتەوە، ها؟ تۆ کەی وابوویت؟ بەخوا ڕۆنیشت لە سەرت داوە، ئادەی سەرت دانەوێنە با ببینم. ڕاز و میخین وتی هەی بەراز. ڕاستکۆڵنیکۆڤ وا پێکەنی هەستە کرد خۆی بە پێوە ناگرێ، هەر بۆ پێکەنینەیشەوە چووە ماڵی پۆرفیری پترۆڤیچ. ڕاستکۆڵنیکۆڤیش وایویست لە ناو ژوورەکانەوە گوێت لە دەنگی پێکەنینیان بوو کە هێشتا ئەوان لە ڕاڕەوەکەدا بوون. ڕاز و میخین لە کاتێکدا کە بەشانی ڕاستکۆڵنیکۆڤ نووسابوو بە تووڕێیەوتی لێرە تا قەوشێک لەم بارێ و نەڵێیت، ئەگینا دەمە دەشکێنم. لەو کاتەدا کە ڕاز و میخین هەڕەشەیە کرد، ڕاستکۆڵنیکۆڤ هەنگاوی نایە ناو ژوورەکەوە، وایش چووە ژوورێ ئەدوت هەموو توانای خۆی لەوەدا کۆ کردوتەوە کە پێکەنینەکەی بگرێ. لە دوایەوە ڕاز و میخین بە ڕوویەکی تووڕە و ترۆ سوورە گوڵەباغ بە باڵایەکی بەرز و شپرزەوە بە شەرمەوە چووە ژوورێ. سەر و سیمای لەو چرکە ساتەدا ئەوەندە پێکەنین هێنەر بوو کە پاکانەی بۆ پێکەنینەکەی ڕاستکۆڵنیکۆڤ کرد. ڕاستکۆڵنیکۆڤ کە هێشتا بە خاوەن ماڵەکە نەناسێنرا بوو سەری دانەواند و سڵاوی لە خاوەن ماڵەکە کرد کە لە ناوەڕاستی ژوورەکەدا وەستا بوو بە نیگایەکی پرس ئامێزەوە لێ ڕوانین. ڕاستکۆڵنیکۆڤ دەستی درێژ کرد و دەستی خاوەن ماڵی وشی. وا هاتە بەرچاو کە هێشتا ڕاستکۆڵنیکۆڤ نەیەتوانی بە تەواوی ڕێگا لە شادمانیەکەی بگرێت و دووسێ و شەبڵێت و خۆی پێ بناسێنێ، بەڵام هەر ئەوەندەی کە وێنەیەکی جددی لە خۆگەت و لە بەرخۆیەوە شتێکی وت لە ناکاودا لە خۆیەوە دیسان تەماشایەکی ڕاز و میخینی کرد و ئیدی توانای خۆگرتنی نەما، دایە پڕمەی پێکەنینێک کە تا ئەو کاتە بە هەزار حاڵ خۆی پێگیرا بوو. وا ئێستا بێویستی خۆی قوڵپیدا. ئەو ڕق و تووڕەیە نائاسایی کە ڕاز و میخین بەرامبەر بەو پێکەنینە ڕازگۆیانە بۆی پێشات وێنەیەکی زۆر سروشتی و خۆشی دایە دیمەنەکە. ڕاز و میخین وەک بەدەستی ئەنقست کۆمەک بەو دیمەن و حاڵەتە بکە کە هات بۆ دی هاواری کردوتی ئەی شەیتان، دەستیشی وا ڕاوەشان کە بێویستی خۆی بەرمێزە خڕە بچکۆلەکە کەوت کە پیاڵە چای خاڵی لەسەر بوو، هەموو ئەو شتانە ئاوەژوو بوون و کەوتنە سەر زەوی و هەراو زەنیان نایەوە. پۆرفیری پیترۆڤیچ بەخۆشیە و بەدەنگی بەرزوتی بەڕێزان، ئاخر بۆ کورسیەشکێنن، بۆ زیان بە سامانی دەوڵەتە گێنن. شانۆکە ئەم دیمەنەی هەبوو. ڕاستکۆڵنیکۆڤ هەر پێکەنی و ئەوەی لەبیر کرده بوو کە دەستی لە نێودەستی خاوەن ماڵەکەدایە، بەڵام لەبەرەوەی ڕادەکەی ئەزانی چاوەڕێی دەرفەتێک بوو کە بە شێوەیەکی زۆر سروشتی دەستی دەربێنێت و کۆتایی بە دیمەنەکە بهێنێ.
ڕازومیخین کە لە کەوتنی مێزە بچکۆلەکە و شکانی پیاڵەکان بە تەواوی پەشۆکا بوو نیگایەکی غەمگینانەی کردە وردە شوشەکان تفیڕۆ کردە سەر زەویەکە و بەپەلە بۆ لای پەنجەرەکە سوڕا بە ڕوویەکی زۆر گەژومۆنەوە پشتی لەوان کرد و بێ ئەوەی هیچ ببینێ لە پەنجەرەکەەوە بۆ دەرەوە هەڵی ڕوانی. پۆرفیری پیترۆڤیچ پێکەنی و حەزی پێکەنینی بەردەوام بوو و لێ دیار بوو کە چاوەڕێی ڕوونکردنەوەی کرد. لە گۆشەیەکدا لەسەر کورسیەک زامی توف دانیشتە بوو بە هاتنی میوانەکان هەستا هەر بە پێوە چاوەڕێی کرد و زەردەخەنە لەسەر لێوی نەئەبڕا سەری سوڕما بوو تەنانەت بە بەدحاڵی بوونێکەوە لە دیمەنەکە و بە تایبەتی لە ڕاستکۆڵنیکۆفی ڕوانی. ئامادەبوونی زامی توف کە چاوەڕێ ناکرا ڕاستکۆڵنیکۆفی بە شێوەیەکی ناخۆش سەراسی مەکرد لەگەڵ خۆیدا کەوتە دوان ئەبێت بیر لەمەیشان بکرێتەوە. پاشان بە شەرمێکەوتی داوای لێبورد نەکەم بەندە ناوم ڕاستکۆڵنیکۆفە. پۆرفیری وتی ببوورە زۆرم پێخۆشە کە بەم جۆرە هاتی تەژوورەوە. پاشان پۆرفیری ئاماژەی بەرەو لای ڕازومیخین کردوتی بەڵام ئەو بۆ ناوێت تەنانەت سڵاویش بکە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەخوا نازانم بۆ ئەوەندە ڕقی لەم هەستاوە من هەر ئەوەندە لە ڕێ پێموت کە لە ڕۆمیۆ چێت و ئەوەشم سەلماند و هیچ شتێکی دی لە ئارادا نەبوو. ڕازومیخین بێەوەی ڕووی وەربجێڕێوتی بەراز. پۆرفیری بە پێکەنیوتی دیارە گەلێک بەڵگەی گرنگ هەیە بۆیە ئەو بەتاقە وشەیەک وا ڕقی هەستاوە. ڕازومیخین لە ناوڕاستی قسەکانی پۆرفیریەوە تێهەڵچووتی ئیدی چی لێ کۆڵەرەوە کورە نەفرەت لە هەمووتان. پاشان بەڕوویەکی کرا و شادەوە وەک هیچ ڕووی نەدابێ دەستی بە پێکەنین کرد و لە پۆرفیری پیترۆڤیچ نزیک بۆوتی بەسە لە ڕاستی دایمە هەمومان کەرین با بچینەوە سەرباسەکە. ئەمە رادیۆن ڕۆمانۆڤیچ ڕاستکۆڵنیکۆفی هاوڕێمە یەکەم ناوی تۆی بیستووە و ئەوێت بدناسێ دووەم کارێکی بچووکی لەگەڵتا هەیە. دەی زامی توف ئەی تۆ لێرە چیەکەی ئێوە یەکترێ ناسن لەکەیەوە. ڕاستکۆڵنیکۆف بەنی گەرانیەوە لەگەڵ خۆی دادووە ئەی ئەمان چیە؟ زامی توف بەڕووکەش بەشۆکە بەڵام زۆری نەبرد بێ دەربەستانەوتی دوێنێ لە ماڵەکەی خۆتدا یەکترمان ناسی. ڕازومیخێنوتی کەواتە خوا نەویست زەرەرێکی بەدوا بێ. هەفتەی ڕابردوو زۆری پێداگرت کە هەرچۆنێک بووە لەگەڵ تۆ و پۆرفیری یەکتر بناسن وەلێ ئێوە بەبێ منیش یەکدیە ناسن. توتنەکەت لەکوێدایە؟ پۆرفیری پیترۆڤیچ جلی ماڵەوەی لەبەردا بوو کراسێکی سپی خاوێن و دەمپێکی کۆنی لە پێدا بوو. تەمەنی 35 ساڵ و باڵای لە باڵای ئاسایی کورتتر بوو تا ڕادەیەک ورگن و قەڵە و بەخۆ بوو دەم و چاوی تاژرا و نەڕیش و نەسمێڵی نەبوو. قژی لە پشت سەرە گەورەکەیەوە کە بە شێوەیەکی تایبەتی لە پشت ملیەوە دەرەکەوت کورت کرابووە. دەم و چاوە خڕ و قەڵەوەکەی لەگەڵ و تەپانەکەیدا بە ڕەنگێکی زەردەوە هەروەک نەخۆش دەرەکەوت و تا ڕادەیەکیش مای گاڵتە پێکردن بوو. ئەگەر لە بەرچاوی نەبوایە چاوانێک کە درەوشانەوەیەکی نمناکیان تیابوو مژۆڵەکانیشی کە تا ڕادێک سپی بوون و ئەدوت هەمیشە لە چاو بڕکێدان سیمای میهرەبانەینوان نیگای چاوەکان لەگەڵ پەیکەرەکەیدا کە تا ڕادێک ئەچوە سەر پەیکەری ژنێکی لادەی لەگەڵ یەکتردا ناگونجان. ئەمیان وێقارێکی دابووە کە لە یەکەم نیگادا بە هیچ جۆرێک چاوەڕوانی نەبوویت. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن. ئەڵلقەی 35 پۆرفیری پیترۆڤیچ کە بیستی میوانەکە کارێکی بچووکی لەگەڵیدا هەیە خێرات کای لێ کرد لەسەر قەنەفەکە دابنیشێ خۆشی لە لاکەی تریەوە دانیشت و لە میوانەکە ڕامە تا زووتر گوێی لە ڕوونکردنەوەی مەسەلەکان بێت. باەخ پێدانەکەی هێندڵ گەرمانە بوو کە لە یەکەم بەرخوردا تووشی پەشۆکان و دوودڵی ئەکردیت بە تایبەتی بەلای یەکێکەوە کە نەناز بێت و ئەوەی کەیڵێ شایانی ئەو هەموو باەخ پێدانە زۆرە نەبێت. لەگەڵ ئەمانەشدا ڕاستکۆڵنیکۆڤ بە کورتی و پوختی باسی لە کارەکەی خۆی کرد و بەوردی ڕوونکردنەوەکانی بۆ دەربڕی بۆیە
زۆر بە لە خۆڕازی بوونەوە هەستی کردکەی تر ئەتوانێت زۆر بە چاکی تەماشای پۆرفیری بکە. پۆرفیری پیترۆڤیچیش لە هەموو ئەو ماوەیەدا چاوی لێکەلا نەخست. ڕازومیخین کە لەسەر هەمان مێز و بەرامبەر ئەوان دانیشت بوو زۆر بە تاسە و پەرۆشەوە گوێی لە کێشەکە گرتە بوو. بەردەوام چاوی لێکێکیانەوە بۆ ئەوی تر ئەگوێزایەوە بە جۆرێک کە لە ڕادە بەدەر بوو. ڕاستکۆڵنیکۆڤ لە دڵی خۆیدا جوێنی داوتی چکەرێکە. پۆرفیری بە شێوازێکی زۆر دڵگەرمانەوتی ئەبێت بە پۆلیسی ڕابگەێنیت کە دوای زانینی ڕووداوەکە واتە کوشتنی ژنەکە تۆ لای خۆتەوە داواکاریت ئەوەیە بە دادوەری لێکۆڵینەوە ڕابگەێنن کە فلانەشت هی تۆیە و تۆی ژەتەوێشتەکە لە بارمتەی دەربهێنیت یان بە هەر حاڵ بۆ دەنووسن. ڕاستکۆڵنیکۆڤ ئەوەندەی لە توانایدا بوو خۆیش پرزەنیشاندا وتی قسە لەوەیە کە من لە ئێستادا ئەوەندە پارەم نییە و تەنانەت نایشتوانم ئەو شتە بچکۆلانیش ئەزانیت من ئێستا تەنیا ئەمەوێ ئەوە ڕابگەێنم کە ئەو شتانە هی من و هەر کاتێک پارەم هاتە دەست ئەوسا. پۆرفیری پیترۆڤیچ لە کاتێکدا بە ساردیەوە ئەو شتانێ وەرگرت کە پەیوەندیان بە مەسەلە ئابوووریەکەەوە هەبوو وەڵامی دایوتی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. تۆ ئەگەر بتەوێ ئەتوانی هەر ڕاستەوخۆ بۆ منی بنووسی بەو جۆرەی کەوتم واتە کاتێک لەبارەی فلانشتەوە هەواڵم زانی وا ڕایەگەێنم کە فلانشت هی منە و داواکارم کە. ڕاستکۆڵنیکۆڤ بە پەلە قسەکانی پێبڕی و زیاتر بەیاخی بەلایەنە مادیەکە داوتی ئەتوانم نامەکە لەسەر کاغەزی سپی سادە بنووسم. پۆرفیری وتی بەڵێ لەسەر سادەترین کاغەز. لە پرێکدا پۆرفیری وەک چاو دابگرێ چاوی نایە سەر یەک وای تەماشا کرد کە باشکرا گاڵتە پێکردنی پێوە دیار بوو یان ڕەنگە ئەمە تەنیا لای ڕاستکۆڵنیکۆڤەوە کەوت بێتەوە چونکە حاڵەتەکە چرکە ساتێکی نەبرد. بە کورتی شتێک بوو لەو بابەتە. ڕاستکۆڵنیکۆڤ ئامادە بوو سوێن بخوا کە پۆرفیری هەر بەو مەبەستەوە چاوی لەو داگرتووە بۆیە وەک بروسکە ئەوە بەسەری ڕاستکۆڵنیکۆڤدا گوزەری کرد کە ئەو ئەیزانێ. پاشان بە کەمێک پەرێشانیەوە لەسەری ڕۆشتووتی ببوورە کە بەم شتە بچووکانە سەر دێشێنم. شتەکانی من کە لای پیرێژن بەبارم تا دامنابوون نرخیانەگاتە 5 ڕۆبڵ بەڵام لەبەرەوەی یادگارین و لە کەسانی ترەوە پێم دراون بەلامەوە زۆر بەنرخن بۆیە کە لە بەسەر هاتەکە ئاگادار بووم دانی پێدانێم زۆر ترسام. ڕازومیخین هەر بە دەستیان قەزوتی کەواتە بڵێ لەبەر ئەمە بوو کاتێک دوێنێ بە زوسیم و فموت پۆرفیری لێکۆڵینەوە لەگەڵ ئەوانەداکە کە بەبارم تەشتیان لای پیرێژنەکە داناوە تۆ ڕاپەڕیت. لێرەدا جامەکە پڕ بوو. ڕاستکۆڵنیکۆڤ نەیتوانی خۆی بگرێت و بەو چاوانەوە کە لە ڕقە ئاگریان لێبەوە تەماشایەکی ئەوی کرد بەڵام زوو هاتەوە سەرخۆی و بە تووڕێیەکی دەست کرد بەڵام زیرەکانە وتی هاوڕێ پێچێت تۆ قەشمەریم پێ بکەیت من دان بەوە دانێن ئەشێت بۆ ئەو شتانی کە ڕەنگە لای تۆ هیچ نەبن من لە ڕادە بە دەرنیگەران بم بەڵام نابێت لەبەرەوە من بەخۆ پەسەند و ڕژ دابنیت ڕەنگە لە دیدی مندا ئەو دووشتە بچووک بێ و بێنرخ بێ بە هیچ شێوەک وەک ڕوانینی تۆ نەبێ بۆیان. من هەر ئێستا پێم وتیت کە ئەو سەعاتە زیوەی ڕەنگە پولێک نەهێنێت تا قەشتێکە کە لە باوکمەوە بۆم ماوەتەوە پێم پێ بکەنە وە لێ دایکم هاتۆ بۆ لام. بەدەم وتنی ئەم قسانەوە ڕووی لە پۆرفیری کرد بەڵام زۆر زوو دیسانەوە گەڕایە و لای ڕازومیخین و بە تۆنی دەنگێکەوە کە خۆی مەبەستی بوو بلەرزێوتی خۆ ئەگەر بزانێت سەعاتەکە فوتاوە سوێن دەخۆم زۆر بە سەختی ناڕەحەتە بێ. آخر ئەم ژنانەیش. ڕازومیخین بە خەمێکەوتی بە هیچ جۆرێک وان نییە من هەرگیز مەبەستم ئەوە نەبووە بەڵکو بە پێچەوانەوە. ڕاستکۆڵنیکۆڤ بە نائارامیەکە و کەوتە بیرکردنەوە باش بوو سروشتی بوو زێدەڕۆیم نەکرد بۆوتم ئەم ژنانە. پۆرفیری لە خۆ پرسی کەواتە دایکت هاتۆ بۆلات. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەڵێ. پۆرفیری وتی کەی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی دوێنێ شەو. پۆرفیری وەک بیر بکاتەوە بێدەنگ بوو پاشان لەسەر خۆ و بەساردیەوتی هەرگیز شتەکانت لەناو ناچن آخر ماوەیە کە من چاوەڕێی تۆم. وەک هیچ ڕووی نەدابێ ڕووی لە ڕازومیخین کرد و
تەپڵەکی جگەرەکەی لێ نزی خستەوە چونکە بێبەزەیانە بە سوتوی جگەرەکەی فەرشەکەی پیسە کرد. ڕاستکۆڵنیکۆف بە قسەکانی پۆرفیری داسڵکی، بەڵام ئەو خۆی بە جگەرەکەی ڕازۆمیخێنەوە خەری کرد و وای نیشاندا کە سەیری ناکە. ڕازۆمیخێن هاواری کردوتی: چۆن؟ چاوەڕێ بوویت؟ بۆ ئەتزانی کە ئەو لەوێشتی بەبارم تەداناوە؟ پۆرفیری پترۆڤیچ ڕاز ڕووی لە ڕاستکۆڵنیکۆف کرد و پێیوت: شتەکانت ئامۆستیلە و سەعاتەکەی لای ئەو بە کاغەزێکەوە پێچرا بوو، ناوی تۆشی بەڕوونی لەسەر نووسراوە، هەروەها مێژووی ئەو ڕۆژەی کەشتەکانی لێوەرگرتوویت. ڕاستکۆڵنیکۆف وتی: چۆنە ئاوردەکاریت؟ لەگەڵ ئەم وشانەدا ڕاستکۆڵنیکۆف زەردەخەنەیەکی سووک و ناڕەحەتی کرد و ویستی بە تایبەتی ڕاستەوخۆ لە چاوی پۆرفیری بڕوانێ، بەڵام خۆی نەگرت و لە پرێکدا لەسەری ڕۆشتوتی: من بۆیە ئێستا ئەو باری سەرنجەی خۆم خستە ڕوو چونکە بێگومانم کاوانەی شتیان بەبارم تەلای پیرێژنەکە داناوە زۆرن. زەحمەتە ناوی هەموو ئەوانە لە بیردا بمێنن، بەڵام تۆ بە پێچەوانەوە بە چاکی ناوی هەمویان ئەزانیت و پاشان لەگەڵ خۆی داکەوتە بیرکردنەوە. دەبەنگیە، لاوازیە، بۆ ئەم ڕستەیە وت. پۆرفیری بە زەردەخەنەیەکەوە کە بۆنی گاڵتە پێکردنی لێ ئاهات وتی: ئاخر تا ڕادەیەک هەموو خاوەن بارمتەکان ئەناسم و تۆ تەنیا کەسێکیت کە تا ئێستا نەهاتوتە ئێرە. ڕاستکۆڵنیکۆف وتی: من نەخۆش بوو. پۆرفیری وتی: ئەمەی شم بیستووە، تەنانەت ئەوەی شم بیستووە کە لەسەر مەسەلەیەک زۆر پەرێشان بوویت، ئێستاش لەوە چێ ڕەنگت هەر پەڕی بێت. ڕاستکۆڵنیکۆف لە پڕا دەنگی گۆڕی و بەڕەقی و بربەرەکانی کردنەوە قسەکانی پێبڕی، وتی: هەرگیز ڕەنگم نەپەڕیوە، بە پێچەوانەوە تەندروستیم زۆر باشە. تووڕێیەکەی ڕاستکۆڵنیکۆف ئەمەندە جۆشی سەندە بوو توانای دامرکاندنەوەی نەبوو. بەخۆی وت: ئەترسم لەم ڕقەستانەدا ئەوەی کە نابێت بیڵێم بەڕاست دەمانە بۆ هێندەم ئازارەدەن. ڕازۆمیخێن کەوتە قسە وتی: تەندروستی زۆر باشە، چ قسێکی بێمانە، تا ئەندازێک هەتا دوێ شەو لە بێهۆشی و ڕێنەکردندا بوو. پۆرفیری باوەڕەکەیت بە زۆر لەسەر پێوەستا، وەلێ هەر ئەوەندەی ئێمە یعنی من و زوسیمۆف دوێنێ ئاوەڕماندایەوە جلی لەبەر کرد و لەسەر خۆتەی تەقان، کەس نەیزانی تانیوە شەو لەکوێ گەڕاوە. دیسان ئەیڵێمەوە کە بە تەواوی لە حاڵەتی و ڕێنەکردندا بوو. آخر تۆ ئەتوانی بیهێنیتە بەرچاوت ڕێکەوتێکی زۆر سەرنجڕاکێش. پۆرفیری ڕێک وەگژنە لادەی سەری ڕاوەشاند و بە ئاوازێکی تایبەتەوەتی: بەڕاست بە تەواوی لە حاڵەتی و ڕێنەکردندا بووی؟ تو تەماشا. ڕاستکۆڵنیکۆف وتی: ئاه، قسەکانی هیچ و بێمانان، باوەڕی پێمەکە، تۆ خۆشت بێوەی من بیڵێم باوەڕ ناکەی. ئەم وشانە بە ڕقێکی ئەستورە و لە دەمی ڕاستکۆڵنیکۆف هاتنە دەرێ، بەڵام پۆرفیری پیترۆڤیچ خۆی نەکرد بخاوەنی. ڕازۆمیخین لە پرێکدا بە تووڕێیەوتی: آخر ئەگەر لەو ڕێنەکردندا نەبوویتایە چۆن ئەبوو بچیتە دەرەوە؟ بۆ چوتە دەرەوە؟ لەبەرچی؟ بە تایبەتیش بۆ بە دزیە و ڕۆشتی. آخر ئایا تۆ لەو کاتەدا عەقڵت هەبوو؟ ئێستا کەیدی هەموو مەترسیەک تێپەڕیوە، بۆیە وا بەبێ پەردە ئەدوێم. ڕاستکۆڵنیکۆف کتوب پڕپێکەنینێکی بوێرانەی کرد و بە پۆرفیری وت: دوێنێ بە تەواوی بێ حەوسەڵەیان کردبووم، منیش لە تاوە هەڵاتم بۆ ئەوەی ماڵێک بەکرێ بگرم و ئیتر نەمدۆزنەوە، پارێکی باشیشم لەگەڵ خۆمدا برد. ئەم جەنابی زامیتوفە پارەکانی بینی؟ باشە جەنابی زامیتوف، دوێنێ من ئەقڵم تەواو بوو یان و ڕێنەمەک، تۆدا دووەربە. لەو کاتەدا ئامادە بوو زامیتوف بخنکێنێ. تەماشاکردن و بێدەنگەکەی زامیتوف ئازاریەدا و لە ڕادەبەدەریش تووڕێ کردبوو. زامیتوف بە وشکی وەڵامی دایەوتی: بەڕای من تۆ تەواو ئاقڵانە و تەنانەت زۆریش زرنگانە قسە دەکرد، بەڵام گەلێک تووڕە بووی.
پۆرفیری بۆی زیاد کردوتی ئەمڕۆیش نیکۆدیم فۆمیچ پێیوتم کە دوێنێ شەو لە درەنگ وەختە لە ماڵی ئەو کارمەندەدا کە بوو بە ژێر گالیسکەوە تۆی بینی بوو. ڕازومیخین بە دوایدا چووتی باشە تەنانەت ئەو کارمەندە ئایا و کاتەی لە ماڵی ئەو کارمەندە بوویت هەڵسوکەوتی تۆ شێتانە نەبوو دوافلست دا بێوەژنەکە بۆ ناشتنی تەرمەکەی باشە هەر ئەدویست کۆمەکی بکەی 15 ڕۆبڵت پێ بدایە 20 ڕۆبڵت پێ بدایە هیچ نەبێ 3 ڕۆبڵت بۆ خۆت بهێشتاتەوە کەچی تۆڕێک 25 ڕۆبڵەکەت کردە دەستیەوە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی چێ ئەڵێت من خەزێنێکی پارەم نەدۆزیوەتەوە و تۆ نایزانی لەبەرەوە من دوێنێ دەستکراوە بوو وەرە جەنابی زامیتۆف ئەوە زانێک کە من گەنجینێکی پارەم دۆزیوەتەوە. پاشان ڕووی لە پۆرفیری کرد و بەلێوە لەرزەوتی داوای لێبوردن لە یەکەم کە نیو سەعاتە بەم قسە بێمانە و پوچانەوە سەرمان ئێشاندوین بێتاقەت بوویت نا؟ پۆرفیری وتی ببوورە بە پێچەوانەوە ئەگەرە زانی من چەند پێم خۆشە و تۆ مەبەستە هەم بینینی خۆت و هەم گوێگرتن لە قسەکانت من زۆر بەوە دڵخۆشم کە دوجار تەشریفت هێنا ئێرە. ڕازومیخین دەنگی هەڵبڕی و بە پۆرفیری وت هیچ نەبێ چایەکمان بدەرێ گەرومان وشک بوو. پۆرفیری وتی بیرێکی هەرە چاکە ڕەنگە بۆ کارەکەیشمان زۆر باش بێ بەڕاست لە پێش چایەکەدا شتێکی ترت ناوێ کە پەیوەندێکە کۆکتر بکە. ڕازومیخین وتی بڕۆلاچۆ. پۆرفیری پیترۆڤیچ ڕۆشتە دەرەوە تا فەرمانی چیان بۆ بدا لێکدانەوە وەک گێژەڵوکە لەسەری ڕاستکۆڵنیکۆڤدا هەڵی کردبوو زۆر خۆشا بوو بەخۆی وت لە هەمووی گرنگترەوەیە کە نشت ئەشارنەوە و نەڕوو دەربەستیان هەیە. آخر ئەگەر تۆ هیچ من ناناسیت ئەی بۆ لە بارەمەوە لەگەڵ نیکۆدیم فۆمیچدا قسەکەی دیارە ئیتر نایەنەوێت ئەوە لە من بشارنەوە کە چۆن وەک ڕەوەستەگێک بەدوامەون ئەمانە بە کورتی و پوختی تف لە ناو چاومەکەن. ڕاستکۆڵنیکۆڤ لە ڕقا لەرزی و ئەیوت باشە باشکرا پەلامارم بدەن بۆ یاری مشک و پشی لەم لەگەڵداکەن ئەمەیان بێئەدەبیە. آخر پۆرفیری پیترۆڤیچ ڕەنگە ئیتر من چاوپۆشی نەکەم هەڵەسمە سەر پێ و هەموو ڕاستیەکان بەناو چاوتاندا کێشم ئەوسا ئەزانن چەندم ڕق لێتانە بە زەحمەت هەناسێکیدا. ئەی ئەگەر هەموو ئەمانە خەیاڵی ڕوت بن چۆن ئەگەر لە تراویلکەیەک زیاتر هیچ نەبن و من لە هەمویان هەڵە بم چی ئەگەر تووڕە و تڕۆی یەکەم لە بێزمونی و نواندنی ئەو دەورە خراپە بێت کە ئەمێت بیبینم چۆن ئەشێت گشت ئەم شتانەی کە ئێڵێن چمە بەستێکیان لە دوا نەبێت و قسەکانیان ئاسایی بێ بەڵام لەگەڵ ئەمانێشدا شتێکیان هەرتیایە ئەشێ دەم قسانە هەمیشە بکرێن وەلێ شتێک هەر هەیە بۆچی ئەو ڕێک و ڕەوان وتی لایش نەکە ئەی بۆ زامیتۆف لەسەری ڕۆشتوتی من زرنگانە ئەدوێم بۆ ئەمانە بەو ڕیتمەوە قسان لەگەڵدا کردم بەڵێ بەو ڕیتمە خۆڕازومیخێنیش لێرە دانیشتووە ئەی بۆ هیچ گومانێک ناکە بۆ ئەم مرۆڤە سادە و ساکارە هیچی بەخیاڵدا نایەت دیسان تا دایگرتمەوە ئایا پۆرفیری چاوی لێداگرتمەوە یاننا بێگومانەمە خەیاڵێکی ڕوتە بۆ چاوم لێدا بگرێ هەنێت دەمارم بەگیر بێن و سەر بنێنە سەرم یان هەموو خەیاڵێکی ڕوتە و هیچی تر یان هەموو شتێگەزانن تەنانەت زامیتۆفیش بێ ئابڕووە بەڕاست زامیتۆف بێ ئابڕووە زامیتۆف شەو بیری گۆڕی من هەستمە کرد کە بیری ئەگۆڕێ لێرە وەک ماڵی خۆی ڕەفتارەکە لە کاتێکدا کە ئەمە یەکەمین جارە بێتە ئێرە پۆرفیری وەک میوان لێ ناڕوانێ پشتی تێکردە و دانیشتووە بوونەتە هاوڕێ یەکتری حتمەن بەهۆی منەوە بوونەتە هاوڕێ بێگومان پێش هاتنی ئێمە لەبارەی منەوە قسان کردووە ئایا لەبارەی خانووکەوە هیچ ئەزانن
خۆزگا زووتر بەم زانایە کەوتم دوێنێ شەو هەڵاتوم تا بڕۆم خانوێک بەکرێ بگرم خۆی لێ نەبان کرد و هیچی نەوت وەلێ من ئەو مەسەلەم زیرەکانە هێنایە پێشێ بۆ ئایندە کەڵکی لێبینم واتە لە کاتی و ڕێنەکردندا بووم ئەو لەبارەی شەوی پێشوەوە هەموو شتێگەزانێ ئاگای لە هاتنی دایکم نییە بەڵام ئەو پیرێژنە سیحربازە تەنانەت مێژوی ڕۆژەکەشی بە قەڵەم نووسیوە درۆکە بڕای پێ ناکەم آخر هەموو ئەم شتانە هێشتا بەڵگەی تەواو نین هەر خەیاڵ و وێ ناکردنن نا ئێوە ئەگەر ڕازەکەن بەڵگەی دڵنیاکەر بێنن تەنانەت خانووکەش چ بەڵگەیەکی لەسەر نییە هەرو ڕێنەیە من ئەزانم چیان پێڵم ئایا لەبارەی خانووکەوە هیچ ئەزانن تا تێ نەگەم ناڕۆم بەڕاز من بۆ هاتووم بەڵام هەر ئەم تووڕەیی ئێستای من بەڵگەیەکی چاکە چەندە تووڕم ڕەنگە چاکیش بێ نیشانەی نەخۆشیە ئەو ئەوێت تاقیم کاتەوە ئەوێت هەستم پەرد بکە بۆ هاتوومەتە ئێرە هەموو ئەمانە وەک بروسکە بەسەریدا تێپەڕین پۆرفیری پیترۆڤیچ دوای چرکە ساتێک گەڕایەوە خۆشحاڵ هاتە پێش چاو بە ئاوازێکی تەواو جیاواز بەدەم پێکەنینەوە بەڕاز و میخینی وت ئەزانی هاوڕێ من لە دوێنێ شەوە سرم تۆ بڵێ هەموو لەشم تێک چووە ڕاز و میخینوتی شەوێکی خۆش بوانیە آخر من دوێنێ شەو ئێوەم لە کاتێکی زۆر خۆشدا بەجێهێشت کێ سەرکەوت پۆرفیریوتی دیارە کەس سەر نەکەوت دەستکرا بە باسی نەمری و کەوتی نەفرین بە ئاسمانەکاندا ڕاز و میخینوتی ڕوودیابی هێنە بەرچاوت باسییان لەسەر چی کردووە ئایا تاوان بوونی هەیەیان نە قسەی قڕ ڕاستکۆڵنیکۆڤ ئاساییوتی جا ئەوە چییە مەسەلەیەکی ئاسایی کۆمەڵایەتیە پۆرفیریوتی پرسیارەکە وانەکرا بوو ڕاز و میخێن خێرا و وەک هەمیشە بە گەرمی و پەرۆشەوتی ڕاستە پرسیارەکە هەرگیز وانە بوو بڕوانە ڕوودیە گوێ بگرە و دوایی ڕای خۆت دەرببڕا من ئەمەم ئەوێت من دوێنێ لەگەڵ ئەمانەدا شێت ببووم و بە تەمای هاتنی تۆ بوو پێم وتبوون کە تۆ دەیت چیرۆکەکە لەبارەی سەرنجی سۆشیالیستەکانەوە دەستی پێکرد دیارە بۆچوونی ئەوان ئاشکرا و ڕوونە تاوان ناڕەزایی دەربڕینە دژی خراپی ڕژێمی کۆمەڵاتی هەر ئەمەندە و هیچی تر هۆکاری تر بۆ تاوانکردن نییە و هەر ئەوەیە پۆرفیری پیترۆڤیچ دەنگی هەڵبڕیوتی بینیت چۆن درۆت کرد دیار بوو کە پۆرفیری زۆر شادمان بوو بەبینینی ڕاز و میخین پێکەنینی ئەهات و زیاتر ئەی جوڵان ڕاز و میخین بە گەرمی قسەی پێبڕیوتی هیچ هۆکارێکی تر بەڕاز نازانن درۆ ناکەم من کتێبی سۆشیالیستەکانت پیشانەدەم بە باوەڕی ئەوان هەموو شتێک بەرئەنجامی ستەمی کۆمەڵایەتیە و هیچی تر نییە ئەم ڕستیان زۆر خۆشەوێ هەر لەبەر ئەوەیە کە ڕاستەوخۆ ئەنجامگیری ئەوەکەن کە ئەگەر کۆمەلگا بارێکی سروشتی هەبێ هەرچی تاوان هەیە لە ناوەچێت و نامێنێ چونکە ئیدی هۆکارێک نامێنێتەوە بۆ دەربڕینی ناڕەزای و هەموویش بە زووترین کات چاکە بن سۆشیالیستەکان گوێ بە سروشت نادەن سروشت هەرە خەنلاوە بەلای ئەوانەوە مرۆڤێک کە گۆڕانی سروشتی و مێژووی خۆی هێنابێتە کۆتایی ناتوانێت کۆمەڵگایەکی سروشتی و گونجاو بهێنێتە دی بەڵکو بە پێچەوانەوە ڕژێمێکی کۆمەڵاتی کە لە مێشکی زانایەکی ماتماتیک زانەوە سەرچاوی گرت بێ یەکسەر بە تەواوی باری مرۆڤەکە دروزەکات و بێتاوان و چاک ئەی ڕەخسێنێ ئەم کارە گەلێک خێراتر و زووتر لە هەر ڕووداوێکی سروشتی و ژیانی دی ئەنجامەگرێ هەر لەبەر ئەمەیە کە سۆشیالیستەکان لە ناخی خۆیاندا ڕووکیان لە مێژووە ئەڵێن لە مێژوودا تەنیا ناشیرینی و گەمژەیی هەیە هەموو شتێکیش تەنیا لە ڕوانگەی گەمژەییەوە ڕاڤەکەن بۆیە ڕخەن لە ڕەوتی سروشتی ژیانە بەلای ئەوانەوە ڕۆحی زیندوو پێویست نییە ڕۆحی زیندوو ژیانی گەرەکە ڕۆحی زیندوو سەر بۆ میکانیکێت دانانەوێنێ ڕۆحی زیندوو گومانکارە ڕۆحی زیندوو لەگەڵ ڕابردوودا پەیوەندی هەیە و دەربەستە پێوەی بەڵام ئەو کەسەی کە بۆنی مردووی لێدێ ئەتوانێت لە کایچوویش دروستی بکەی بەڵام ئیتر ئەوە زیندوی نییە ویستی نییە بەندەیەکە و سەرپێچی ناکە ئەنجام واکەوێتەوە کە هەموو شتێک پابندە بە ئەندازەی قاڵبی خشت و ڕاڕە و ژوورە تایبەتیەکانی سۆشیالیستەکانەوە
با گریمانی ئەوە بکەین کە ژووری سۆشیالیستەکان ئامادەیە، بەڵام ئەی دوایی سروشتی ئێوە هێشتا بۆ کەڵک وەرگرتن لەو جۆرە ژوورانە ئامادەگی نییە. سروشتی ئێوە ژیانی ئەوێ، هێشتا ڕێگەی ژیانی نەبڕیوە و زووە بۆ چوونە گۆڕستان. تەنیا بە لۆژیک ناتوانین بەسەر سروشتی مرۆڤایەتیدا باز بدەین و خۆمانی لێجێل بکەین. ئەشێ لۆژیک پێشبینی سێ حاڵت بکە لە کاتێکدا کە ژمارە حاڵت لە ملیۆنان تێپەڕێ. ئەکرێت چاو لەو ملیۆنانە بپۆشین و هەموو مەسەلەکان تەنیا ببەستینەوە بە خۆشگوزەرانیەوە. ئەمە ئاسانترین ڕێگە چارەی کێشەکانە. مەسەلەکە بە شێوەیەکی زۆر سەرنج ڕاکێژڕوونە و پێویستی بە بیرکردنەوە نییە. بڵێ لە هەموو گرنگترەوەیە کە پێویست بە بیرکردنەوە ناکە. بەم شێوەیە هەموو نهێنیەکانی ژیان لە دوو پەڕی چاپکراودا جێ بێتەوە. پۆرفیری پێکەنی وتی تەماشا چۆن هەڵچووە، ئەبێت دەست و پێی بەسرێتەوە. پاشان ڕووی لە ڕاستکۆڵنیکۆف کردوتی دوێنێ شەویش هەر ئەم بەزمە بوو. لە ژوورێکدا 6 دەنگی جیاواز لە یەک کاتدا بەرزە بووە، بێ لەوەیش لە پێشدا سەرخۆشی کردین. ئەتوانیت وێنای بکەی؟ نەهاوڕێ تۆ هەڵیت. ژینگە دەوری گرنگی هەیە لە تاواندا. من لەگەڵ ئەم ڕایەدام. ڕاستکۆڵنیکۆڤتی خۆشم ئەزانم دەوری گرنگی هەیە، بەڵام تۆ پێم بڵێ ئەگەر پیاوێکی تەمەن 40 ساڵان ئابڕووی کچێکی تەمەن 10 ساڵانی برد، ئایا ژینگەوای لێکردووە کە و تاوانە بکە؟ پۆرفیری بە وێقارێکی سەرنج ڕاکێشەوتی ئەی بۆ ئەگەر بە قوڵی لێی بڕوانین ئەشێت ئەوە ناچاری کرد بێ. ئەو تاوانەی دەرهەق بۆ کچە کراوە بە چاکی و بەڵکو زۆر بە چاکی ئەتوانی بیبەستیتەوە بە چۆنێتی ژینگەوە. ڕاز و میخین خەریک بوشێت بێ، هاواری کردوتیەتەوێ هەر ئێستا پێت بسەلمێنم کە تۆ پێڵت سپیە، هەر لەبەرەوەیش سپیە کە بەرزایی زەنگی کڵێسای قەشەی و حەننا 77 مەترە بێ. ئەتوانم زۆر باش ئەمە بسەلمێنم، زۆر بە وردی و بە پێی ڕەوشی ڕووناکبیران و تەنانەت بە شێوازی لیبرالیستەکان قەولت ئەدەمێ کاتوانم. باشە ئەتەوێت گرە بکەین؟ پۆرفیری وتی باشە ئیکەم، وا گوێگرین بزانین چۆن ئەمە ئەسەلمێنی. جۆگرانی ئازیز، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵقەی 36. ڕاز و میخین لە جێگاکەی هەستا، دەستی ڕاوەشاند و دەستی کرد بە قسەکردنەوتی ئاخرم شەیتانە بە تەواوی خۆی لێ نەبان کردووە، لەگەڵ تۆدا پێویست بە قسەکردن ناکە. آخر هەموو ئەمانە بەدەستی ئەنقەست ڕادیۆن، تۆ هێشتا نایناسیت. دوێنێ شەویش هەر لایانی ئەوانی گرت تا پێیان ڕابێرێت. جا دوێنێ شەو نازانی چێوت خوای، ئەوانیش دڵیان پێی خۆش بوو. ڕەنگە تا 2 هەفتە لەسەر ئەم باوەڕە بمێنیت. پار نەمەزانی بۆ ئێمەی لەوە دڵنیا کردکەوێ تەرکی دنیا بکات. 2 مانگی تەواو جەختی لەسەر ئەمە کرد. ماوەیەک لەمە بەریش لە بیری ئەوەدا بوو دڵنیامان کا کە ئەوێ ژن بهێنێت و هەموو شتێکی بۆ مارەبڕین ئامادە کرد و تەنانەت بەرگی تازەی دابۆکردن و ئێمەش پیرۆزباییمان لێ کرد. بەڵام نەژن لە ئارادا بوو نە هیچ شتێکی دی، هەر هەمووی درۆ بوو. پۆرفیریوتی تۆ درۆکەیت. من پێشتر بەرگم بەکردا بوو، هەر لەبەر خاتری بەرگی تازەیش بوو کە هات بە سەرما و بە هەمووتانم ڕابوارد. ڕاستکۆڵنیکۆڤ لەسەر خۆتی بەڕاست تۆ توانی ئاو بە چاکی دەور ببینی؟ پۆرفیریوتی توا دەزانی نا؟ ڕاوەستە تۆیش فریو دەدەم. نا گوێ بگرە، ڕاستیەکەت بە تەواوی پێ بڵێم. بەم بۆنێو هەموو ئەم مەسەلانەی لەبارەی تاوان و ژینگە و کچۆڵەکانەوە کە لی دوایین و تارێکی کورتی تۆیان بیرهێنامەوە و تارێک وابزانم ناو نیشانەکەی دەربارەی تاوان یان شتێکی لەو بابەتە بوو. باش لە بیرم نەمام، بەڵام هەمیشە سەرنجی ڕاکێشام. 2 مانگ لەمە بەر دەرفەتی خوێندنەوەیم لە گۆڤاری وتەی مانگانەدا دەستکەوت و چێژم لێوەرگرت.
ڕاستکۆڵنیکۆف بە سەرسامی وتی وتاری من لە گۆڤاری وتەی مانگانەدا ڕاستە 6 مانگ لەمەوبەر ئەو کاتەی وازم لە زانکۆ هێنا وتارێکم دەربارەی کتێبێک نووسی بەڵام من وتارەکەمدا بە وتەی هەفتانە کە گۆڤارێکی هەفتانەیە نەگوتەی مانگانە کە گۆڤارێکی مانگانەیە. پۆرفیری وتی وتارەکە بوو بە نسیبی وتەی مانگانە. ڕاستکۆڵنیکۆف وتی بەڵێ چونکە گۆڤاری وتەی هەفتانە ئیتر دەرنەچوو بۆیە وتارەکەیان ئەو کاتە چاپ نەکرد. پۆرفیری وتی ڕاستە لەبەرەوەیش کە وتاری هەفتانە ئیتر چاپ نەکرا لەگەڵ وتەی مانگانە دانلێک بۆیە وتارەکەت دەمانگ لەمە پێش لە وتەی مانگانەدا بڵاوکرایەوە. تۆ نەتزانیوە؟ ڕاستکۆڵنیکۆف بەڕاستی ئاگای لێ نەبوو. پۆرفیری وتی گوێ بگرە ئەتوانیت لە پاداشتی وتارەکەتدا پاریان لێوەربگری بەڵام کەی تااقەتی ئەوەت هەیە وا خۆت لە ژیان تەری کرد و تەنانەت لەو شتانیش بێ ئاگایت کە ڕاستەوخۆ پەیوەندی بە خۆتانەوە هەیە. ئیتر ئەمان حەقیقەتە. ڕازومیخین بە دەنگی بەرزوتی ئافرین ڕوودە منیش ئەمەم نەزانیوە هەر ئەمڕۆ ئەچمە کتێبخانە و ئەو ژمارەیە وەرەگرم مانگێک لەمەوبەر ڕۆژەکەی کێیە کێشە نییە پەیدایەکەم سەیرە وتار بڵاوەکەیتەوە بە کەسیش ناڵێ. ڕاستکۆڵنیکۆف وتی بەڵام تۆ چۆن زانیت ئەو وتاری منە؟ من تەنیا بە پیتێک مۆرم کردووە. پۆرفیری وتی تەواو بەڕێکەوت ئەوەیش چەند ڕۆژێک لەمە بەرزانیم بەڕێوبەری گۆڤارەکە پێیوتم ئاشنایەتیمان هەیە زۆرم بەدڵ بوو. ڕاستکۆڵنیکۆف وتی وەک لە یادم بێ باسی باری دەرونی بکوژێکم کردو بە درێژایی ماوەی تاوانەکەی. پۆرفیری وتی وایە پێ لەسەر ئەوەیش داگری کە بڵێیت ئەنجامی تاوان هەمیشان نەخۆشی لەگەڵدایە بیرۆکێکی زۆر تازەیە وەلێ ڕاستیەکەی بۆ من ئەو بەشەی وتارەکە زۆر بایەخی نەبوو بەڵکو بیرۆکێک کە لە کۆتایی وتارەکەتدا دەرەکەوت و بەداخەوە تۆ ئاماژەیەکی شاراوت پێداوە گرنگ بوو. بە کورتی ئەگەر لە یادت مابێ ئاماژەیەکی وای تێدا بوو کە کەسانێک لە دنیادا هەن ئەتوانن واتە نەک ئەتوانن بەڵکو بەڕاستی مافی ئەویان هەیە دەست بۆ هەر تاوان و کارێکی ناشرین ڕابکێشن و بیکەن وەگەوەی چیە سایەک بۆ ئەوان نەنووسرابێ. ڕاستکۆڵنیکۆف بە گۆڕین و شێواندنی زۆر و دەست ئەنقەستی بیرۆکەکەی زەردەخەنێکی هاتێ. ڕازومیخین بە سەرسامیەکی زۆرەوە پرسی چۆن؟ چی بوو؟ حەقدان بە تاوانکردن؟ ئەمە هەرگیز نابێ نەک لەبەرەوەیش کە دەوروبەر. پۆرفیری وەڵامی داوتی نا نەک تەنیا لەبەرەوە قسە لەوەیە کە وتارەکەی خەڵکیەکە بە دوو بەشەوە بەشێکی ئاسایی و بەشێکی نائاسایی. خەڵکی ئاسایی ئەبێ ملکەج بن و پەیڕەوی لە یاسا بکەن و نەیبەزێنن لەبەر ئەوەی کەوان ئاساین وەلێ خەڵکی نائاسایی مافی ئەوەی هەیە تاوان بکات و یاسایش ببەزێنێ تەنیا لەبەرەوەی کە نائاساین. ئەگەر بەهەڵەتدا نەچوو بم وا ئەزانم تۆوات نووسی بوو. ڕازومیخین بەسەر سامیەوە لەبەر خۆی وتی ئاخر ئەمە چۆنە بێ شتی وا مەحاڵە. دیسانەوە ڕاستکۆڵنیکۆف زەردەخەنوێکی کرد یەکسەر زانی مەسەلەکە چیە و ئەیانەوێ بەرەو کوێی بەکێش بکەن وتارەکەی خۆی لەبیر بوو بڕیاریدا بڕواتە ناو شەڕەکەوە. زۆر خاکیانە و بەسادەی وتی من هەرگیز لە نووسینەکەمدا ئەمەم مەبەز نەبووە وەلێ دان بەوە دانم کە تۆ تا ڕادەیەکی باش بیرۆکەکەی منت دەربڕی تەنانەت ئەگەر ڕاست دەوێ زۆر بە چاکی و دەستپاکیەوە پێ ئەچوو ئەو دانپیانانەی پێخۆش بێ تاقە جیاوازیەک کە هەبێدەوەیە من هەرگیز جەخت لەسەر ئەوە ناکەم کە خەڵکی نائاسایی وەک تۆ ئەڵیت بۆیان هەبێ هەموو تاوان و سەرپێچێک بکەن
من بێگومانم کەوتاری لەو بابەتە تەنانەت مۆڵەتی چاپکردنیشی نادرێ. من تەنیا و تەنیا ئاماژەکەم وا کردووە کە کەسی نائاسایی مافی ئەوەی هەیە، واتە نەگەوەی کە مافی یاسایی هەبێ، بەڵکو ئەتوانێت ڕێگا بە ویژدانی خۆی بدا هەنگاو بەسەر هەندێک بربەستا بنێ. ئەمەش تەنیا لێک حاڵەتدا بێ، ئەویژەوەیە کەنجامدانی بیرۆکەکەی کاشێ ببێتە هۆی ڕزگارکردنی ڕەگەزی مرۆڤایەتی پێویستی بە هەنگاونانێکی واه بێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی تۆ ئەفەرموویت وتارەکەم ڕوونیە، من ئامادەم تا ئەو جێگای بخوازێ ڕوونی بکەمەوە. ڕەنگە هەڵەنە بم ئەگەر بڵێم کە تۆیش ئەمەیان دەبێ. کەواتە پۆرفیری فەرموو، بەڕای من ئەگەر دۆزینەوەکانی لە بابەتی کپلەر و نیوتن بەهۆی کۆمەڵی پێشاتەوە نەهاتنایەتە دی و خەڵک نەیزانیە ئەگەر ژیان یەکێک یاندە یان سەد و زیاتریش نەکرانایەتە قوربانی، ئەو سانیوتن مافی ئەوەی هەبوو یان هەر ئەرکی سەرشانی بوو کە ئەودا یان سەد کەسە لە ناوبەرێ بۆ ئەوەی دۆزینەوەکەی پێشکەش بە کۆمەڵگەی مرۆڤایەتی بکە. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە نیوتن مافی ئەوەی هەبێ بە ئارەزوی خۆی چی بوێ بیکوژێ یان هەموو ڕۆژێک لە بازاردا دزی بکە. من لەبیرمە لە وتارەکەمدا ئەوم ڕوون کردوتەوە کە هەموو یاسادانەر و بنیاتنەرانی بناغی مرۆڤایەتی لە کۆنەوە بگرێت تا تازەیان لە لێرکورک و سۆلۆن و محەممەد و ناپلیۆن و هیترەوە هەموو ئەمانە بێ هەڵاوێرکردن تاوانبارن، هەر هیچ نەبێ لەبەر ئەوەی بەهێنانی یاسای نوێ یاسا کۆنەکە کە لە لای خەڵکی پیرۆز و لە باوکو و باپیریانەوە بۆیان مابەوە لە ناویان برد، بێگومان لە خوێن ڕشتنیش دەستیان نەپاراستووە. ئەگەر بەڕاستی ئەو خوێنە کە هەندێک جار زۆر بێت تاوانانە و تەنیا بۆ پاراستنی یاسا کۆنەکانیان ئەیان ڕشت، کار ئاسانی بۆ ئەنجامدانی پەیامەکەیان کردبێ. مای سەرنجدانە کە زۆربەی و کەسانی کاری چاکیان کردو و بنەمای مرۆڤایەتیان داڕشتووە کەسانێکی گەلێکی خوێن ڕێژ بوون. بە کورتی ئەنجامگیریەکەی من وایە کە نەک تەنیا کەسانی مەزن بەڵکو تەنانەت ئەو کەسانیش کە کەمێک لە دەرەوەی چوارچەوەی ئاساین، یعنی تەنانەت ئەوانەی هەندێک توانای دەربڕینیان هەیە و قسەی تازیان پێە ئەبێت بەت ناچاری و بەپێی سروشتەکان کەم تا زۆر یاخی و سەرکێش بن. بێگومان ئەمەیش مەسەلەیەکی ڕێژەیە. ئەگەر وانە بن هەرگیز ناتوانن لەو چوار دیوارە بێنە دەرێ. مانەوەیش لە ناو ئەو چوارچەوەیدا هەر بەپێی سروشتەکان قایلیان ناکات و بەڕای من خۆشیان نابێ قایل بن. بە کورتی پوختی تا هەنووکە ئەوەی ئەیبینن هیچ مەبەستێکی تازە نوێ لە ئارادانیە. ئەمە تا ئێستا 1000 جار چاپ کراوە و خوێندراوەتەوە، بەڵام لەبارەی ئەو پۆلبەندی لە خەڵکیم کردو و بە دوو بەشی ئاسایی و نائاسایی دابەشم کردوون دانی پێدانێم کە کەمێک سەرڕۆیم کردووە، وەلێ من جەخت لەسەر ژمارە ناکەم، تەنیا بڕوام بە گەوهری بیری خۆم هەیە. ئەمەش لەوە سەرچاوگرێ کە خەڵکی بە پێی یاسای سروشت بەگشتی ئەکرێنە دوو بەشەوە. خەڵکی یاسایی واتە ئەوانەی کە تەنیا بە کەڵکی زاوزێدێن، خەڵکانی ڕاستەقینەیش واتە ئەوانەی کاتوانن یان لە خۆیان ڕائەبینن لە دەوروبەری خۆیاندا قسەی نوێ بکەن. هەڵبەتە ئەتوانین پۆلبەندیەکی زۆر و زەبەندەی لاوکیش بکەین، وەلێ ئاکاری هەرە تایبەتی ئەم دووچینە بە تەواوی دیار و ئاشکرایە. دەستەی یەکەم واتە مادە بەگشتی ئەو کەسانن هەر بە سروشت کۆنەپارێز و بەوی قارن، قایل و گوێڕایاڵەژین. ڕای من وایە ئەبێ دەوانە هەر بە گوێڕایاڵی بژین، چونکە ئەرکیانەوەیە و بە هیچ جۆرێکیش ئەوە بچووکیان ناکاتەوە. دەستەی دووەم هەموو یاسا ئەبەزێن و تا ڕادەیەکیش وێرانکردن یان ئارەزوی وێرانکردنیان تایە. یاسا بەزاندن و تاوانکردنی ئەم جۆرە کەسانە هەڵبەتە ڕێژەی و گەلێک جیاوازە. ئەمانە لە زۆر ڕۆ بە دەربڕینی جیاواز خوازیاری ئەوەن بە ناوی ئایندەوە ئێستا وێرانکەن. خۆ ئەگەر پێویست بکایەکێک لەوانە بۆ سەرکەوتنی بیر و باوەڕەکەی هەنگاو بەسەر لاشەدا بنێ یان خوێنێک بڕێژێ، بەڕای من ئەو کەساتوانێ بە پەنامەکی و ویژدانێکی ئاسوودەوە ڕێگا بخۆی بدا هەنگاو بەسەر لاشەدا بنێت و خوێن بڕێژێ. ئاشکرایە کە ئەم کارە پەیوەندی بە ناوڕۆک و گرنگی بیرەکەیەوە هەیە. اینجا تۆ سەرنجی ئەوە بدە کە من لە وتارەکەمدا تەنیا بەمانایە باسم لە مافی بەزاندنی یاسا و تاوان باری کردووە. لەبیرت نەچێت کە باسەکەمان لە مەسلەی مافەوە دەستی پێکرد. بە هەر حاڵ ئەمە ترسی زۆری نەگەرەکە، چونکە هەرگیز کۆمەڵانی خەڵک ئەم مافیان پێنابەخشێت. بە پێچەوانەوە کەم تا زۆر
ئایان کوژێت یان لە سێدارانەدا بەم کارەیش بە ویژدانەوە ئەرکی کۆنە پارێزی خۆی ئەنجامەدا. نەوەکانی ئایندەی هەمان ئەو خەڵکانیش کەم تا زۆر گەلێک ستایشی ئەو چەوسا و کوژراوە ناکەن و پەیکەریان بۆ دروست دەکەن. هەمیشە دەستە یەکەم گەورەکانی ئێستان و دەستەی دووەم گەورەی ئایندەن. یەکەمەکان پارێزگاری لە دنیا و ژیانەکەن و ژمارەی ئەندامەکانی زیادە بن، بەڵام دووەمەکان ژیانە خەنە جوڵە و بەرەو مەبەست و ئامانجیە بن. هەردوو لایشیان بە شێوەیەکی یەکسان مافی بوونیان هەیە. بە کورتی لە دیدی منەوە هەمویان بە یەکسانی مافیان هەیە. بژی شەڕی هەمیشەیی تا دەرکەوتنی حەزرەت. پۆرفیری وتی کەواتە تۆ بڕوات بە دەرکەوتنی حەزرەت هەیە؟ ڕاستکۆڵنیکۆڤ بە دڵنیایە وەڵامی دایوتی بڕوان پێدی. لەگەڵ وەڵامەکەی و بە درێژایی قسەکردنە دوور و درێژەکەی چاوی بڕی بووە نەختەیەکی فەرشەکە و سەری دانەوان دەبوو. پۆرفیری وتی ئەی بڕوات بەخۆی شەیە؟ بمبورە کاوە خۆم لە شت هەڵا قورتێنم. ڕاستکۆڵنیکۆڤ چاوی بەرە لای پۆرفیری بڵند کردوتی بڕوان پێێتی. پۆرفیری وتی بڕوات بە زیندوو بوونەوەی ئەلازەریش هەیە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی بڕوان پێێتی. تۆ چ کارت بەمانە هەیە؟ پۆرفیری وتی بە تەواوی بڕوات پیان هەیە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی بە تەواوی بڕوان پیان هەیە. پۆرفیری وتی باشە، نا ببوورە لەم کون پشکنینانم وەلێ ڕێگامە دەیت بگەمەوە سەر مەبەستی پێشوو. من وایە بینم کە خەڵکی هەمیشە ئەمانە ناکوژن بە پێچەوانەوە هەندێکیان. ڕاستکۆڵنیکۆڤ وتی لە سەردەمی ژیانی خۆیاندا سەرەکەون، هەڵبەتە هەندێکیان هەر لە سەردەمی ژیانی خۆیاندا بە ئامان جەگەن و ئەوسا. پۆرفیری وتی خۆیان دەست بە کوشتنی کەسانی دیەکەن. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەگەر پێویست بکە ئەزانیت زۆر جار هەروە ئەشکێتەوە، تێگڕا سەرنجەکانت هۆشیارانەیە. پۆرفیری وتی سوپاس دەکەم، بەڵام ئەتوانی پێم بڵێیت چۆن بتوانین مرۆڤە ئاساییەکان لە نائاساییەکان جیا بکەینەوە؟ ئایا کە لە دایکە بن هیچ نیشانێکیان پێوەیە؟ من لەم بارەیەوە ئەڵێم ئەم مەسەلەی وردەکاری زیاترێوێ، واتە بەرجەستەکردنی زیادەتری پێویستە. ببوورە لەوەی کە من هەر بە سروشت مرۆڤێکی عملی و خۆش باوەڕم، وەلێ ناتوانین جلوبەرگێکی تایبەتیان لەبەر بکەین یان پۆشاکێکی وەک یەک تەنانەت داخێک و شتێکی لەو بابەتانە، چونکە بڕوا بکە ئەگەر جیاکردنەوە نەبێ ڕەنگە یەکێک لە دەستەیەکیان خۆی بە دەستەکەی تر بداتە قەڵەم و وەخۆ دەڵێیت هەموو بربەستەکان تێک و پێک بدات و ئەوسا. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ڕاستە، ئەمە زۆر ڕووەدا. ئەم بۆ چوونەی تۆیش لەوەی پێشوو هۆشیارانەترە. پۆرفیری وتی سوپاسگوزارم. ڕاستکۆڵنیکۆڤ وتی شایانی نییە، بەڵام ئەو بزانە کە ئەم هەڵێت تەنیا لەلایەن دەستەی یەکەمەوە کرێواتە لەلایەن کەسە ئاساییەکانەوە. ڕەنگە ئەم ناوە نەگونجاو بێ کە لێم ناون. گەلێک لەو مرۆڤە نائاساییانە ئەگەرچی هەر بە خۆڕسک گوێڕایڵن بەهۆی هەندێک گەمەی سروشتەوە کە تەنانەت گالەی بێبەش نییە، حەز لەوەکەن خۆیان وا بنوێنن کە پێشڕە و یاخین و قسەی تازیان پێ بە تەواوی بڕوایشەوە ئەم کارەکەن. لە کاتێکدا ئەمانە بە زۆری گوێبەوانە نادەن کە وتەی نوێیان پێیە، تەنانەت ئەوەندە لیان بێزارن کە بە دواکەوتویان لە قەڵەمەدەن. وەلێ بە بڕوای من ئەمانە مەترسی گەورە دروست ناکەن و نابێت تۆیش لەوە بترسی، چونکە ئەو جۆرە کەسانە هەرگیز ناتوانن ڕێگای دوور ببڕن. بەهۆی ئەم ئارەزویانەوە بێگومان ئەبێ هەندێک جار سزا بدرێن و بکەونە بەرقامچی لێدان بۆەوەی جێگای خۆیان بزانن. وەلێ لەمە زیاتر پێویست بە سزای دی ناکات و تەنانەت کەسیشی ناوێ ئەم کارەی پێ بسپێرێت، چونکە هەر خۆیان ئەدەنە بەرقامچی لەبەرەوەی کەسانێکی ڕاست و دروستن. هەندێک لەمانە خۆیان سزای خۆیانەدەن، هەیشیانە بە خەڵکانی تری ئەسپێرن. بۆ نمونە لە بەرچاوی خەڵکی
تۆبەی جۆر بە جۆرەکەن و ئەمەیش لە خۆیدا کارێکی جوانە و وانەیەکی نمونەیە بۆ کەسانی دی بە کورتی بۆ ئەوەی نیگەرانەبی یاسایەک لە ئارادا هەیە. پۆرفیری وتی ڕاستە هیچ نەبێت لەم لایەنەوە تۆ کەمێک ئاسوودەت کردم وەلێ ئاخر تەماشای کڵۆڵیەکی تر بکە تکایە پێم بڵێ ئایا ئەو جۆرە کەسانی کە مافی کوشتنی خەڵکی تریان هەیە واتە کەسەنە ئاساییەکان زۆرن؟ هەڵبەتە من ئامادەی گوێڕایەڵیم وەلێ تۆ ئەبێت بڕوات بەوە هەبێ کە ئەگەر ژمارەی ئەو جۆرە کەسانە زۆر بێ مەترسی هەیە وانە؟ ڕاستکۆڵنیکۆف بە هەمان ئاوازەوتی ئاخ لەوەش مەترسە بەگشتی ئەو کەسانەی بیری تازیان هەیە تەنانەت ئەوانیش کە ئەتوانن کەمێک شتی نوێ دەرببڕن زۆر کەم دێنە دنیا واتە ئەوەندە کە من کە سەرت سوڕەمێنێ بەڵام تەنیا شتێک هەیە کە ڕوون و ئاشکرایە ڕێژەی ئەوانەی لەدایکە بن ئیتر لە هەر دەستەیەک بن لەو دوانە یاسای سروشت زۆر بەڕاستی و وردی ئەو ڕێژەی دیارەکە بێگومان تا ئێستا ئەو یاسایە نەدۆزراوەتەوە وەلێ من بڕوان بەبوونی هەیە و ئەمەش لە ئایندەدا دەرەکەوێ. زۆربەی زۆری خەڵکی واتە مادەکە تەنیا لەبەر ئەوە بوونیان هەیە تا لە ئەنجامدا بەهۆی هەوڵ و بنەمایەکەوە کە هێشتا نهێنیە لە ڕێگەی تێکەڵبوونی ڕەگەز و نەژادەکانە و مرۆڤێکی ئازاد و سربەخۆ دروست بکەن تەنانەت ئەگەر لە 1000 کەسێکێکی تیاڵ بکەوێ وەلێ ئەوانەی کە کەسایەتین و لە بیرکردنەوەدا ئازاد و ئاسۆیەکی فراوانیان هەیە ڕەنگە لە 10,000 کەس ئەمە تا ڕادەیەک بە بەڵگەوەڵێم یەک کەسە بێ خۆ ئەگەر کەسانی تر بگری کە پلەی سربەخۆییان باڵاترە لە 100,000 کەس یەکێکی بەرەکەوێت کەسانی بلیمەت لە ملیۆنەها و بلیمەتە هەرە مەزنەکانیش کە لە لووتکەی مرۆڤایەتیدان ڕەنگە لە نێو چەندان 1000 ملیۆنی ئەم سەرزەمینێدا یەکێکی تیابێ بە کورتی من بەناو ئەو دەستگایەدا نەگەڕاوم کە ئەمانە بەرهەم دێنێ وەلێ گومانم لەوە نییە کە یاسایەکی دیاری کراو هەیە و ئەبێت ببێ بەڵام لەم لایەنەوە ڕێکەوت لە ئارادا نییە. ڕازۆمیخین سەرنجام هاواری لێ هەستاوتی بەڕاست ئێوە گاڵتەکەن یەکتریە خەڵەتێنن دانیشتون و هەر یەکەتان بەویدی ڕابێرێ ڕودیا تۆ بە جدی قسەکەی؟ ڕاستکۆڵنیکۆف بێدەنگ دەم و چاوە ڕنگپڕی و غەمبارەکەی بۆ لای بەرز کردە و هیچی نەوت بەرامبەر بەم ڕووە هێدی و غەمبارە بە تەوسەوە پێکەنین و قسەی تووڕە و بێ ئەدەبانەی پۆرفیری بەلای ڕازومیخینەوە زۆر سەیر هاتە بەرچاو. ڕازومیخینوتی باشە هاوڕێ ئەگەر ئەمە بەڕاستی جددیە کەواتە تۆ بۆ تێ بڵێت ئەم قسانە هیچی تازیانتیانێ و دووبارەکردنەوەی ئەو شتانێ کە ئێمە 1000 جار خوێندومانەتەوە جومە لێبوو بەڵامەوەی کە لە هەموو ئەمانەدا تازێ و بەڕاستی تایبەتمەندی بە تۆ هەیە زۆر بە سەرسامیەوە ئەبێت بڵێم ئەوەیە کە تۆ لە ڕووی ویژدانەوە پاسا و بۆ مەسلەی خوێن ڕێژی ئەەکەیت و بمبورە ئەوەیش بەم دەمارگیریەوە گوایە گرنگترین بابەتی وتارەکەی تۆژەمەیە باشە بەڕای من ئەگەر خوێن ڕشتن تەنیا لە ڕێگەی ویژدانە و چاوپۆشی لێ بکرێ لای من لەوە خراپترە کە یاسا ڕێگە بۆ خوێن ڕشتنە بدا. پۆرفیری پاڵپشتی لێکردوتی ئەمە قسێکی زۆر بە ویژدانانەیە ئەویان زۆر مەترسیدارترە. ڕازومیخێنوتی نا تۆ زۆر دوورکەیتوتەوە و زیاد ڕۆشتووی هەڵەیەکێ من وتارەکە خوێنمەوە تۆ زیادە ڕۆیەکەی تۆ ناتوانی وابیر بکێتەوە خۆم وتارەکە خوێنمەوە. ڕاستکۆڵنیکۆف وتی لە وتارەکەدا هەموو ئەم شتانە نییە لەوێدا تەنیا چەند ئاماژەیەکراوە. پۆرفیری کە لە جێگاکەیدا ئاقرەی ناگروتی وایە تا ڕادەیەک ئێستاوەم لێڕوونە کە تۆ چۆن لە تاوان ئەڕوانی وەلێ لەم جەختکردنم ببوورە زۆر ناڕەحەت دەکەم و خەجاڵەتم بڕوانە تۆ کەمێک لەمە بەر دەربارەی هەڵەی تێکەڵبوونی ئەو دوو گروپە کەمێک دڵنیات کردم بەڵام پێش هاتە سەیر و سەمەرەکانیش نیگەرانمەکەن بۆ نمونە چی ڕوەدا ئەگەر پیاوێک یان لایەک خۆی بەلی کورک یان محەممەدی ئایندە بزانێت و بێوێ هەموو بربەستەکان لابەرێ بۆ بیانۆی کە شەڕ و لەشکرکێشێکی دوور و درێژ لە پێشدایە و ئەمەیش پارەی زۆری گەرەکە ئەوسا بۆ شەڕەکەی خۆی خەریکی ئامادەکردنی پێویستەکانی بێ. زامی تۆڤ لە ناکاوێکدا لە سوچەکەی و پێکەنینێکی تەوساوی کرد. ڕاستکۆڵنیکۆف تەنانەت سەری بۆ بەرز نەکردەوە و لەسەر خۆ وەڵامی دایەوتی منی ژەوم قبوڵە کاشێت پێشاتی لەو جۆرە ڕووبدا کەسانی کەمبیر و ناوبانگویست بە تایبەتی لە داوی واکەون بە تایبەتیش لاوەکان. پۆرفیریوتی باشە
بڕوانە کەواتە وسا چی ڕووەدا؟ ڕاستکۆڵنیکۆڤ زەردەیەکی هاتێوتی بڵێ ئیتر وایە ئەمایان خەتایی منیتیان نییە وا هاتووە و هەرواشە بێ. ئەویش ڕاستکۆڵنیکۆڤ سەری بۆ لای ڕازومی خین تەکاندا ئێستا ئەیوت کەم ڕێگا بە خوێن ڕشتنەدەم باشە ئیتر چی؟ کۆمەلگا تا بتەوێت ئاوەدانە بە تاراوگا بە زیندان و لێکۆڵەرەوە و کاری قورسەوە کەواتە ترسی بۆ چییە؟ دوای دزەکە بکەون. پۆرفیری وتی ئەی ئەگەر گرتمان. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بە سزای خۆیەگا. پۆرفیری وتی تۆ زۆر لۆژیکیت ئەی لەبارەی وێژدانی ئەوە ئەڵێ چی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی باشە ئێوە چ پەیوەندیتان بە وێژدانی ئەوە هەیە؟ پۆرفیری وتی هیچ بەڵام هەر لەباری مرۆڤ دۆستیەوە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی کەسی خاوەن وێژدان کە هەستی بە هەڵەکەی خۆی کرد ئازارە چێژێ ئەمە زیاد لە کارە قورسەکە سزادانە. ڕازومیخین برۆی هێنایەوێک وتی باشە ئەو کەسانی کە بەڕاستی بلیمەتن واتە ئەوانەی مافی کوشتنیان پێدراوە ئەبێت ئازار نەچێژن تەنانەت بۆ ئەو خوێنەی کە ڕشتیوانە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی وشەی ئەبێت بۆ چییە؟ لەم کێشێدا نەئەرێ هەیە و نەنەرێ ئەگەر ئەو کەسە دڵی بە حاڵی قوربانی ئەسووتێت لێ بگەڕێ بە ئازار بچێژێ ئەو کەسەی هەستی قوڵ و ویژدانی هەراوی هەیە دەرد و ئازارە چێژێ. پاشان لە ناکاوێکدا ڕاستکۆڵنیکۆڤ بیری پەرد بوو بە جۆرێک کە تەنانەت ئاهەنگی قسەکانی گۆڕان وتی بەڕای من ئەو کەسەی بەڕاستی مەزنا ئەبێت لە دنیادا هەڵگری خەمی مەزن بێ. ڕاستکۆڵنیکۆڤ چاوی هەڵبڕی و لە هەمویان ڕامە زەردەخەنێکی کرد و کڵاوەکەی هەڵگرت. ئێستای لە چاو ئەو کاتەدا کە هاتە ژوورەکە زۆر هێورتر بوو خۆشی هەستی بەمە کرد هەمویان هەستان. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن. ئەڵلقەی 37 ڕاستکۆڵنیکۆڤ چاوی هەڵبڕی و لە هەمویان ڕامە زەردەخەنێکی کرد و کڵاوەکەی هەڵگرت. ئێستای لە چاو ئەو کاتەدا کە هاتە ژوورەکە زۆر هێورتر بوو خۆشی هەستی بەمە کرد هەمویان هەستان. پۆرفیری دیسانوتی باشە ئەتەوێت جوێنم پێ بدەیت یان نا لێم تووڕەبیت یان نا بەڵام من خۆم پێناگیرێ ئەبێت ڕێگام بدەیت تێ پرسیارێکی تری بچکۆلت لێ بکەم. بەڕاستی زۆرم ماندوو کردویت بیرۆکێکی بچووکە و ئەمەوێت بلم تەنیا بۆ ئەوەی لە بیرم نەچێت. ڕاستکۆڵنیکۆڤ بە جددی و ڕەنگی پڕی و ڕاوەستا و چاوەڕێی کرد. پێیوت فەرموو بیڵێ. پۆرفیری وتی ئاخر بەڕاستی نازانم چۆن بە چاکی دەری ببڕم بیرۆکێکی شەیتانانەیە بیرۆکێکی سایکۆلۆژیە بڕوانە و کاتەی تۆ و تارەکەتت ئەنووسی مەحاڵ بوو کە خۆت هیچ نەبێ تۆزێک هەر بە زاراوەکەی خۆت بە کەسێکی نەئاسایی و خاوەنی قسەی نوێ نەزانی بێ وانە؟ ڕاستکۆڵنیکۆڤ بە بێزاری وەڵامی دایوتی ئەشێت زۆریش. ڕازومیخین جوڵێکی کردوتی جا ئەگەر وایە ئاەکرێ خۆتان بڕیارتان دابێ بۆ نمونە لەبەر سەرنەکەوتن لە ژیاندا یان لەبەر هەژاری یان بۆ جۆرە کۆمەکردنێک بە دنیای مرۆڤایەتی بربەستەکان بخەیتە ژێر پێتەوە واتە بۆ نمونە خەڵک بکوژی یان دزی بکەی. پۆرفیری دیسانە و چاوی چەپی لێداگرت و پێکەنینێکی بێدەنگی کرد ڕاست وەک جارەکەی پێشوو. ڕاستکۆڵنیکۆڤ بیێرانە و بە فیزە وەڵامی دایوتی ئەگەر من ئەو بربەستانم ببەزاندایە هەرگیز بە ئێوەم نەئەوت. پۆرفیریوتی نا من تەنیا بۆ کون پشکنی بۆ تێگەیشتن لە وتارەکەت و لە ڕووی تیۆریەوە ئەو پرسیارم کرد. ڕاستکۆڵنیکۆڤ بە بێزاری و بیری کردەوە چ داوێکی زۆڵانەیە. پاشان بە ساردیەکە وتی حەزەکەم ئەو بزانی کە من نەخۆم بە محەممەد دەزانم نە بە ناپلیۆن و نەکەسێکی تری لەو بابەتانە و گەنجامیش لەبەرەوەی لە جێ ئەوان دانیم ناتوانم بە تەواوی ئەوەتان بۆ ڕوونکەمەوە کە ئەگەر وا بوومایە چیمە کرد. لە پرێکدا پۆرفیری بە شێوازێکی زۆر خۆمانەوتی واز لەو بێنە چێ ئێستا لە رووسیادا هەیە خۆی بە ناپلیۆن نەزانێ
ئەم جاریان تەنانەت لە دەنگیا زۆر باشکرا ڕازێک دیار بوو. لە پرێکدا زامیتۆف لە سوچەکەیەوە پلارێکی هاویشت وتی ناشێ هەفتەی ڕابردوو ناپلیۆنێکی ئایندە ئالیانە ئیڤانۆڤ ناکەمانی بەتەوەر کوشت بێ. ڕاستکۆڵنیکۆڤ بێدەنگ بوو، زۆر بەوردی و سەختی لە پۆرفیری ڕامان بوو. ڕاز و میخین دەم و چاوی دابێکدا پێشتریش لەوە چوو هەستی بە شتێک کردبێ بە تووڕێیەوە لە هەموو لایەکی ڕوانی بێدەنگیە بێزارکەرەکە دەقیقەیەکی خایەن. ڕاستکۆڵنیکۆڤ سوڕاکە بڕوان. پۆرفیری بەدەم دەست درێژکردنەوە بە دەنگێکی میهرەبان و زۆر خۆشەوتی ئیتر تۆ ڕۆیت. زۆر زۆر بەناسینتان شادمانم. لەبارەی داواکەیشتەوە تەواو دڵنیابە بەو شێوەی کە پێم وتی وای بنووسە. لە هەمووی باشترەوەیە کە خۆت هەر لێرە سەرێکم لێ بدەیت. لەم ڕۆژانەدا با بڵێن بەیانی من بێگومان سەعات 11 لێرە ئەبم. هەموو شتێک لێرە ئەنجامەدەین بە خۆشمان قسەکەین. هەروها بە میهرەبانیەوتی وەک ئاخر کەسیش کە لەوێ بوویت ڕەنگە بتوانی شتێکمان پێ بڵێ. ڕاستکۆڵنیکۆڤ بەڕقی پرسیوتی ئەتەوێت بە شێوەیەکی ڕسمی و لە جێگایەکی ڕسمیدا لێکۆڵینەوەم لەگەڵدا بکەی؟ پۆرفیریوتی ئاخر بۆ؟ ئەم کارە بۆ ئێستا هیچ پێویست نییە، تۆ باش تێ نەگەیشتی. منەزانیت هیچ دەرفەتێک لە کیس خۆم نادەم و لەگەڵ هەموو ئەوانەدا کە بارمتیان داناوە قسەم کردووە. ناونیشانم لە هەندێکیان وەرگرتووە، تۆیش وەک ئاخر کەس. پۆرفیری لە پرێکدا وەک لە شتێک خۆشحاڵ بێ هاواری کردوتی وەلێ بەڕاستی باش بۆ بیرم کەوتەوە، نازانم بڵێم چی. ڕووی لە ڕاز و میخین کردوتی لەبارەی نیکۆلاوە تۆ ئەو ساسەر و دڵت گرتم تەواو بۆم دەرکەوت. ئەزانم کە دیسانەوە ڕووی لە ڕاستکۆڵنیکۆڤ کردەوتی نیکۆلا لایەکی پاکە، وەلێ توانم چی بکەم؟ تەنانەت ناچار بووین میتیایش زەحمەت بدەین. قسە لەسەر ئەمەیە وا تامە بەستی سەرەکیەوەیە کە ئەو کاتەی بە پلیکانەکاندا سەرکەوتیت بەڵام ڕێم بدە تۆ لە دوای سەعات 7 لەوێ نەبوویت؟ ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی داوتی بەڵێ دوای سەعات 7. لە پرێکدا بە ناخۆشی و هەستی کرد کە ئەیتوانی هەرگیزەوە نەڵێ. پۆرفیریوتی باشە ئێو کاتەی بەوێدا تێپەڕیت تۆ هیچ نەبێ دوو کرێکار یان کرێکارێکت لە نەهۆمی دوودا نەبینی لەو ژوورەدا کە دەرگاکەی کرابوو لە بیرتە چونکە ئەوان لەوێدا بۆ یاخیانە کرد. ئەم شتە زۆر زۆر بۆ ئان گرنگە. ڕاستکۆڵنیکۆڤ لەسەرخۆ وەگەوەی بیر لەو شتانە بکاتە وەڵامی داوتی بۆ یەخچی نا نەمبینی. لە کاتێکدا کە بە هەموو توانای ئەیویست بەسەرخۆیدا زاڵ بێت و هەموو گیانی لە ئازارا بوو تا زووتر هەز بۆ بکە کە چ داوێکی بۆ دانرا و نەکا شتێک بکە کە تێبکەوێ. لەسەر قسەکانی بەردەوام بووتی نا نەمبینین، تەنانەت ئاگاداری ئەوەیش نیم کە دەرگای ژوورە کرابێتەوە، بەڵام لە قاتی چوارمدا لێرەدا بە تەواوی داوەکەی دۆزیە و سەریش کەوت. لە بیرمە کارمەندێک لە ماڵێکی بەرامبەر بە ئەرینا ئیڤانۆڤنا شتومەکی ئەگوێزایە و لە بیرمە ئەمەم چاک لە بیرە. سەربازەکان قەنەفیەکیان ئەهێنایە دەرەوە و منیشیان بە دیوارەکەەوە نووسان، بەڵام بۆ یەخچەکان نا لە بیرم نییە ئەوان لەوێدا بوو بن، لەوەش ناچێت دەرگای هیچ ژوورێکرا بێتەوە. بەڵێ شتیوانە بوو. ڕاز و میخین وەک لە پڕا هاتە بێتەوە سەرخۆی و هەستی بە ئاگا هاتە بێ دەنگی هەڵبڕی و بە پۆرفیری وت تۆڵی چی؟ ئاخر بۆ یەکیەکان لە ڕۆژی کوشتنەکەتدا کاریانە کرد، بەڵام ئەم 3 ڕۆژ لەوە پێش لەوێ بووە. ئەمە چ پرسیارەکە تۆی کەیت؟ پۆرفیریوتی هەموویم تێکەڵ کرد. لەگەڵ قسەکانیدا پۆرفیری مستێکی بەناو چاوانی خۆیدا کێشا، پاشان وەک بێوێ پۆزش بهێنێتەوە ڕووی لە ڕاستکۆڵنیکۆڤ کردوتی لەعنەت لە شەیتان، ئەم کارە بە تەواوی عەقلی لەسەردا نەهێشتووە. ئاخر من ئەوەم بەلاوە گرنگە کە بزانم لە نێوان ساعت 7 و 8 کەسێک لەو ماڵەدا بووە یان نا. من وامزانی تۆ ئەتوانی وەڵام بدەیتەوە. من بە تەواوی هەموویم تێکەڵ و پێکەڵ کرد. ڕاز و میخین دەم و چای پێکاداوتی کەواتە تۆ ئەبێت وەرتر بی. ئەم قسانەی دوایی لە تارمەکەدا کرا. پۆرفیری پیترۆڤیچ زۆر بە ڕوویەکی خۆشەوە ئەوانی تا بەردەرگاکە ڕەوانە کرد. هەردووکیان بە پەستی و ڕوویەکی ترشاوە گەشتنە کۆڵانەکە و تا چەند هەنگاوێکیش هیچیان لەگەڵ یەکتردانەوت. ڕاستکۆڵنیکۆڤ هەناسێکی قوڵ و تازەیدا.
ڕاز و میخین کە کەوتووە ناو دنیای بیرکردنەوە و تەواوی توانێخست بۆ گەڕ تا بەڵگەکانی ڕاستکۆڵنیکۆڤ ڕەت بکاتەوە، دیسانەوە کەوتەوە دووبارەکردنەوەی قسەکانی وتی باوەڕ ناکەم، ناتوانم بڕوا بکەم. ئەو دوانە تا ئەهات لە ژوورەکانی باکالیف نزیکە بوونەوە کە ماوەیەکی زۆر بوو پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا و دنیا لەوێ چاوەڕیانە کرد. ڕاز و میخین لە ڕێگادا و لە گەرمەی قسەکردندا ئەوەستا لەو لایەنەوە کە ئەمە یەکەمین جار بوو ئاوە بەڕاشکاوی و لەو بابەتە بدوێن شپرزە و ناڕەحەت بوو. ڕاستکۆڵنیکۆڤ بە زەردەخەنێکی سارد و وشکە وەڵامی دایوتی باوەڕ مەکە، تۆ وەک نەریتی خۆت سەرنجی هیچت نەدا، وەلێ من هەموو شتێکم هەڵە سەنگان. ڕاز و میخێنوتی تۆ بەدگومانیت بۆیە هەڵتە سەنگاند. من بەڕاستی لەگەڵ تۆدام کە قسەکانی پۆرفیری تا ڕادەیەک سەر سوڕهێن بوون، بە تایبەتیش ئەو زامی تووفە بەدڕەوشتە. تۆ ڕازەکەی بە جۆرێک بوو، بەڵام بۆ یارە کرد. ڕاستکۆڵنیکۆڤ بە درێژایی شەو بیری گۆڕیوە. ڕاز و میخێنوتی نا بە پێچوانەوە، ئەگەر ئەوان بڕویان بەو شتە بێمانایە هەبوایە هەموو توانیان بەکاردێنا بۆ ئەوی بشارنەوە، هەر لە نهێنیدا ئەیان هێشتەوە تا لە پرێکدا ئەیان خستیتە تەبکەکەوە. وەلی ئێستا ئەم بزاوتە سەرکێشان لە ڕووی نەزانینەوەیە. ڕاستکۆڵنیکۆڤ ئەگەر ئەمانە بەڵگیان لە بەردەستدا بووایەوە تا بەڵگەی ڕاستەقینەیان هەر هیچ نەبێ گومانێکی بتەوە، ئەو ساوە قوماربازەکان هەوڵیانەدا بە هیوای بردنەوەی یاریەکە زیاتر بیشارنەوە، بێگومانیشم لێکۆڵینەوەکان پێشتر ئەخست، وەلی ئەمانە چ بەڵگە و شایەتێکیان نییە. هەموو ئەو شتانەی ئێڵێن بە خەیاڵ دروستەکەن، هەموو بۆچوونی بەتاڵ و بێسەرە و بەرەیە، بۆیە ئەیانەوێت چاوقایمانە مرۆڤ هەڵدێرن، ئەشێت خۆشی لەوە نیگەران و تووڕە بێ کە بەڵگەیەکی نییە. هەر لە کاتی ئەو تووڕەیەشدا بوو کە قسەیەکی لە دەم دەرچوو، ڕەنگە مەبەستیشی بوو بێ، گوایە مرۆڤێکی عەقڵە، ڕەنگە ویست بێتی من بەوە بترسێنێ کەشتی پێیە. لێرەدا هاوڕێ سایکۆلۆژێتێکی تایبەت پێویستە، بەڵام بەگشتی ئەم هەموو بێنە و بەردێ زۆر ناخۆش بوو. وێڵیکە ڕاز و میخێنوتی سوکاتی پێکردنیشە، زۆریش سوکاتی پێکردنە. من لە مەبەستی تۆگەم، بەڵام لەبەر ئەوەی بەڕاشکایی قسەمان لەگەڵ یەکدا کرد، ئەمەش زۆر باشە کە گەیشتینە ئەوەی بەڕاشکاوی لەگەڵ یەکتردا قسە بکەین. من ئەمەم زۆر پێخۆشە، بۆیە بێ پێچوپەنا ئەوەت لا دەرکێنم کە ماوەیەک بوو من ئەمەم لەواندا هەست پێ کردم و مەبەستم بیرۆکەکەی ئەوانە. لە هەموو ئەم ماوەیدا بێگومان بە تەواوی شتەکان لا بەرجەستە نەبوو، بەڵام بۆ ئەبێت تەنانەت ئەگەر بەرجەستەیش نەبوو بێ بیرێکی ئاوە لەواندا دروست بوو بێ. چۆن ئەوێرن ڕەگی ئەم بیرۆکانیان لە شوێدا حەشارداوە. ئەگەر تۆ سەرنجت دابێ من زۆر ڕقم هەستا بوو قوتابیەکی بێچارە کە دەردی هەژاری و ماخولیا هەڵی تەکاندووە، نەخۆشیێکی قورس و ڕێنەسەری تێکردووە. چاکە تۆ بڕوانە لاوێکی هەمیشە بە گومان و لوتبەرز کە ڕێزی خۆی زانێ، کەسێک 6 مانگی ڕێک لە سوچێکدا گۆشەگیرە و کەسی نەدیوە، بە بەرگی کۆنە و دڕا و پێڵایی بێبنەوە، ئەشێت لاوێکی وا لە بەردەم کەسانێکی هیچ و پوچی پۆلیسدا ڕابگیرێ و گوێنی پێ بدرێ، لەگەڵ ئەمانێشدا شتێکی بۆ بدۆزنەوە کە قەرزاری کارمەندێکی گرنگ وەک چبارۆڤە و بە پێی سەنەدێکی ساختە ئەبێت بیداتەوە. پاژەوانش بۆنی ناخۆشی بۆیان خەڵمژێ و خۆی لە بەرگەرمای 30 پلە لە ژوورێکی پڕ لە خەڵکدا کە توانای هەناسەدانی نەمێنێ ببینێتەوە. اینجا گوێ لە چیرۆکی ژنێک بگرێ کە شەوێک لەو بەرکوژراوە و ئەم لای بووە. هەموو ئەمانە بەسکی برسیەوە. آخر ئەم کەسە چۆن لە هۆش خۆی ناچێت، چۆن گریمانەی بێمانە لەسەر لە هۆش خۆچوونەکەی دروزەکرێ، نەعلت لە شەیتان. من ئەزانم ئەمە پیا و تووڕە و بێزارەکە، بەڵام ڕوتیا ئەگەر من لە باتی تۆ بوومایە لە بەرچاویاندا قاقە ئەمدا پێکەنین، یان تفم لە سەر و چاوی هەمویانە کرد، تفێکی خست بە شێوەیەک ڕاست و چەپ بەرز لەمەدان کە شایانی بن، هەر بەو جۆرە کۆتاییم بە باسەکەیەنە. بە هیچیان بزانە، مەترسە، با خەجاڵت بن. ڕاستکۆڵنیکۆڤ لە دڵی خۆی داوتی باشێڵیت، پاشان بە کەسەرەوە بە ڕاز و مەخێنی وت چۆن بە هیچیان بزانم، بەیانی جارێکی تر لێکۆڵینەوەم لەگەڵداکەن، بەڕاست دەبێت بکەومە لێکدانەوە و شرۆڤە بۆیان. لە کاتێکدا من لە ئێستاوە لەوە پەشیمانم کە دوێنێت لە میوانخانەکە خۆم خستە ڕیزی زامی تووفە و قسەم لەگەڵدا کرد. ڕاز و مەخێنوتی
لعنەت لە شەیتان خۆمە چم بۆ لای پۆرفیری و وەک یەکێکی هەرنجی قسەی لەگەڵ داکەم بڕوا بکە ئەبیت چی پێ بڵێت بەڵام زامیتۆف ڕاستکۆڵنیکۆڤ بەخۆی وت ئاخری تێگەیشت لە پران ڕازومیخین شانی گرت و هاواری کردوتی ڕاوەستە تۆ هەڵیت ئێستا تێگەیشتم تۆ هەڵیت ئاخر ینی چی ئەم کاسەیە بێژێر کاسە نییە تۆ هەڵیت ئەمە تەڵەیەکە و بۆ دانراوە ئەم باسی کرێکارانە دا و ئەیانەیە پێتەوە بکەن باشە بیری لێ بکەنەوە ئاخر ئەگەر تۆ ئەو کارت بکردایە هەرگیزەوەت بەدەمدا ئاهات کە بڵێ بۆ یاخکردنی ژوورەکەت بینیوە کرێکارەکانیشت دیوە بە پێچەوانەوە ئەدوت هیچم نەبینیوە تەنانەت ئەگەر دی بێتیشت چێ لە دژی خۆی شایەتیەدا ڕاستکۆڵنیکۆف بە بێزاریەکی زۆرە وەڵامی دایەوتی ئەگەر من ئەو کارم بکردایە حتمەن ئەموت کرێکارەکانیشم دیوە و ژوورەکانیش ڕازومیخێنوتی باشە چۆن پیا و دژی خۆی شایەتیەدا ڕاستکۆڵنیکۆڤوتی چونکە تەنیا گوندیەکان یان تازەکار و بێزمونەکان لە کاتی لێکۆڵینەوەدا هەموو شتێک ڕەدەکەنەوە و لەسەر هیچ ناوەستن بەڵام کەسی بە ئاوەز و ئەزمۆن چەند بتوانێ هەوڵەدا دان بە هەموو ئەو شتانەدا بنێ کە دیارن و ناتوانرێن کۆڵیان لێ بکرێ پاشان بە دوای بەڵگەی تردا بگەڕێ ڕەنگێکی تایبەتی و چاوەڕوان نەکراوی وای پێبەخشێ کە بە تەواوی ماناکانیان بگۆڕێت و ڕووناکاییەکی تریان بخاتە سەر ڕەنگە پۆرفیری لای خۆی و وای دانابێ کە من حتمەن وای وەڵامە دەمەوە واتە بۆ ئەوەی ڕواڵەتی مەسەلەکە بپارێزم بڵێم بەڵێ دیومە و پاساوێکیشی بۆ دروست بکەم ڕازومیخێنوتی آخر ئەگەر وات بووتایە ئەو یەکسەر پێوتیت کە 2 ڕۆژ پێشتر کرێکارەکان لەوێ نەبوون کەواتە بێت تۆ لە هەمان ڕۆژی کوشتنەکەدا سعات 7 و 8 لێو بوو بێتی ئەوسا لەسەر هیچ تووشی ئەبوویت ڕاستکۆڵنیکۆڤوتی ڕاستە ئەو حسابی ئەوەی کردبوو دەرفەتی بیرکردنەوەم نەداتێ بۆ دەرخستنی حەقیقەتەکە بە پەلە وەڵام بدەمەوە و ئەوم لەبیر نەبێ کە 2 ڕۆژ پێش ڕووداوەکە کرێکارەکان لەوێ نەبوون ڕازومیخێنوتی بەڵام چۆن ئەوە لەبیرەکرێت ڕاستکۆڵنیکۆڤوتی زۆر باسانی لەم شتە بچووکانەدا کەسانی زرنگ زووتر تێەکەون مرۆڤ چەند زیرەکتر بێ هەر بەو ڕادەیە کەمتر بیرەوە کاتەوە کە لەسەر شتێکی بچوو بکەوێتە داوە پۆرفیری بە هیچ جۆرێک ئەوەندە گەوج نییە کە تۆ وێنایەکەی ڕازومیخێنوتی کەواتە بۆیە ئەوەندە زۆڵە ڕاستکۆڵنیکۆڤ نەیتوانی بەر لە پێکەنینەکەی بگرێ وەلێ هەر لە هەمان کاتدا ئەو مەیل و گەرمەی کە لەم ڕوونکردنەوانەدا پیشانیدا بەرامبەر بەو حاڵەتی گرژی و بێزاری کە پێشتر وەک بارێکی گران وابوو بەسەریەوە بەلایەوە سەرسوڕهێنەر بوو بەخۆی وت کەمکەم لە هەندێک شتی ئەم مەسلێدا چێژوەرەگرم وەلێ لە پرێکدا هەر لەو چرکە سادەدا کەوتە دڵە ڕاوکێکی تایبەتیەوە وەک ئەوەی بیرۆکێکی چاڕوان نەکرا و سامناک بەرکی گرت بێوا بوو تا هات 2 دڵیەکەی ئەیدا زیادە تازە ئەوان گەشتبوونە بەر دەرگای ژوورە بەکرێ گیراوەکانی باکالیف لە ناکاودا ڕاستکۆڵنیکۆڤوتی تۆ خۆت بڕۆ ژوورێ و من ئێستا گەڕێمە بۆلات ڕازومیخێنوتی بۆ شوێ تازێ مەگەیشتون ڕاستکۆڵنیکۆڤوتی ناچارم کارێکمەیە 1/2 ساعتی تر دێم بەوانیش بڵێ ڕازومیخێنوتی ئارەزوتە بەڵام منیش لەگەڵ تا دێم ڕاستکۆڵنیکۆڤوتی تۆیش حەز بە ئازاردان مکەیت هاواری ڕاستکۆڵنیکۆڤ هاودەم بوو لەگەڵ تووڕەبوونێکی سەخت و تاڵدا ڕوانینەکەیشی هێنا ئومێدانە بوو کە ڕازومیخین بە شپرزەی و پەشۆکانەوە لە جێگای خۆی داوشک بوو ماوەیەک لە بەردەم ماڵەکە داوەستا ڕووی بەیەکدادا و لە هاوڕێکی ڕوانی کە چۆن هەنگاوی خێرا بەرە و کۆڵانەکەی خۆێنێ پاشان لە کاتێکدا کە دانەجیڕەی بوو مشتی گرمۆڵە کرد هەر لەوێدا سوێندی خوارد کە هەر ئەمڕۆ پۆرفیری وەگلی مەبووشێ اینجا چووە سەرێ تا پۆلخریا ئەلێکساندرۆڤنا کە لە دواکەوتنە زۆرەکان ترسی لێ نیشتە بوو دڵنیا بکاتەوە
کە ڕاستکۆڵنیکۆڤ گەیشتەوە ماڵەکەی خۆی ئارەقە لە جانگەکانی تڕکرد بوو هەناسە بڕکەی بوو بەپەلە لە نەردەوانەکان سەرکەوت چوە ناو ژوورەکەیەوە کە دەرگاکەی کرابوو و زوو دەرگاکەی پێوەدا پاشان بە ترسێکی شێتانە خۆی فرێدایە سوچەکەوە یعنی بۆ لای هەمان کونی دیوارەکە کە شتەکانی تیا شارد بووە دەستی بە کونەکەدا کرد و تا ماوەیەک بە وردی تیایدا جێڕای کاغەزە دیواریەکانی بەسەر کردەوە کە هیچی نەدۆزیەوە هەستا و هەناسێکی قۆڵیدا هەر لەو کاتەدا کە لە خانۆکەی باکالیڤ نزیک کەوت بۆ لە پرێکدا خەیاڵی بۆ ئەوە چوو کێکێک لە شتەکان بۆ نمونە زنجیر دوگمەی سەردەست یان تەنانەت ئەو کاغەزەی شتەکانی پێوە پێچا بوو نووسینێکی بەخەتی پیرێژنەکە لەسەر بوو ڕەنگە بە هەر جۆرێک بووبێ نەیدی بێت و لە یەکێک لەو کونانەدا مابێتەوە بۆی لە پرێکدا وەک شایەتێکی چاوەڕوان نەکراو کە نەتوانیت نەکۆڵی لێ بکەی لە بەردەمیدا قوت بێتەوە وەگەوەی لە بیرکردنەوەدا بێت وەستا بوو زەردەخەنێکی سەیر و تەوساوی و تا ڕادەیەکیش بێمانا کەوت بۆ سەر لێوی بیری ئالۆز بوو پاشان کڵاوەکە هێڵگرت و بە بێدەنگی بەرەو دەرگای دەرەوە چوو لە پرێکدا دەنگێک بەرز بۆوتی ئەمە خۆیەتی ڕاستکۆڵنیکۆڤ سەری بڵند کرد دەرگاوانەکە لە پاڵ ژوورەکەی خۆی داوەستا بوو ڕاستکۆڵنیکۆفی پیشانی پیاوێکی تا ڕادەیە کورتە باڵادا کە لەوە چوو وردە بۆرژوە بێ شتێکی وەها هێلە و کراسێک کە لە هیماڵەوە چوو لە بەریدا بوو لە دوورەوە لە ژنێکی لادەی ئەچوو کڵاوێکی چەور و پیسی لەسەردا و سەریشی بەرە و لای سنگی داکەوت بوو لەشی ناقۆڵا و دەم و چاوە چرچ و ماندۆکەی ئەوەی نیشانەدا کە تەمەنی لە 50 زیاترە چاوی بچووک و بە قوڵاچ و نیگایەکی مۆنی دڵڕقانە و ناقایلی هەبوو ڕاستکۆڵنیکۆڤ پرسیاری لە دەرگاوانەکە کرد کە لێی ئاهاتە پێشەوتی چییە؟ پیاوەکە لە سەرخۆ لە ژێرەوە چاوی لە ڕاستکۆڵنیکۆڤ بڕی بوو زۆر بە وردی و تایبەتی پیایدا هەڵیەڕوانی پاشان لە سەرخۆ سوڕا و بێ ئەوەی وشەیەک بەسەر زمانیدا بێ لە دەرگا گەورەکەوە چووە سەر شەقامەکە ڕاستکۆڵنیکۆڤ دەنگی هەڵبڕیوتی ئاخر مەسەلەکە چییە؟ دەرگاوانەکەوتی هیچ ئەم زەلامەنە ناسایی پرسی کە خوێنکارێک ناوی تۆشیێنە لێرەژی یان ناو کرێگرتەی کێ تۆیش لەو کاتتدا هاتیتە خوارێ منیش تۆم پیشاندا و ئیتر ئەو ڕۆشت سەیرە دەرگاوانەکەیش سەری سوڕما بوو بەڵام سەر سوڕمانەکەی زۆری نەخەیەن دوای کەمێک ڕامان وەرچرخا و دووبارە خزایەوە ژوورە بچکۆلەکەی ڕاستکۆڵنیکۆڤ بە هەڵە داوان کەوتە دوای کابراکە خێرا زانی لەو بەری شەقامەکەوە هەنگاوی لەسەر خۆ هاوسەنگەنێ چاوی بڕیوەتە زەوی و خەیاڵی ڕۆیشتووە جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاو کاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 38 ڕاستکۆڵنیکۆڤ زوو پێگەیشت ماوەیەک لە دوایەوە ڕۆیشت پاشان گەیشتە پاڵی و لە لاوە تەماشای سەر و چاوی کرد پیاوەکە زوو هەستی پێکرد خێرا چاوی بەسەر تاپای داگێڕا و لە دیسانەوە چاوی داخستەوە هەر بەو جۆرە دەقیقەیەک بە پاڵیەکدا ڕۆیشتن بێ ئەوەی قسەیەک لەگەڵ یەکتریدا بکەن لە دوایدا ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگێکی تا ڕادەیەک لەسەر خۆ پرسی تۆ هەواڵی منت لە دەرگاوانەکە پرسی بوو پیاوەکە وەڵامی نەدایە و سەیریشی نەکرد دووبارە هەردووکیان بێدەنگ بوون ڕاستکۆڵنیکۆڤ وتی تۆ چیتە دەیت ئەپرسیت و بێدەنگەبی باشە ئەمە چ مانایەکی هەیە ڕاستکۆڵنیکۆڤ دەنگی کەوتە بوو ئەدوود وشەکان نەیانەویست بەڕوونی بێنە دەرێ کابراکەم جاریان چاوی هەڵبڕی بەم ڕوومۆچیەوە خێسێکی لە ڕاستکۆڵنیکۆڤ کرد لە پرێکدا بە دەنگێکی لەسەرخۆ بەڵام ڕوون و ئاشکراوتی پیاوکوش ڕاستکۆڵنیکۆڤ بە پاڵیدا ڕۆیشت لە پرێکدا قاچی بە تەواوی سست بوو پشتی سارد و بۆ چرکە ساتێکیش ئەدوو دڵی وەستا تەواو وەگەوەی هەرسی هێنابێ وابوو هەر بەو جۆرە سەد تەنگایەک پێکەوە ڕۆشتن هەر بێ دەنگیش بوون پیاوەکە تەماشای ناکرد ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگێکی زۆر نزم لەبەر خۆیەوتی ئەڵێ چی چێ پیاوکوژە کابرا ڕۆنتر و بە دڵنیایی و بە زەردەخەنەیەکەوە کە مانای سەرکەوتنێکی ناهەمواری ئەبەخشیوتی
تۆ پیا کوژیت. دیسانە و ڕاستەوخۆ تەماشای دەم و چاوە ڕنگ پەڕیوەکەی و چاوە مردوەکانی ڕاستکۆڵنیکۆفی کرد. ئەو کاتە بوو کە هەردووکیان گەشتە بوونە سەرپێکی شەقامەکە. کابرا بەلای چەپی شەقامەکەدا دایکێشا و بێ ئەوەی تەماشای دواوە بکە ڕۆیشت. ڕاستکۆڵنیکۆف لە جێگەی خۆی داوەستا و تاماوەیەک لە کابرای ئەڕوانی سەرنجیدا دوای 50 هەنگاو کابرا ئاوڕیدایەوە. تەماشای ئەمی کرد کە هێشتا بێ جوڵە لە جێگاکەیدا چەقی بوو. بەرجەستەکردنی ڕاستەقینەی هەڵوێستی کابرا نەئەزانرا، وەلێ بەلای ڕاستکۆڵنیکۆفەوە بوو کە ئەم جارێشیان کابرا زەردەخەنێکی سارد و ناجۆر و سەرکەوتوانەی بۆ کردووە. ڕاستکۆڵنیکۆف بە هەنگاوی سست و هێور و بە ئەژنۆی لەرزیەوە کە ئەدوت سەرما کە سیرەی کردووە گەڕایەوە و بەرەو ژوورەکەی خۆی سەرکەوت، کڵاوەکەی داگرت و خستێ سەر مێزەکە. 10 دقیقە بێ جوڵە لە پاڵیاوەستا، پاشان بێ ئەوەی هێزی تیاما بێکەوتە سەر قەنەفەکە، وەک نەخۆش سووکە ناڵینێکی کرد و پاڵکەوت. چاوی داخست بوو. نیو سەعات بەو جۆرە تێپەڕی، بیری لە هیچ ناکردەوە، تەنیا بیرۆکەیەک یان ختورەیەک یان دیمەنێک نەبێ کە بە بەرچاویدا تێپەڕین، ئەوەیش بەناڕێکی و بێ ئەوەی پەیوەندیان بە یەکترەوە هەبێ. بۆ نمونە دەم و چاوی ئەو کەسانەی کە بە مناڵی دیبوونی یانەوانەی تەنیا جارێک چاوی پیان کەوت بوو، ئیتر هەرگیز بیری لێ نەکردبوونەوە. زەنگی کڵێسەیەک و مێزی بلیاردی کابارەیەک و ئەفسەرێک کە لە پاڵیاوەستا بوو، بۆنی جگەرێک لە جگەرە فرۆشیەکی ژێر زەمینیدا، مەیفرۆشێک، نەردەوانێکی زۆر تاریک کە ئاوی پیس و توێک لە هێلکە دایپۆشی بێت، لەگەڵەوەشدا دەنگی زەنگی کڵێسایی یەکشەموانی تیا ببیستێ. هەموو ئەم شتە جۆرا و جۆرانە یەک بە دوای یەکدا وەک ڕەشەبە هێنابێتی ئەهاتن و ئەچوون. تەنانەت هەندێکیان ئەوەندە چێژیان هەبوو کە بۆ ماوەیەک ڕاستکۆڵنیکۆفیان سەرگەرمە کرد، بەڵام ئەوانە زوو نەبوون. بە هەر حاڵ ئەو لە ناوەوەی خۆیدا هەستیە کرد شتێکی قورسی لەسرە، بەڵام زۆر ئازاری نادا. تەنانەت هەندێک جار ئەو قورسایی لاخۆش بوو، تەزوێکی سووکی تێگەڕا و تا ڕادێک خۆشیێکی ئەهاتێ. ڕاستکۆڵنیکۆف گوێی لە هەنگاوی خێرا و دەنگی ڕازومیخین بوو، چاوی لێگنا و خۆی کردە خەوتو. ڕازومیخین دەرگای کردەوە و ماوەیەک لەبەر دەرگاکەدا بە دوو دڵیەوە وەستا. اینجا لەسەرخۆ هەنگاوی نایە ناو ژوورەکە و بە هێوری لە قەنەفەکە نزیکەوتەوە. گوێی لە ورتەورتی ناستاسیا بوو کەی وت: وازی لێ بێنە، با چاک بخەوێ، دوایی نانەخوا. ڕازومیخین وەڵامی دایەوتی: باشە، ڕازەکەی. هەردووکیان بە هێمنی چوونە دەرێ و دەرگایان داخست. نزیکەی نیو ساعتی خەیان ڕاستکۆڵنیکۆف چاوی کردەوە، لەسەر پشت ڕاکشا و دەستی نایە پشت سەری. ئەم کابرای چێە؟ ئەمەی ئەڵێی لە ژێر زەویەوە هەڵتۆقیوە چێە؟ لەکوێ بووە و چی دیوە؟ بێگومان هەموو شتێکی بینیوە. باشە، لەو کاتەدا لەکوێ وەستا و لەکوێوە تەماشای کردووە؟ بۆ وا تازە لە ژێر زەویەوە هاتوتە دەرێ؟ چۆنی دیوە؟ ئەبوو بیبینێ؟ ڕاستکۆڵنیکۆف تەزوێکی سارد هەموو گیانی هێنا بۆ لەرزین. لەسەر بیرکردنەوەکەی بەردەوام بوو. ئەی ئەو قوتوەی کە نیکۆڵا لە پشت دەرگاکەوە دۆزیەوە، ئایا ئەبوو ئەوە ڕووبدا؟ ئەمانە بەڵگەن؟ بەڵگەی تەواون. ئەگەر لە نێوان هەزاران شتدا شتێکی هەرە بچووکت لە یاد کرد، ئەبێتە بەڵگەیەک بە گەورەی ئەهرامەکانی میسر، مێشێک فڕی و شتێکی دی بۆ ناشێت. ڕاستکۆڵنیکۆف بە بێزاریەکی زۆرەوە هەستی بە بێتوانایی خۆی کرد، بێتوانایی جەستەی زەردەخەنەیەکی تاڵی هاتێ و کەوتەوە بیرکردنەوە. ئەبوو ئەمەم بزانی با چۆن وێرام کە من خۆم باش ئەناسم و لە توانا و باری خۆم ئاگادارم، تەورم هەڵگرت و خۆم شەڵالی خوێن کرد. ئەبوو ئەمەم پێشتر بزانی با. بە ناومێدیەوە لەبەر خۆیەوتی: بەڵێ، من پێشتر ئەمە مەزانی. هەندێک جار لە پێشی بیرۆکەیەکدا ڕاوەستا: نا، ئەو جۆرە کەسانە وەک من دروست نەبوون. ئەوەی بەڕاستی ئەو دەسەڵاتی هەیە کەسێک کاتوانێ هەموو کارێک ئەنجام بدە. تۆڵۆن ژێرە و ژوور بکە، قەتڵ و عامی پاریز بکە، لە میسردا لەشکرەکەی فەرامۆش بکە، ملیۆنان کەسی ناو سوپاکەی لە پەلاماردانی مۆسکۆدا لە ناو برێت و پاشان لە ڤیلنا
پاکانەی خۆی بکات و دوای مردنیشی پەیکەری بۆ دروست بکەن. وا دیارە هەموو شتێک بۆ ئەو کەسانە ڕەوایە. حتمەن لەشی ئەوان لە ئاسن دروستکراوە نەک لە گۆشت و خوێن. بیرۆکەیەکی کت و پڕ و تا ڕادەیەک تازە ڕاستکۆڵنیکۆفی خستە پێکەنین. ناپلیۆن، ئەهرام، واتەرلوو، اینجا پیرێژنێکی دزێ و پیرێژنێکی سوخۆر بە سنووقێکی سوورەوە لە ژێر تەختەکەیدا چۆن ئەم دوانە بەراورد بە یەکدی ئەکرێن. تەنانەت پۆرفیری پیترۆڤیچ چۆن ئەمەی بۆ قود ئەدرێ. بۆ قوددانی ئەم شتەکاری ئەمانە جوانناسی ئەو کارە ئەداتە دواوە. بۆ ئەبێت ناپلیۆن بخسێتە ژێر تەختە خەوی پیرێژنێکی دزێوە. چ قێزەونە. هەندێک جار وای هەستە کرد کە و ڕێناکە ئەکەوتە لەرز و تایەکی خۆشەوە. جاری تر زۆر بە پەرۆشۆ بیریە کردەوە. پیرێژنەکە بێجگە لە شتێکی بێمانە چیتر نییە. ڕەنگە هەر دروستکردنەکەی هەڵەبێ. مەبەست ئەو نییە. پیرێژن تەنیا نەخۆشێ بوو. من ئەمەویست لە سنوور زیاتر تێپەڕم. من مرۆڤم نەکوشتووە، بەڵکو باوەڕێکم کوشتووە. باوەڕێکم لەناو بردووە وە لێ نەمتوانی سنوورەکە ببەزێنم و هەر لەم دیەوە مامەوە. ئەوەی توانم بیکەم کوشتن بوو، بەڵام وا دیارە نەمزانیوە ئەوەیشم چۆن کرد. باوەڕ بۆ لەو کاتەدا ڕاز و میخینی گەوج گوێنی بە سۆشیالیستەکانەدا. مرۆڤی چەوسا و کارگەرن، بۆ خۆشی و بەختەوەری گشتی تێکۆشن. نانا ژیان جارێک بۆ من ڕەخسا و ئیتر هەرگیز بۆ من وجودێکی نییە. من ناتوانم چاوەڕوانی بەختەوەری گشتی ببم. ئەمەوێت خۆشم بژیم. ئەگیناوا چاکترە هەر نەمێنم باشە. ئەی دوای ئەوە من نەمەویست بە پاڵ دایکە برسیەکەمدا تێپەڕم و ڕۆبڵێک لە گیرفانمدا تون بگرم و چاوەڕوانی بەختەوەری گشتی بم و بڵێم منیش شتێکم بۆ بەختەوەری گشتی داناوە. لە دڵدا هەست بە ئاسوودەیەکەم. هەها باشە بۆ ڕێگاتان پێدا. منێک کە تاقە جارێ گەژیم منی ژەمەوێ. پاشان وەکشێت پێکەنینێکی کت و پڕی کرد و لەسەر قسەکانی ڕۆشتووتی لە دیدی جوان ناسیەوە بەڕاستی من لە ئەسپەیەک زیاتر نیم، هەر ئەوە هیچی تر. دوای بە زەردەخەنێکی تەوساویەوە بەم بیرۆکەیەوە چەسپی. لە کاتێکدا کە هەوڵی گەڕان و شرۆڤەکردنی مەسەلەکە سەرگەرمی کردبوو دیسانەوە کەوتەوە دوای قسەکانی وتی بەڵێ لە ڕاستیدا من هەر ئەسپەیەکم، هیچ نەبێت لەبەرەوەی کە یەکەم من هەر ئێستایش بیر لەوە کەمەوە کە من ئەسپێم، دووەم لەبەرەوەی مانگێکی تەواو یەزدانی میهرەبانم بێزار کرد و کردم بە شایەت کە من ئەم کارە نەبۆ خودی خۆمەکەم و نەبۆ ئارەزوەکانم، بەڵکو لە پێناوی مەبەستێکی ڕەوا و گەلێک جواندا ئەیکەم. سێم لەبەرەوەی کە بۆ ئەنجامدانی کارەکە من زۆر بە ویژدانەوە کردومە، ڕەچاوی کێش و ئەندازە و حسابم کردووە، لە نێو ئەسپیەکانیشدا بێکەڵکترینیانم هەڵبچاردووە. دوای کوشتنیشی بڕیارمدا لە ماڵ و سامانەکەی تەنیا ئەوەندە هەڵبگرم کە بۆ هەنگاوەکانی بەراییم پێویست بوون، نەزیاد و نەکەم. ئەوەی کەمایەوە بە پێی ڕاستپاردەی خۆشی درایە دێر. هێن تووڕە بوو کەوتبووە دانەچیرە و لەگەڵ خۆشیدا هەرەدووە. لەبەرەوە چ گومان لەوە دانیا کە من ئەسپێم و ڕەنگە خودی من لەو ئەسپێ کوژراوە خراپتریش بم. پێشتریش ئەمزانی کە دوای کوشتنەکە ئەم قسانە هەر بخۆمەڵێم. ئایا شتێکەیە لەگەڵ ئەم سووکی و دزێوێدا بەراورد بکرێ؟ چ سووکێک، چ ترسنۆکێک؟ ئێستا زۆر باش لەوە تێگەم کە ئەو پێغەمبەرە شمشێر بەدەست ئەسب سوارەکاڵێ خوا فەرمێ گوێڕایاڵ بە ئەی بەندەی لەبزی و ئەو پێغەمبەرە ڕاستەکات و لەسەر حەقە. ئەگەر بە درێژای ڕێگا بە لەشکرێکی زۆرەوە ڕێگا بگرێت و تاوانبار و بێتاوان لە ناوبەرێت و بەوەیش قایل نەبێ هیچ ڕوونکردنەوە و پاساوێکیان بۆ بهێنێتەوە،
ئەی بەندەی لەرزی و ملکەج بە و ئارەزوو مەکە چونکە داخوازی کاری تۆ نییە. ئای هەرگیز لەو پیرێژنە خۆش نابم بە هیچ جۆرێک. قژی شەڵاڵی ئارەق بوو، لێوە لەرزیوەکانی وشک و داغ بوون، بێجوڵە نیگایشی لە بن میچەکە بڕی بوو. دایک و خوشکمم چەند خۆشەویست، ئێستا بۆ چاوم پیاندا هەڵنایەت. بەڵێ لیان بێزارم، بەجەستە بێزارم و ناتوانم لای خۆمە لەگەڵیاندا دەربرم. لە بیرمە کەمێک لەمەوبەر لە دایکم نزیک بوو و ماچم کرد. کاتی لە ئامێزگرتنی بیرم لەوە کردەوە ئەگەر ئەو بزانێت چی ڕووەدا چۆنە پێ بڵێم، لە دەستیشم دێ ئەبێت ئەویش وەک منوا بێ. ڕاستکۆڵنیکۆڤ لە کاتێکدا کە لە بیرکردنەوەیەکی قوڵدا بوو ئەدوت ئەوێ لەگەڵ و ڕێنەکەیدا چنگاوش بێ. لەسەر قسەکانی ڕۆشت. ئای چەندە ئێستا لەو پیرێژ نەبێزارم، ئەگەر زیندوو بوایەتەوە سەر لە نێوم کوشتەوە. داما و لیزابێتە بۆ لەو چرکە ساتە داگەیشت و لە سەیرە من تا ڕادێک بیر لەو هەر ناکەمەوە وەک ئەوەی من ئەوم نەکوشت بێ. لیزابێتە سۆنیا داماوە بێدەنگ و سەنگەکان بە چاوی پڕ لە خۆشەویستی و بێوەیانەوە. ئەمانە بۆ ناگرین، بۆ ناناڵێنن، ئەمانە هەموو شتێگە بەخشن، ڕوانینیان هێور و میهرەبانە. سۆنیا سۆنیای بێدەنگ و درۆبان. ڕاستکۆڵنیکۆڤ بێهۆش کەوت. زۆری بەلاوە سیر بوو کە لە بیری چوو بۆ چۆن هاتوتە سەر شەقامەکە. شەو درەنگ بوو، دنیا تا ئەهات تاریکترە بوو. مانگە پڕەکە تا ئەهات زیاتر و زیاتر ئەدرەوشایەوە وەلێ هەواکە خەفە بوو. خەڵکەکە دەستە دەستە بە شەقامەکەدا ئەهاتن و ئەچوون. هەندێکیان بە شەکەتی ئەگەڕانەوە ماڵەوە و هەیش بوون بۆ خۆیان ئەگەڕان. بۆنی قسڵ و تۆز و خۆڵ و بۆ گەناوە هات. ڕاستکۆڵنیکۆڤ غەمگین و نیگەران هەنگاوی ئەنا چاکی لەبیرە کە لە ماڵەوە بە ئامانجێکی تایبەتیەوە هات بۆ دەرێ. ئابوو کارێک ئەنجام بدات و پەلەی لێ بکە، بەڵام کارەکە چی بوو؟ ئەوەی لەبیر نەمابوو. لە پرێکدا وەستا، لەو بەری شەقامەکەەوە کەسێکی بینی لەسەر شۆستەکە وەستاوە و دەست بۆ ئەم ڕاوەشێنێ لە شەقامەکە پڕێ و چوو بۆ لای. بەڵام زەلامەکە زوو پشتی تێکرد وەک هەر نەیدی بێ ئەوەی ئاوەڕ بداتەوە بەسەر خۆی دابهێنێ. سەری داخست و ڕۆیشت. ئەمە چییە؟ خۆی بانگی نەکرد بووم. لەگەڵەوەشدا پێی هەڵگرت تا پێی بگە. دەهەنگاوی مابوو بگاتە لای لە پڕا ناسی و ترسا. ئەو کەسە هەمان وردە بۆرژوای کەمێک لەمەوبەر بوو، هەمان بەرگی لە بەردا و دەم و چاوی شیمۆن بوو. ڕاستکۆڵنیکۆڤ دوور بە دوور دوای کەوت. دڵی لێدا هەردووکیان پێچرانە کۆڵانێکەوە. کابرا هەر ئاوڕی نەئەدایەوە. ڕاستکۆڵنیکۆڤ لە دڵی خۆی داوتی ئایا ئەزانێ من بەدوایەوەم؟ کابرا گەشتە ڕاڕەوی ساختمانێکی گەورەوە. ڕاستکۆڵنیکۆڤ خێرا گەشتە دەرگاکە و کەوتە تەماشا بۆەوەی کابرا ئاوڕ بداتەوە بانگی ئەمکە. بەڕاستیش دوای ئەوەی گەشتە حەوشەکە کابرا لە پڕێکدا گەڕایەوە. دیسانەوە بەدەستی ئاماژەی کردەوە. ڕاستکۆڵنیکۆڤ زوو خۆی گەیاندە ڕاڕەوەکە وەلێ کابرا ئیتر دیار نەما. بێگومان گەشت بۆ پلەکانی یەکەم. ڕاستکۆڵنیکۆڤ هەر بەدوایەوە بوو. لە ڕاستیدا لە نەردەوانی دۆمدا گوێت لە دەنگی لەسەر خۆی پێی یەکێکە بوو. سیر بوو. پلیکانەکان بەلای ڕاستکۆڵنیکۆڤەوە نامۆ نەبوون. ئەوەیش پەنجەرەی نەهۆم یەک تریفەی مانگ بە شێوەیەکی غەمگین و نهێنی ئامێز لە شوشەکەیدا. ئەمەیش نەهۆمی دووەم. ئەمەش ئەو شوێنەیە کە کرێکارەکان بۆیان تیا کرد. چۆن ئەمزوو نەیناسیەوە. دەنگی پێی کابرا کە لە پێشەوە ڕۆژ نەما. بێگومان وەستاوە یان لە جێگایەکدا خۆی حەشارداوە. ئەمەش قاتی سێم.
هەر بڕوە چ بێدەنگێک فەرمانڕەوای ئەو ناوەیە تەنانەت سامناکیشە. وەلی ڕاستکۆڵنیکۆف هەر ڕۆیشت لە دەنگی پێی خۆی ئەترسا و شپرزە بوو. خوایە چەند تاریکە، بێگومانە و کابرایە لێرەدا لە سوچێکدا خۆی مەڵاز داوە. دەرگای باڵکۆنەکە بە تەواوی کراوەتەوە، ڕاما و چۆژورێ، داڵانەکە زۆر تاریک و چۆڵ بوو، کەس بەرچاو ناکەوت، وەگەوەی هەموو شتەکان برابێتنە دەرەوە. هێدی لەسەر نوکی پەنجە چوە میوانخانەکەەوە، هەموو ژوورەکە پڕبوو لە تریفە درەوشاوەکەی مانگ. لەوێدا هەموو شتەکان ڕنگ و ڕووی پێشویان هەبوو، تەنانەت کورسیەکان، ئاوێنەکە، قەنەفە زەرد و وێنە لە چوارچەوە ژیراوەکان، مانگە مەزنەکەیش تەواوپڕ ڕنگ سوورێکی مسین ڕێک لە پەنجەرەکەەوە سەیری ناوەیە کرد. ڕاستکۆڵنیکۆف بەخۆی وت ئەم بێدەنگە لە مانگەوەیە، گومان لەوە دانیە کە سەرقاڵی کارەکە، دەرخستنی نهێنیەک، هەڵهێنانی مەتۆڵکەیەک. ڕاستکۆڵنیکۆف وەستا و چاوەڕێ کرد، ماوەیەک هەروە بە بێدەنگی مایەوە. چەندە مانگەکە هێورتر بواە ئەوەندە دڵی ئەو تونتر لێدا، بەڕادەیەک هەستی بە ئازارە کرد. کڕی و هێوریەک بەردەوام بوو، لە پرێکدا گوێی لە دەنگێکی تیژ و ناخۆش بوو، لە شکانی لە قەدارێکی باریکە چوو. دیسانەوە هەموو شتێک بێدەنگ بووە، مێشێک هەستا و لە پرێکدا لە کاتی فریندا بەرشوشەیە کەوت، گیزەیەکی لەوە هات لە سکاڵا و دەردە دڵە چوو. هەر لەو کاتەدا چاوی بە جلێکی ماڵەوە کەوت کە لە سوچێکدا لە نێوان باوەڵێکی بچووک و پەنجەرەکەدا هەڵواسرا بوو. بەخۆی وت جلی ماڵە و لێرە چییەکە؟ پێشتر ئەمەی لێ نەبوو. لەسەرخۆ لێ نزیکەوتەوە، زانی ئەبێ لە پشتەوە یەکێک خۆی شارد بێتەوە. جلەکەی لادا و کورسیەکی بینی، لەسەر کورسیەکە لە سوچێکدا پیرێژنێک دانیشت بوو، بە جۆرێک خۆی پێچا بۆ و سەری دانەوان دەبوو کە بە هیچ جۆرێک ڕووی نەئەبیرا. ماوەیەک بەرامبەری وەستا، بێگومان خودی ئەو بوو. ڕاستکۆڵنیکۆف بیری کردەوە، ئەترسێت. پاشان لەسەر خۆ تەورەکەی لە ئەڵقەکە کردەوە و یەک دوو جار بەسەری پیرێژنەکەیدا کێشا. سیر بوو، پیرێژن هیچ بەخۆی نەزانی، هەر ئەدوت لە دار دروست کراوە. ڕاستکۆڵنیکۆف ترسا و زیاتر لێ نزیکەوتەوە، چەمایە و تەماشای کرد، پیرێژنەکەیش زیاتر سەری دانەوان. ئەوسا ڕاستکۆڵنیکۆف تەواو خۆی دانەواندا سەر زەویەکە، لە ژێرەوە لە دەم و چاوی ڕوانی، لێی ڕاما و سەری سوورما. پیرێژنەکە دانیشت بوو پێکەنینێکی بەکوڵ و بێدەنگ، پێکەنینێک کە نە ئەبیسترا و تەواو زۆری لە خۆی کردبوو کە ڕاستکۆڵنیکۆف گوێی لە دەنگی نەبێ. لە پرێکدا هەستی کرد کە دەرگای ژووری نووسن کەمێکرایەوە، لەوێش دەنگی پێکەنین و چرپەچر بەهات. ئەم تووڕە بوو، بە هەموو هێزیە و کەوتە پێدا کێشانی سەری پیرێژن، وەلێ لەگەڵ هەر لێدانێکدا پێکەنین و چرپەچرب زیاتر بەرزەبەوە. خودی پیرێژنەکە لە پێکەنیندا گرمۆڵە بوو. ڕاستکۆڵنیکۆف ویستی هەڵبێ، وەلێ تارمەکە ئاپۆڕی خەڵک. ئەو دەرگایی ڕووی لە نەردەوانەکە بوو تەواو کرابەوە، داڵان و پلیکانە و خوارەوە هەمووی خەڵکی بوو. سەریان لە یەکدین نزیک و گشتیان تەماشایانە کرد، هەمویان هەناسیان لە خۆ بڕی بوو، بێدەنگ وەستا بوون. ڕاستکۆڵنیکۆف دڵی وشرا، توانای هەنگاونانی نەما و ئەدوت بە زەویەکەوە چەقیوە. ویستی بقیژێنێت و باگا هات، زۆر بە زەحمەت هەناسەیەکیدا، بەڵام سیر بوو. ئەدوت هێشتا مۆتەکەی لێ نەبووتەوە. دەرگای ژوورەکەی لەسەر پشت و لەبەر دەرگاکەشدا پیاوە نەناسەکە وەستا بوو، زۆر بەوردی لەمی ئەڕوانی. ڕاستکۆڵنیکۆف کە هێشتا فریای ئەوە نەکەوت بوو بە تەواوی چاوی بکاتەوە، خێرا چاوی داخستەوە، بێجوڵە لەسەر پشکەوت بوو. بەخۆی وت ئەمە خەونەکە هێشتا بەردەوامەیان نا. پاشان پێڵووی کردنەوە و تەماشای کرد، پیاوە نەناسەکە لە هەمان شوێن وەستا بوو، چاوی لەو بڕی بوو. لە ناکاوێکدا کابرا لەسەرخۆ بەردەرگای جێهێڵا و لە دوای خۆیەوە تون دەرگاکەی داخست، لە مێزەکە نزیک کەوتەوە و چرکە ساتێک وەستا. لە هەموو ئەو ماوەیەدا چاوی لە ڕاستکۆڵنیکۆف نەئەتروکان، لەسەرخۆ بێدەنگ نزیک لە تەختەی نووسنەکە لەسەر کورسیەکە دانیشت،
کڵاوەکەی لە پاڵ خۆیدا خستە سەر زەوی هەردوو دەستی نایە سەر گۆچانەکەی و چەناگەی خستە سەر دیار بوو ئامادەیە ماوەیەک چاوەڕوان بێت ئەوەندەی بکرێ لە ڕێی مژۆڵە نیمچە داخراوەکانیەوە ڕاستکۆڵنیکۆڤ بینی کە کابرا تەمەنی لاوی بڕیوە کەمێک بەخۆ و ڕیشێکی پڕی کەم ڕەنگ و تا ڕادەیەک سپی هەبوو 10 دەقیقە تێپەڕی هێشتا دنیا ڕووناک بوو وردە وردە خۆر لە ئاوەبوونیەدا بێدەنگێکی تەواو ژوورەکەی داگرتە بوو تەنانەت لای پلیکانەکانیشەوە دەنگ نەهات تەنیا مێشێکی زلگیزە گیزیە کرد بەم لاو بەولادا ئەفری و بێویستی خۆی بە شوشەکەدا کێشا سەرنجام ڕاستکۆڵنیکۆڤ خۆی پێنەگیرا لە پرێکدا هەستا و لەسەر قەنەفەکەدا نیشت وتی فەرموو بزانم چی دەوێت کابرای نەناسرا و بە هێوری و پێکەنینەوە بە دەنگێکی تایبەتەوەتی من ئەمزانی تۆ نەنووسیت و خۆت کردو بەخەوت و ڕێگام بدا خۆمت پێ بناسێرم من ئارکادی ئیڤانۆڤیچ سفیدریگایلۆڤم جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 39 دیسان ڕاستکۆڵنیکۆڤ لەگەڵ خۆیدا کەوتەوە قسە نەکامیش هەر بەشێک بێ لە خەونەکە بە پارێز و دوو دڵیەوە چاوی لە میوانە چاوەڕوان نەکراوەکە بڕی پاشان بە دەنگێکی بەرزی هاژەوتی سفیدریگایلۆڤ چۆن هەرگیز نابێ وەک بڵێ میوانەکە هیچ سەیری بەم قسانە نەهات بێ وتی بە دوو ئەنگێزە هاتومەتەنات یەکەم حەزم کرد ڕوبەڕوو لەگەڵت ئاشنا بم چونکە ماوەیەکی زۆرە گەلێک شت لەباری تۆ بیستم کە زۆر سەرنجڕاکێشن و لە قازانجی تۆم دووەم هیوادارم یارمەتی مەسەلەیەکم بدەیت کە ڕاستەوخۆ پەیوەندی بەفروشکت ئاودوت یا ڕۆمانۆڤناوە هەیە لە ئەنجامی بەدحاڵی بوونێکدا ئەشێت ئەگەر ڕاست پاردێک نەبێت تەنانەت نەهێڵێت بچمە ماڵەکەیانەوە وەلێ بە هاوکاری تۆ هیوای پێچەوانە ئەخوازم ڕاستکۆڵنیکۆڤ قسەکەی پێبڕیوتی هیوایەکی بێهودەیە سفیدریگایلۆڤ وتی تکایە بمبورە ئەم پرسیارە دەکەم ئەوان دوێنێ گەیشتنێرە ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی نەدایەوە سفیدریگایلۆڤ وتی ئەزانم دوێنێ گەیشتون منیش خۆم 3 ڕۆژ لەمە بەرگەیشتوم باشە ڕۆدیۆن ڕۆمانۆڤیچ ئەمەوێت لەم بارەوە پێت بڵێن کە پاکانەکردن بۆ خۆم بە کارێکی بێهودە ئەزانم وەلێ مۆڵەتم بدە با منیش بپرسم بەڕاست لە سەرانسەری ئەم چیرۆکەدا من چه گوناهێکی گەورەم پێ بڕێ ئەگەر ئێمە بەڕاستی بمانەوێت دوور لە هەر مەبەستێک داوەریکی بیرمەندانە بکەین ڕاستکۆڵنیکۆڤ بەدەم بێدەنگەکەیەوە هەر تەماشایە کرد سفیدریگایلۆڤ وتی تاوانی منەوەیە کە لە ماڵی خۆمدا کەوتبوومە دوای کچێکی بێ پشت و پەناو بە پێشنیازی هیچ و پوچی خۆم سوکایەتیم پێکرد وایە بڕوانە خۆم دەست پێش خەری ئەەکەم ئاخر ئەوەندە بەسە کە جەنابەت بزانیت منیش مرۆڤم بەلاتینی وتی هیچ شتێکی مرۆڤایەتیم پێنامۆ نییە بە کورتیە شێت منیش عاشق بم و خۆشەویستی بکەم بێگومان ئەمە بێویستی خۆمان ڕوەدەن ئەگەر تۆ بڕوات بەمە هەبێ ئەوسا مەسەلەکە زۆر ئاسایی و سادە و ڕوو نەبێ هەموو پرسیارەکە لەوەدا کۆبێتەوە کە ئایا من دڕندەیەکی کێویم یان خۆم قوربانیم باشە ئەگەر قوربانی بم ئەوسا چۆن ئاخر ئەو کاتێک کە پێشنیازی ئەوم بۆ کرد لەگەڵمدا بۆ ئەمریکایان بۆ سویسرا هەڵبێ ڕەنگە هەستێکی پڕ لە ڕێزم لە دڵدا ببێت و خوازیاری ئەو ببێتم کە بەختەوەری هەردوو لامان دەستە بەرکەم آخر ئەقڵ لە خزمەتی هەستەکاندایە بۆیە شێت من زیاتر ستەمم لە خۆم کرد بێ نەگلەو ڕاستکۆڵنیکۆڤ بە بێزاریەوە قسەی پێبڕیوتی ئەسڵەن قسە لەسەر ئەوە نییە بە کورتی و پوختی پێت بڵێم تۆ کابرایەکی ناخۆشەویستیت ئیتر لەسەر حەق بی دیانە کەسمان حەزمان بەناسینی تۆ نییە تۆمان ناوێ فەرموو بڕۆ دەرەوە لە پڕا سفیدریگایلۆڤ دایە قاقای پێکەنین بەدەم پێکەنی نەقوڵەکەی وتی بەڵام تۆ تێناکەویت و دانامێنیت ویستم زرنگی بە خەرج بدەم وەلێ نەکرا
تۆ پەنجەت نایە سەرمە بەستە سەرەکیەکە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی تۆ هێشتا بەردەوامی لەسەر فریودان و زرنگەکەت. سڤیدریگایلۆڤ کە هێشتا لە قاقای پێکەنیەکەی نەکەوت گوتی چ قەیدی هەیە ئاخر وەک ئەڵێن شەڕشەڕە و هەر فێڵ و زرنگێکی بۆ بەکاربێنیت ڕەوایە لەگەڵەوەشدا تۆ قسەت پێ بڕی هەرچۆنەکە من دیسان دووبارەیەکەمەوە کە ئەگەر ئەو پێشاتن لە باخەکەتدا ڕووی نەدایە هیچ ناخۆشیەک پێش نەهات. مارفا پیترۆڤنا. ڕاستکۆڵنیکۆڤ بەڕقی قسەکەی پێبڕیوتی ئەڵێن هەر تۆش گیانی مارفا پیترۆڤنات کێشاوە. سڤیدریگایلۆڤ وتی کەواتە تۆ ئەمانەیشت بیستووە ئەگەرچی هەرە بۆ بیبیستیت باش لەبارەی ئەم پرسیارەتانەوە بەڕاستی نازانم بڵێم چی هەرچەندە لەم ڕۆ ویژدانم تەواو ئاسوودەیە واتە تۆ مەزانە کە من شتێک هەبێت لێ بترسم هەموو ئەم بەسەرهاتە زۆر بەوردی ئەنجام درا. لێکۆڵینەوەی پزیشکەوەی دەرخست کە دڵوەستانەکە لە ئەنجامی ئەو خۆشردنە خێرایەوە بووە کە دوای خواردنێکی قورس و نۆشینی نزیکەی قاپێک شەرابەوە بووە. هەڵبەتە لێکۆڵینەوەکە هیچ شتێکی تری نەوت بوو. نا ئەزانیت من ماوەیەک و بە تایبەتی لە ڕێگادا ئەو کاتەی سواری شەمەندەفەر ببووم بیرم لە چیە کردەوە. تۆ بڵێ من هۆیەک نەبوو بێتم بۆ ڕوودانی ئەو کارەساتە بۆ نمونە جۆرێک لە تووڕێی دەرونی یان شتێکی لەو بابەتە بەڵام بە تەواوی بڕواوە گەیشتمە ئەو ڕاستی کە تەنانەت ئەوەش محاڵە. ڕاستکۆڵنیکۆڤ پێکەنی وتی بەرگەی ئەم هەموو ناخۆشیەکەیت. سڤیدریگایلۆڤ وتی تۆ بەچی پێکەنی باش بیر بکەرەوە من تەنیا دوو جار بە قامچێکی بچووک سوک لێم داوە تەنانەت شوێنی لێدانەکەشی دیار نەماوە تکات لێکم من بەلاسار و بەدگومان نەزانیت چونکە من ئەزانم کاری ناشیرینم کردەوە هەتا دوایی وەلی ئەوەیش زۆر باشەزانم کە مارفا پیترۆڤنا لەو سەرگەرمەی من تا ڕادەیە خۆشحاڵ بوو. چیرۆکی خوشکەکەت لە هەوڵە و تاکۆتایی بە هەموو کەسێک گوترا بوو. مارفا پیترۆڤنا دوای سێ ڕۆژ ناچار بوو لە ماڵ نەڕواتە دەرێ بۆ چوونە ناو شار ئیدی هیچی لە گیرفاندا نەبوو بێجگەلەوە سەری هەمووانی بە خوێندنەوەی ئەو نامەیە بردبوو بێگومان لەبارەی خوێندنەوەی ئەو نامەیەوە شتێکت بیستووە. ئیتر دوای ئەوە و لە پرێکدا ئەو دوو زەبرە قامچیە لە ئاسمانەوە بۆی هاتە خوارێ. یەکەم کاری مارفا پیترۆڤنا ئەوە بوو کە فەرمانی دا گالیسکەکەی بۆ بەستن. من کارم بەوە نییە کە هەندێک جار واڕوەدا ژنان بە پێچەوانەی هەموو ئەو ڕق و تووڕێیەی کە بەڕووکەشیانە زۆر حەز بەوەکەن سوکاتیان پێ بکرێ. ئەم جۆرە پێشاتە لە هەموو کەسێک ڕووەدا مرۆڤ زۆر حەزی بەوەیە سوکاتی پێ بکرێ. ئایا تۆ سەرنجی ئەمە داوە؟ وەلێ ئەم مەسەلەی بە تایبەتی بۆ ژنان ڕاستە تەنانەت دەتوانین بڵین ئەمە تاقە شتێکە کە دڵیان خۆشەکە. ڕاستکۆڵنیکۆڤ چرکە ساتێک بیری لەوە کردەوە کە هەستێ و بڕوا و دانیشتەکە لەوێدا کۆتایی پێبێنێ بەڵام جۆرێک لە کون پشکنی و حساباتێک لەو کاری کرد بە هەستێکی پەرتەوە پرسی تۆ حەز لە لێدانەکەی؟ سڤیدریگایلۆڤ بە هێوری وەڵامی دایوتی نا زۆر نا. لەگەڵ مارفا پیترۆڤنایشدا ئەتوانم بڵێم هەرگیز شەڕمان نەبوو هەمیشە لە ژیانماندا ڕێک بووین و ئەو لێم ڕازی بووە. بە درێژایی ژیانی 7 ساڵیمان من تەنیا دوو جار قامچی مەکارهێناوە هەڵبەتە ئەگەر جاری سێم حساب نەکەین کە تا ڕادەیەک گومان هەڵکرا. یەکەم جار دوای 2 مانگی زەماوەنمان بوو واتە هەر یەکسەر دوای ئەوەی چوونە لادێ. جاری دووەم ئەم ڕووداوەی دوایی بوو. تۆ هەرگیز بیرت بۆ ئەوە چووە کە من کابرایەکی ستەمکار و کۆنەپەرست و بێبەزەی بم؟ هەها وەلێ بەڕاستی ڕودیان ڕۆمانۆڤیچ ئایا لەبیرت نەماوە چەند ساڵێک لەمەوبەر تەپڵی بەدناویان بۆ تەمێکردنی خەڵکانی دی بۆ گەنجێک لێدا و ئابڕیان برد هەم لە بەردەمی خەڵک و هەم لە چاپەمەنیەکاندا؟ ناوی خێزانەکەیم لەبیر چۆتەوە ئەوەی لە شەمەندەفەردا لە ژنێکی ئەڵمانی دابوو لەبیرتە هەر ئەو ساڵێش بوو کە گۆڤاری سەردەم باسی ئابڕوچوونەکەی کرد. بێگومان وتاربێژیەکەت لەبیرە لەسەر شەوانی میسر لە یادت ماوە؟ ئەو چاوەڕەشانە ڕۆژە زێڕینەکانی گەنجیمان لەکوێیت چاکە با من ڕای خۆمت پێ بڵێم هەرگیز دڵم بەو کابرایە ناسووتێ کە ژنە ئەڵمانیەکەی دابووە بەرقامچی چونکە بەڕاستی شیاوی دەستخۆشی لێکردن نییە. لەگەڵ ئەمەشدا ئەبێت بڵێم
هەندێک جار تووشمان ئەبێ بە تووشی ئەو جۆرەژنە ئەڵمانی ئاژا و جێڕانەوە کە بڕوا ناکەم هیچ ڕووناکبیرێک هەبێ بتوانێت خۆی بگرێت و بەسەر خۆیدا زاڵ بێت و حوسڵەی لە دەست نەدا. کەس لەم ڕوانگەیەوە مەسەلەکەی تاوتوێ نەکردووە لە کاتێکدا کە ئەم شێوازە نیشانی دۆستایەتی و چارەسەریەکی بە ویژدانانەی کێشەکەیە. سپیدری گایلۆف دوای ئەم قسانە دیسانەوە کەوتەوە پێکەنین. ڕاستکۆڵنیکۆڤ زانی بەرامبەرەکەی کەسێکە ئامانجێکی تایبەتی هەیە و بە تەواوی لەسەر خۆەتی. پرسی دیارە تۆ چەند ڕۆژێکە لەگەڵ کەسدا قسەت نەکردووە. سپیدری گایلۆڤتی تا ڕادەیە ڕاستە مەبەستە چییە؟ ڕەنگە بەلاتەوە سیر بێ مرۆڤێکی سروشت نەرم و ئەتوانم بگونجێم. ڕاستکۆڵنیکۆڤتی نا من بەوە سەرسامم تۆ لە ڕادە بە دەرنەرمیت و قابلی گۆڕانیت. سپیدرێ گایلۆڤتی بەو بەڵگەی بە پرسیار ڕقەکانت نەڕەنجەم وایە بۆ بڕەنجەم. ئەوسا بە سادەیەکی سەرسوڕهێنەرەوەتی تۆ چۆن پرسیارت کرد؟ منیش هەروە وەڵام دایتەوە. پاشان بیرمەندانە لەسەر قسەکانی ڕۆشتوتی من پەیوەندیم بە هیچ شتێکی تایبەتیەوە نییە. بەخوا سوێن دەخۆم بە تایبەتی کە ئێستا هیچ شتێک نییە من سەرقاڵی خۆی کە وەلێت و هەفتە وێنای ئەوە بکەی کە من ئەمەوێت هەرچۆنێک بۆ خۆشەویستی تۆ بەدەست بێنن بە تایبەتی کە من شتێکم لەگەڵ پشکدا هەیە. ئەوەیش خۆم ڕامگەیاندۆ و پێم وتوویت وەلێ بە ڕاشکایی پێ دەڵێم کە زۆر دڵتەنگ و خەفەتبارم بە تایبەتی لەم سێ ڕۆژەدا هەر لەبەر ئەوەیە کە بەبینینت خۆشحاڵ بووم. ڕۆدیێن ڕۆمانۆڤیچ پێت ناخۆش نەبێتەوە باشکە لەگەڵ تاتوە وەلێ خۆت نازانن بۆ لەبەر دیدەی مندا گەلێک سیر دێتە بەرچاو هەرچی ئەڵێی بیڵێ بەڵام لە تۆدا شتێک هەیە بە تایبەتی لە ئێستادا واتە نەک لەم چرکە ساتەدا بەڵکو ئێستا بە شێوەی گشتی زۆر باشە. من ئیدی بێدەنگە بم ڕوود گرژ مەکە ئاخر منیش ئەو ساویلکێنین کە تۆ بیری لێەکەیتەوە. ڕاستکۆڵنیکۆڤ ڕووی تێکردووتی ڕەنگە تۆ هەرگی ساویلکە نەبی تەنانەت وازانم لە ژینگەیەکی باش و هاتبی یان لایەنی کەم لە کاتی پێویستدا ئەشێت جێگەی بڕوا پێکردن و دڵنیایی بیت. سپیدری گایلۆف بە زمانێکی زبر و تەنانەت بەلوود بەرزی وەڵامی دایەوە من گوێ بە قسەی کەس نادەم بۆیە بیر لەوە کەمەوە بۆ ئەبێت هەندێک جار مرۆڤ بەدکار نەبێ بە تایبەتی کەەوە بەرگێکە لەم بارودۆخێمەدا گەلێک ساناو شایستەیە. هەر بەدەم پێکەنینەکەیوتی بە تایبەتی ئەگەر مرۆڤ هەر بە سروشت حەزی لێبێ. ڕاستکۆڵنیکۆڤتی بیستومە لێرە ناسیاوی زۆرت هەن وەگەڵێن تۆ هاوڕێی دەستڕۆیشتوت هەیە لەم لایەنەوە من بۆ تۆ چ کەڵکم هەیە مەگەر مەبەستێکت هەبێ. سپیدری گایلۆڤ بێەوەی وەڵامی ئەسلی پرسیارەکە بداتەوەتی ڕاست دەکەیت ناسیاوم زۆرە من ئەوانم دیم ئاخر ئەمە سێم ڕۆژە کە من لەم شارەدا دێم وەچم هەم خۆم ئایان ناسم هەم ئەوانیش بەسەر مکەنەوە. دەی هەڵبەتە من بەرگی چاک لە بەرەکەم هەژاردن ئەزانی دیاسای چاکردنی کشت و کاڵ ئێمەی نەگرتەوە دارستان و لە وەرگاکان دەستکەوتی چاکیان هەیە وەلێ من بۆ ئەوێ ناچم پێشتریش حەزم پێ ناکرد. سێم ڕۆژمە کە هاتوومەتە ئێرە و نەچوومەتە لای کەس. اینجا ئێرە شارە تۆ سەرنجی ئەوەش بدە کامە چۆن شارێکە بۆم باسکە شاری موچەخۆران شاری جۆرەها قوتابی ئاینی بەڕاستی من پێشتر گەلێک شتی ترم لێرە نابینی واتە 8 ساڵ لەمە بەرکاتێک کە لێرە بێهودە ئەسوڕامەوە ئێستا تاقەی وام زانستی توێکاری و بەس خوا ئەزانێت کەوایە. ڕاستکۆڵنیکۆڤتی چه جۆرە زانستی توێکاریەکە؟ سپیدری گایلۆڤ دیسانەوە بێەوەی گوێ بە پرسیارەکە بدان لەسەری ڕۆشتوتی وەلێ ئەم یانە و چێشخانانەی پێی ئەوترێ ڕستۆرانی دووسو ئەو سەما و پێشکەوتنانی ئێوە بانگەشەی بۆ کرد باشە با کاریان بەسەر ئێمەوە نەبێ ئەی ئەبێت مرۆڤ ساختە چیش بێ؟ ڕاستکۆڵنیکۆڤتی بۆ تۆش ساختە چیتیت کردووە؟ سپیدری گایلۆڤتی بۆ نەم کردووە ئێمە پێش 6 ساڵ لەمە و بەر کۆمەڵێکی زۆر شایستە و بەڕێز بوو
پێکەوە کاتمان بەسەر برد. ئەزانیت هەمومان کەسانێکی زۆر بەڕەوشت یان شاعیر یان سەرمایه‌دار بوون. ئاسایی لە کۆمەڵگەی ڕووسیدا بەڕەوشترین کەس نائومێدەکانن. تۆ سەرنج ئێمە داوە؟ ئێستا کەم بینیت لە گوندێکدا بۆ خۆم کە ناخستووە زۆری نەمابوو کابرایەکی یۆنانی خەڵکی نیژینسک لەسەر ئەوەی قەرزاری بووم بمخاتە بەندیخانەوە. لەو ساتەدا بوو کە مارفا پیترۆڤنا دەرکەوت. دانوستانی لەگەڵ کابرادا کرد و بە 30,000 ڕۆبڵ منی کڕیەوە. کۆی هەموو ئەو قەرزەی لەسرم بوو 70,000 ڕۆبڵ بوو. ئیتر لەگەڵ مارفادا بەپێی یاسا بوون بەژن و مرد وەک خەزیێنێکی دەستکەوت بێ زوو لەگەڵ خۆی دابردن بۆ گوند. ئاخر ئەو 5 ساڵ لە من گەورەتر بوو. زۆری خۆشەویستم. 7 ساڵ لەو گوندە نەچوومە دەرەوە. تۆ بڕوانە ئەو ژنە لە هەموو تەمەنیدا سەنەدی ئەو 30,000 ڕۆبڵی کە منی پێکڕی بوو لایەکێکی تر داینابوو لە دژی من بەکاری نەهێنن. لە کاتێکدا ئەگەر خەیاڵی سەرپێچیکردنم هەبووە ئەیتوانی وا دەستگیرم کە وێران بم بێگومان ئەیتوانی بیکەم. آخر ئەم هەموو شتە جیاوازانە لە ژندا هەیە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەی ئەگەر ئەو سەنەدە نەبووایە ڕادەکرد. سفیدریگایلۆڤ وتی نازانم، ناتوانم هیچ بڵێم، بەڵام ئەو سەنەدە هیچ منی بێتاقەت نەکردبوو. حەزم لە هیچ شوێنێکی تر نەبوو. خودی مارفا پیترۆڤنایش کە هەستی بە بێتاقەتیم کرد 2 جار پێشنیازی بۆ کردم کە بە سەفەر بڕۆمە دەرەوەی وڵات، بەڵام سەفەر بۆ پێشتر چوو بوومە دەرەوە. هەمیشە لەوێ دڵم ناخۆش بوو، نەکەرەوە بەڵکو لە سووری شەباق لە کەنداوی ناپۆلی و تەماشاکردنی دەریا غەمدایەگرتم. لە هەمووی خراپتر ئەوە بوو کە بەڕاستی هەستم بە دڵتەنگیە کرد. نا نیشتیمان چاکترە هیچ نەبێ لێرە ئەتوانی کەم تەرخەمی لە هەموو شتەکاندا بخێتە ئەستۆی کەسانی تر و خۆتی لێ دەرباز بکەی. ڕەنگە ئێستا من حەزم لە سەفەر بێ بۆ قوتبی باکوور، چونکە شەرابەکەم خراپ بووە و تااقەتی خواردنەوەی نییە، بەڵام بێجگە لە شەرابیش هیچی ترم بۆ نەماوەتە. خۆم ئەمەم تاقی کردێتەوە. بەڕاست ئەڵێن بێرگ ڕۆژی یەکشەممە لە باخی یوسوفەوە بە باڵۆنێکی یەجگار گەورە فرێت و بە پارێش خەڵکی تر لە دەخودامە. بڵێ ئەمە ڕاست بێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی چۆن ئامادەی بفڕی؟ سفیدریگایلۆڤ وەگەوەی بەڕاستی بیری لەوە کردبێتەوە لە سەفەوتی من نا هەر ئاوا. ڕاستکۆڵنیکۆڤ لە دڵی خۆی داوتی تۆ بڵێ ڕاست بکە. سفیدریگایلۆڤ بیری کردەوەتی نا سەنەدەکە ناڕەحەتی ناکردن. من خۆم حەزم لێ نەبوو لە گوندەکە دەربچم بێجگەلەوە ساڵێکی ژەبێت کە مارفا پیترۆڤنا لە ڕۆژی جەژنی لەدایکبوونمدا سەنەدەکەی بۆ جێڕامەتەوە، هەروەها بڕێک پارەی چاکیشی پێبەخشیم. آخر ئەو سەرمایەکی هەبوو. پێیوتم ئارکادی ئیڤانۆڤیچ بڕوانە من چەند متمانم بکرێت بڕوات هەبێ ئەمە دەقی وتەکەیەتی بێگومان تۆ بڕوا ناکەین وایوت بێ. بەڵام ئەزانی من لە گوندەکەدا بوومە مۆڵکدارێکی بەڕێز هەموو کەسێکی ئەو ناوە ئەیناسیم. کتێبیشم پەیدا کرد لە سەرەتادا مارفا پیترۆڤنا هانیەدام، بەڵام دوایی لەوە ترسا خوێندنەوە ماندوو بکە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی گوایە تۆ زۆر دڵت بۆ مارفا پیترۆڤنا تەنگ بووە؟ سفیدریگایلۆڤ وتی من ڕەنگە بەڕاستیە شێوا بێ. بەڕاست تۆ بڕوات بە تارمایی و خەونەکان هەیە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی چ تارمایی و خەونێک؟ سفیدریگایلۆڤ وتی تارمایی و خەونە ئاساییەکان. ئەی تۆ چیت مەبەستە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەی تۆ بڕوات پێ هەیە؟ سفیدریگایلۆڤ وتی بەڵێ و نەخێر. بە فەڕەنسی لەسەر قسەکەی ڕۆشتوتی لەبەر خاتری تۆ نەخێر واتە نەخێرەکە زیاترە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئایا تارمایی ئەبینیت؟ سفیدریگایلۆڤ بە سەرسامیەوە تەماشای کرد، پاشان زەردەخەنێکی تەوساوی خستە سەر لێوتی هەندێک جار مارفا پیترۆڤنا سەردان مەکە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی یعنی چۆن سەردان تەکە؟ سفیدریگایلۆڤ وتی تا ئێستا 3 جار هاتووە. یەکەم جار هەر لەو ڕۆژەدا
کە تەرمەکەیمان ناشت واتە سعاتێک دوای گەڕانەوەمان لە گۆڕستان ڕێک پێشەوەی بێم بۆێرە جاری دووەم 3 ڕۆژ لەمەوبەر لە کاتی سەفەرەکەمدا سەر لە بەیانی لە وێزگەی وێشیری بچووک سێم جاریش 2 سعات لەمەوبەر لەو ئاپارتمانەدا کە تیاژیم لە ژوورەکەدا بەتەنیا بوو ڕاستکۆڵنیکۆڤ بە ئاگا بوو سفیدریگایلۆڤ تەواو بە ئاگا بوو هەر سێ جارەکە بە ئاگا بوو دێتەنان دەقیقێ قسەم لەگەڵداکە و پاشان لە دەرگاکەەوە ڕاتە دەرێ هەمیشە لە دەرگا ئەڕواتە دەرەوە تەنانەت وازانن کە جۆم لە دەنگی هەنگاوەکانیتی ڕاستکۆڵنیکۆڤ لە پرێکداوتی بۆ من بەڕاستی وان بیرەکردەوە کە بواە تۆشتی واد لێ ڕوودا یەکسەر لەوە سەرسام بوو کە بۆ ئەو قسەی کردووە زۆر پەشۆکە سفیدریگایلۆڤ بە سەرسامی و پرسی بەڕاست توات بیرەکردەوە بەڕاستی وایە چاک ئەی من پێم نەوتیت لە نێوان من و تۆ هاوشێوەیەکەیە ها ڕاستکۆڵنیکۆڤ بە زبری و توندیە و پێیوت تۆ هەرگیز شتی وات نەوتووە سفیدریگایلۆڤ نەوتووە ڕاستکۆڵنیکۆڤ نە سفیدریگایلۆڤ وامزانی وتومە کە هاتمە ژوورە و بە چاوی نۆقاوە تۆم بینی کە پاڵکەوتە بوویت و خۆت کردبوو بەنست و یەکسەر بەخۆمت ئەمە خۆیەتی ڕاستکۆڵنیکۆڤ هاواری لێ هەستا یعنی چی مەبەستت لە خۆی چییە سفیدریگایلۆڤ بە گنەگنێکی ڕاستگۆیانەوتی مەبەستم بەڕاستی نازانم مەبەستم چییە بۆ چرکە ساتێک بێدەنگ بوون و هەردووکیان چاویان لێ دی بڕیدن ڕاستکۆڵنیکۆڤ بە تووڕێیەوتی هەموو ئەمانە قسەی هیچ و پوچن باشە کە دێتەلات چیت پێڵێ سفیدریگایلۆڤ ئای بیری لێ بکەرەوە قسە لەسەر شتی زۆر پوچەکە بە جۆرێک مرۆڤ سێری پێدێت و ڕقم ڕسێنێ یەکەم جار کە هات ئەزانیت من شەکەت بوو دوای ڕێوڕسمی بە خاکسپاردن و سرود و درود و نان خواردن لە دواییە لە ژوورەکەی خۆمدا بە تەنیا مامەوە دەستم کرد بەجگەرە کێشان و بیرکردنەوە لە دەرگاکەەوە هاتە ژوورێوتی ئارکادی ئیڤانۆڤیچ ئەمڕۆ بەهۆی ئەم دەردەسەریەوە لە بیرت چوو سەعاتی ژووری نان خواردن قڕمیش بکەی لە ڕاستیشدا ئەو سەعاتە بە درێژایی 7 ساڵ هەموو هەفتێک خۆم قڕمیشمە کرد ئەگەر لە بیریشم بچوایە ئەو بیری خستمەوە ڕۆژی دووەم کە بەرەو ئێرە ئەهات و لە سپێدەدا گەیشتمە وێزگەکە شەو ئەمەندەم وەنەوزدا بوو شەکەت بوو خەواڵوو بوو خاوەیەکم داوا کرد لە پرێکدا مارفا پیترۆڤنان بینی لە پاڵێ دانیشتووە دەستێک کاغەزی قماری کرد پێیوتم ئەتەوێت بۆ سەفەرەکەت نیازێک بەدلی فردا بدەیت ئاخر لە فاڵگرتنەوەدا پستۆم بەڕاستی هەرگیز لە خۆم خۆش نابم کە نیازم نەگرت فسام و هەڵاتم بەڕێکەوت شووتی شەمەنەفەرەکەش دیدا ئەمڕۆیش کە دوای خواردنێکی زۆر بێکەڵک لە میوان خانەکە دانیشت بووم گەدەم قرس و جگەرەمە کێشا لە ناکاودا دیسان مارفا پیترۆڤنا هاتە ژوورەوە خۆی لە تەلدا بوو بە بەرگێکی ئاودیشمینی سەوزەوە کە داوێنێکی زۆر درێژی هەبوو پێیوتم سلااو ئارکادی ئیڤانۆڤیچ ئەم جلانەی لە بەرمدایە بەلای تۆ جوانە ئانیسیا ناتوانێت وای بدورێت ئانیسیا بەرەو درویەکی گوندیە و پێشتر کۆی نەبووە بۆ فێربوون چۆتە مۆسکۆ و کچێکی زۆر جوانە هەروە وەستا و لە بەردەممدا خۆی سوڕان منیش تەماشام کرد و پاشان لە دەم و چایم ڕوانی وتم پێویست ناکە مارفا پیترۆڤنا بەم شتە هیچ و پوچانە و بیتە لای من و خۆت بێتاقت بکەیت پێیوتم ئەی هاوار وای لێ هاتۆ کە نەتوانم سەر بنێمە سەرت بۆ ئەوەی تووڕێ بکەم وتم مارفا پیترۆڤنا ئەمەوێت ژن بێنم وتی لێدەوەشێتەوە ئارکادی ئیڤانۆڤیچ بەڵام هوەرێکی گەورە نانوێنیت کە هێشتا ژنەکەت بە خاک نەسپارد و یەکسەر بە تەمای ژن هێنان بێ خۆزگایەکێکی چاکیش هەڵبژات بێ بەڵام من نەزانم ئەمە نە بە قازانجی تۆیە و نە بە قازانجی ئەو تەنیا ئەوەندە هەیە کە ئەبن بەگاڵتە جاری خەڵکی شەریف پاشان ڕۆشت و داوێن کراسەکەی خشەخشی خستە ئەو ناوە بەڕاستی کارێکی هیچ و پوچ وانە ڕاستکۆڵنیکۆڤ لە وەڵام داوتی ڕەنگە هەموو ئەم شتانی کەوتت درۆگن لەوە چوو سفیدریگایلۆڤ ئاگای لە ڕقی پرسیارەکە نەبوو بێ بیری کردەوتی من کەمتر درۆکەم ڕاستکۆڵنیکۆڤ پێشتر یعنی پێشەم شتانە هەرگیز خەونت نابینی سفیدریگایلۆڤ نا تەنیا جارێک نەبێ
6 ساڵ لەمەوبەر ناوکەرێکم بوو ناوی فتگا بوو تازە ناشتیان کە بێ ئاگا هاوارم کردوتم فتگا نێرگەلەکە هاتە ژوورێ ڕاست بەرەو لای ئەو دۆڵا بەچوو کە نێرگەلەکەی منی لێبوو دانیشتە بوو بیرمە کردەوە بێگومان بە تەمای تۆڵەکردنێ چونکە پێشەوەی بمرێت شەڕێکی سەختمان لەگەڵ یەکتریدا کردن هاوارم کەوت چۆن وێراوتە بە ئانیشکی دڕاوە بێتە ناو بڕۆ دەرەوە گەمژە ئەیش پشتت دەکردن چوە دەرێ ئیتر نگەڕایەوە لەم بارەوە یەک گوشەم بە مافاکت بە بنانەوت ویستم لە کاتێکی تردا کۆنوێژێت بۆ گیانی بسازێنن بەڵام لامستان بوو ڕاستکۆڵنیکۆڤتی بڕۆ لای پزیشک سفیدریگایلۆڤتی بێت تۆیش من بە خۆم زانیەوە کە نەخۆشم هەرچەندە بەڕاستی نازانم چیمە بەلای خۆمەوە 5 قات لە تۆ تەندروستیم باشترە وەلێ لێم نەپرسیت کە تۆ بڕوات بەهاتنەوەی ڕوحەیەیانە بەڵکو ئەوەم لێ پرسیت کە تۆ بڕوات بەبوونی خەون و تارمایی هەیە ڕاستکۆڵنیکۆڤ بە تووڕێیەوە دەنگی هەڵبڕیوتی بە هیچ جۆرێک بڕوان پێی نییە جۆگرانی ئازیز لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵقەی 40 سفیدریگایلۆڤ بەدەم کەمێک سەر لارکردنەوە وەک لەگەڵ خۆیدا بدوێت بە ڕاستکۆڵنیکۆفی وت باشە ئاسایی چیت پێڵێن پێدەڵێن تۆ نەخۆشیت بۆیە ئەوەی کەیبینیت بوونی ڕاستەقینەی نییە و تەنیا خەونە وەلێ ئەمەش بە تەواوی لۆژیک نییە من ئەوە سەلمێنم کە خەونەکان تەنیا لە نەخۆشدا دەرەکەون بەڵام ئەمە تەنیا ئەوە سەلمێنێ کە بێجگە لە نەخۆش کەسی تر خەون نابینێ نەک بەو مانای کە خەون هەربوونی نییە ڕاستکۆڵنیکۆڤ بە تووڕێیەوە جەختی کردووتی بێگومان هەربوونی نییە سفیدریگایلۆڤ تەماشای کردو لەسەر خۆوتی بوونی نییە نا تۆ بیرەکەیتەوە باشە چۆنە ئێمە وابیر بکەینەوە تۆیش هاوکاریم کە کە خەون بریتە لەو پارچە و کەرتانەی هی دنیایەکی ترن سەرەتای ئەو دنیاە بێگومان مرۆڤی تەندروست پێویستی بەبینینی نییە چونکە مرۆڤی تەندروست کەسێکە بەم ژیانەوە بەسراوەتەوە بۆیە هەوڵی ئەوەدا کە سیستەمێکی ڕێک و پێک بەرکەماڵ بێ بەڵام هەر ئەوەندەی کەمێک نەخۆش بکەوێت و سیستەمە سروشتیە خاکەکەی تۆزێک لاسەنگ بێ ڕاز وای بۆچێ کە دنیایەکی تر هەیە و چەندە لێرە زیاتر نەخۆش بێ پەیوەندی لەگەڵ دنیاکەی دیدا کۆکترە بێ بە شێوەیە کاتێ مرۆڤ ئەمرێ ڕازە ڕواتە دنیاکەی ترەوە ئەگەر بڕوات بە ژیانێکی تر هەیە ئەبێت بڕوات بەم چەند و چونەی شەبێ ڕاستکۆڵنیکۆڤتی من بڕوان بە ژیانی دوای مەرگ نییە سفیدریگایلۆڤ کە بیری پەرد بوو لە پرێکداوتی بەڕاست ئەی ئەگەر لەو دنیا تەنها جاڵجاڵە و کۆشتی لەو بابەتە هەبن چۆن ڕاستکۆڵنیکۆڤ بیری کردەوە شێتە سفیدریگایلۆڤتی بەڕای من نەمری بەردەوام چەمکێکی نادیاری هەیە کە مەوداکەی زۆر فراوانە ئاخر بۆ ئەبێت فراوان بێ ئێستا تۆوای بیر لێ بکەرەوە کە لە باتی هەموو ئەم خەیاڵانە نەمری بریتی بێ لە ژوورێک وەک گەرماوی لادێت و کەڵاوی بێت و گۆشە و کەناری بە جاڵجاڵەکە تەنرا بێت و هەموو نەمری بریتی بێ لەمە ئەزانیت من هەندێک جار وایە بینم ڕاستکۆڵنیکۆڤ بە بێزاری و هاواری کردوتی بەڕاست تۆ هیچ وێنایەکی ئاسوودە بەخشتر و دادوەرانترت لا نییە بێجگە لەم کارە ساتانە سفیدریگایلۆڤ بە زەردەخەنێکی کاڵەوتی دادوەرانەتر چیت ئەزانێ ڕەنگە ئەمە زۆر دادپەروەری تێدا بێ ئەزانیت ئەگەر بەدەستی من بواە حتمەن وام لێ کرد لەم وەڵامە درێژەوە لە پرێکدا سەرمایەکی نادیار کەوتە جەستەی ڕاستکۆڵنیکۆفەوە سفیدریگایلۆڤ سەری بەرز کردەوە زۆر بە وردی لێ ڕامە لە ناکایەکدا دایە قاقای پێکەنین و هاواری کردوتی نا تۆ بزانە نیو سەعات لەمەوبەر هێشتا یەکترمان نەدی بوو خۆمان بە دوژمنی یەکتر ئەزانی هێشتا کارێک لە نێوانماندا یەکلایی نەکرابەوە کەچی وازمان لێ هێنا و کەوتینە دنیایەکی ترەوە باشە کەواتە من هەڵە نەبووم کەوتم ئێمە هەردووکمان میوەی باخێکین
ڕاستکۆڵنیکۆڤ بە تووڕێوتی کەواتە تکایە مەبەستەکەتم زوو پێ بڵێ هۆی ئەوەیش کە تەشریفتان هێناوەتە لام و من پەلەمە ئەمێت بڕۆم. سفیدریگایلۆڤتی ببوورە حەزەکەم پێم بڵێت ئایا ئاڤدوتیا ڕۆمانۆڤنای خوشکت ئەبێت بەشنی جەنابی لۆژین پیتۆڤیچ؟ ڕاستکۆڵنیکۆڤتی ئەشێت ئەو پرسیارانەی پەیوەندیان بە خوشکمەوە هەیە وازیان لێ بهێنیت و ناوی خوشکم نەهێنیت. من تێناگەم تۆ چۆن ئەوێریت لە بەردەمی مندا ناوی ئەو ببەی ئەگەر تۆ بەڕاستی سفیدریگایلۆڤیت. سفیدریگایلۆڤتی آخر من تەنیا بۆەوە هاتووم لەبارەی ئەوە قسە بکەم چۆن ئەتوانم ناوی نەهێنم. ڕاستکۆڵنیکۆڤتی زۆر باشە فەرموو بەڵام زۆر زوو. سفیدریگایلۆڤتی من دڵنیام دەربارەی ئەو لۆژینە بەڕێزە کە لە ژنەکەمەوە خزمەتیمان هەیە ئەگەر تا ئێستا ئەیبینی دییان هەندێشتی وردت لەبارەیەوە بیست بێ تۆ ڕاوسەرنجی خۆت گەڵاڵە کردووە. ئەو شیاوی ئەوە نیە ببێتە مێردی ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا. ئەزانم ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا لە مەسەلێدا جوامێرانە خۆی کاتە قوربانی خێزانەکەی وەگەنجام ئەو شتانەی کە لەلایەنی تۆ بیستومە پێم وایە تۆیش لای خۆتەوە پێت خۆش نییە ئەو هاوسەرێتی سەر بگرێ بێ ئەوەی زیانێکی لێ بکێتەوە. ئێستا کە بە تایبەتی و لە نزیکەوە تۆم ناسی بە تەواوی بڕوام بەمە هەیە. ڕاستکۆڵنیکۆڤتی هەموو ئەم باسە بەڵگەی سادەی تۆیە ببوورە ویستم بڵێم بەڵگەی بێشەرمی تۆیە. سفیدریگایلۆڤتی واتە مەبەستت بڵێت کە من بۆ بەرژەوەندی خۆم ئەماکەم مەترسە رادیۆن ڕۆمانۆڤیچ ئەگەر بۆ بەرژەوەندی خۆم ئەمەم بکردایە ئەمەندە بە ڕاشکایی قسەم ناکرد وامەزانە من ئەوەندە گەوج نیم. باشتێکی سایکۆلۆژی سیرت لەم لایەنەوە بۆ ڕوونکەمەوە. هەروە ماوەیەک لەمەوبەر ئەو کاتەی ئەمیست پاکانە بۆ ئەو خۆشەویستیە بکەم کە بۆ ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا هەمبوو بەخۆم وت منیش قوربانیم. باشە ئێستا ئەو بزانە کە من هیچ هەستێکی خۆشەویستیم بۆی نەماوە هیچ جۆرە خۆشەویستیەک تەنانەت سرم لە خۆم سوڕەمێنێ آخر من جاران ئەو هەستەم هەبوو. ڕاستکۆڵنیکۆڤ قسەکەی پێبڕیوتی هۆیەکەی تەمەڵی و گەندەڵی خۆت بوو. سفیدریگایلۆڤتی ڕازەکەی من مرۆڤێکی تەمەڵ و گەندەڵم بەڵام خوشکت ئەمەندە ئاکاری جوانی هەبوو کە تەنانەت من نەمەتوانی نەکەومە ژێرکاری گەریەوە وەلی هەموو ئەمانە وەک خۆم هەستم پێکرد بێجگەل لە هەرزەگۆی هیچی تر نەبوو. ڕاستکۆڵنیکۆڤتی دەمێکە لەمە گەیشتویت؟ سفیدریگایلۆڤتی ماوەیەکی کەمە هەستم پێکردووە بەڵام لە 3 ڕۆژ لەمە بەرەو ینی تا ڕادەیەک لەو ڕۆژەوە کە هاتوومەتە پترسبۆرگ بە تەواوی دڵنیا بووم ئەبێ دەوەیش بڵێم کە لە مۆسکۆ هێشتا لەسەر ئەو ڕایە بووم کە سەفەرکردنەکەم بۆ ئێرە تەنیا بۆ خوازبێنیکردنی ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا و ڕکابەرایەتیکردنی جەنابی لۆژینە. ڕاستکۆڵنیکۆڤتی ببوورە قسەکەت پێ بڕم تکایە ئەگەر ئەتوانیت وتەکەت کورت بکەرە و بچۆرە ناو کرۆکی ئەو مەسلەیەوە کە بۆی هاتوویتە ئێرە من پەلەمە و ئەبێت لە ماڵ بڕۆمە دەرێ. سفیدریگایلۆڤتی بە خۆشحاڵیەوە هەرکە گەشتمە ئێرە و بڕیارمدا سەفەرێکی کورت بکەم ویستم پێشەکی چەند شتێکی پێویست بە ئەنجام بگێنم. مناڵەکانی خۆم نرد بۆ لای پوریان ئەوان دەوڵەمەندن و پێویستیان بە من نییە بێجگەلەو من چ باوکێکم بۆ ئەوان بۆ خۆم تەنیا هەندێک شتمەڵ کرد کە پار مارفا پیتۆڤنا پێی بەخشی بووم من ئەوم بەسە بمبورە ئێستا دێمە سەر مەسەلەکە پێش سەفەرەکەم کاشێت هەر ڕووبدا ئەمەوێت کارەکەم لەگەڵ جەنابی لۆژینیشدا تەواو بکەم وامەزانە من ڕقم لێتی و حەز ببینینی ناکەم بەڵام ئەو هۆکاری شەڕی نێوان من و مارفا پیتۆڤنا بوو واتە کاتێک کە زانیم ئەو بەتەمای ئەم زەماوەندەیە ئێستا ئەمێت چاوم بە ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا بکەوێت بە یارمەتی تۆ و ڕەنگە بە ئامادەبوونی جەنابیشتان بۆی تێی بگێنم کە یەکەم هیچ سوودێک لە جەنابی لۆژین نابینێت و بێگومانم زیانی زۆری پێگا دووەم داوای لێبوردنی لێ بکەم بەرامبەر بەو پێشاتە ناخۆشانەی کە من هۆکاریان بووم و ڕێگام بداتێ 10,000 ڕۆبڵیان پێشکەش بکەم بۆ ئەوی بتوانێت بە ئاسانی پەیوەندی خۆی لە جەنابی لۆژین ببڕێ. لەو باوەڕێژدام ئەگەر ئەو دەرفەتە فەراهم بێنێ خۆشی حەز بە و پەیوەندی بڕینە بکە.
ڕاستکۆڵنیکۆف زیاتر بە سەرسامی نەک بەڕقەوە دەنگی هەڵبڕیوتی بەڕاستی تۆشێتیت چۆن ئەوێریت ئەم قسانە بکەیت. سفیدریگایلۆڤ وتی من ئەمزانی تۆکەویتە هاوار یەکەم هەرچەندە من دەوڵەمەند نیم بەڵام ئەم 10,000 ڕۆبڵە ئەو کاریگەری لەسەر خەرجی من نییە، یعنی هیچ پێویستێکم پێ نییە. خۆ ئەگەر ئافدوتیا ڕۆمانۆڤنا لێم وەرنەگرێ بێگومانم ئەو پارەیە لە شتی بێبایەخ و گەوجانەی تردا خەرجەکەم. ئەمە یەک. دووەمی وژدانم گەلێک ئاسوودەیە. من بێ هیچ حسابێک ئەم پێشنیازەکەم، ئیتر باوەڕەکەی دیان ناکەیت کەیفی خۆتە. دوایی تۆیش و ئافدوتیا ڕۆمانۆڤنایش پێی بەم ڕاستیە بن. هەموو مەسەلەکە لەوەدایە کە من بەڕاستی بووم بەهۆی ناخۆشی و دەردەسەری خوشکی بەڕێزت، لەبەر ئەوە بەڕاستی هەست بە پەشیمانیەکەم. لە ناخی دڵمەوە ئەخوازم نەک لە تۆڵەی گوناهەکەم یان لە بری ئەو دەردی سەریانە، بەڵکو تەنیا و تەنیا بۆی کارێکی بەکەڵکیان بۆ ئەنجام بدەم، چونکە من لە خۆمدا مرۆڤێکی بەد و شەڕخواز نیم. ئەگەر لە پێشنیازەکەمدا تەنانەت لە ملیۆنێکدا یەک حساب بووە، ئەو کاتە پێشنیازی 10,000 ڕۆبڵم ناکرد. لە کاتێکدا کە هەر 5 هەفتە لەمەوبەر پێشنیازی پارەی لەوە زیاترم بۆ کردبوو. ئەمەش بەرجا لەوانەیە بەم زوانە لەگەڵ کچێکدا زەمان کەم، بۆیە ئەبێت هیچ جۆرە بەدگومانێک لەبارەی نیەت خراپی من بەرامبەر ئافدوتیا ڕۆمانۆڤنا لە ئارادا نەبێت. لە کۆتاییدا ئەبێ بڵێم کە ئەگەر ئافدوتیا ڕۆمانۆڤنا شوو بە جەنابی لۆژیم بکە ئەو بڕەپارەی هەرپی ئەدرێ، بەڵام لە یەکێکی ترەوە تووڕەمە بە رادیۆن ڕۆمانۆڤیچ بە هێوری و لەسەرخۆیەوە داوەری بکە. خودی سفیدریگایلۆڤ زۆر لەسەرخۆ بۆ پەڕی ئارامی و ئەم قسانەی کرد. ڕاستکۆڵنیکۆڤ وتی تکات لێکم کۆتایی پێبێنە، چونکە بە هەر حاڵ وتەکانت هێن بێ ئابڕوانەیە جێگای پۆزیشی تیانابێتەوە. سفیدریگایلۆڤ وتی هەرگیز بەپێی قسەی تۆ لەم دنیادا مرۆڤ بەرامبەر بە مرۆڤیدی تەنیا توانای ستەمکردنی هەیە، واتە بەپێی ئەوەی باوە مرۆڤ حەقی ئەوەی نییە کەمێک چاکە لەگەڵ کەسی تردا بکە، بەڵام ئەمە گەوجایەتیە. آخر ئەگەر بۆ نمونە من بمردمایە و ڕاستپێری ئەوەیشم بکردایە کە ئەو پارێ بە خوشکت بدەن، ئەو کاتەش هەر نکۆڵی لە وەرگرتنیە کرد. ڕاستکۆڵنیکۆڤ وتی زۆر ڕێتەیە چێ. سفیدریگایلۆڤ وتی نەخێر، ئەمە ڕاست نییە، هەرچەندە بێ ئەوەیش بڵێم کە 10,000 ڕۆبڵەشێت لە شوێنی خۆیدا بڕەپارێکی زۆر باش بێ. بەهەرحاڵ تکات لێکم ئەو قسانەی کردمان بە ئافدوتیا ڕۆمانۆڤنای بگەێنیت. ڕاستکۆڵنیکۆڤ وتی نا، پێی ناڵێم. سفیدریگایلۆڤ وتی لەم حاڵەتەدا رادیۆن ڕۆمانۆڤیچ ناچارم خۆم چاوم پێ بکەوێ ئەگەرچی پێی ناخۆشە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەگەر من قسەکانتی پێ بگەێنم تۆ ئیدی هەوڵی بینینی نادەیت. سفیدریگایلۆڤ وتی بەڕاستی نازانم چیت پێ بڵێم، زۆر حەزەکەم هیچ نەبێت تەنیا جارێک بیبینم. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەتەمامە بە. سفیدریگایلۆڤ وتی بەداخەوە، بەڵام تۆ من ناناسی، ڕەنگە بۆ لەمە دو زیاتر پەیوەندی بگرین. ڕاستکۆڵنیکۆڤ وتی تۆ لەو بڕوایەدای کێمە زیاتر لە یەکدین نزیک ببینەوە. سفیدریگایلۆڤ زەردەخەنێکی هاتێ، هەستا و کڵاوەکەی هەڵگرت، وتی بۆنە بەڕاست وا نەزانیت کە زۆر حەزم لە بێزارکردنت بوو بێ، بەڵکو ئەو کاتەی بۆ ئێرە ئەهاتم هەر زۆر گەشتبین نەبووم، هەرچەندە سیمای ئەم بەیانی تۆ منی سەرسام کردبوو. ڕاستکۆڵنیکۆڤ بە بێزاریە وتی ئەم بەیانی تۆ منت لەکوێ دیوە؟ سفیدریگایلۆڤ وتی هەر بەڕێکەوت من وای بۆچم لە تۆدا شتێک هەیە کە لەمنەوە زۆر نزیکە جۆمە دەرێت، لەوانە نیم بێتاقەتتان بکەم. من لەگەڵ فڕوفێڵاویەکاندا هەڵم کردووە. شازادە زڤیر بارم بێزار نەکردەوە کە خزمێکی دوورمە و یەکێکە لە خانەدانەکان لەبارەی حەزرەتی مریەمەوە کە بەرهەمێکی ڕافائیلە توانیم لە ئەلبومەکەی خات و پریلیکۆڤ شتێک بنووسم. 7 ساڵی تەواو بێەوەی بڕۆم بۆ شوێنێکی تر لەگەڵ مارفا پیترۆڤنادا ژیام لە ماڵی شازادە ڤیازمسکی کاکەوێتە گۆڕەپانی کۆنی سنایەوە. شەوانم بردەسەر، ڕەنگە لەگەڵ بیرگیشدا بە باڵۆنەکەی بفرم. ڕاستکۆڵنیکۆڤ وتی زۆر چاکە، مۆڵەت هەیە پرسیارێکت لێ بکەم، ئایا بەم زوانە سەفەرەکەی؟ سفیدریگایلۆڤ وتی سەفەری چی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەو سەفەرە کورتەی کە خۆت باست کرد. سفیدریگایلۆڤ وتی سەفەری کورت؟ بەڵێ، بەڕاست من وتم سەفەرێکی کورتەکەم. باشە، ئەمە مەسەلێکی دوور و درێژە، وەلێ ئەگەر بتزانیایە چ پرسیارێکم لێەکەیت. سفیدریگایلۆڤ دوارستەی بەدەنگی بەرزوت و کورتە کەنینێکی بۆ کردوتی ڕەنگە من لە باتی ئەو سەفەرە کورتە ژن بێنم، سەرقاڵی خوازبێنی کردنن بۆم. ڕاستکۆڵنیکۆڤ وتی لێرە؟ سفیدریگایلۆڤ وتی بەڵێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی کەی ئەو دەرفەتت دەستخست؟
سفیدریگایلۆڤ وتی وەلێ زۆر حەزەکەم جارێک ئافدوتیا ڕۆمانۆڤنا ببینم بەڕاستی داوات لێکم دەی بە هیوای دیدار ئاخ بەڕاست خەریک بوو لە بیرم چێ بە خوشکت بڵێ لە وەسیەتنامەکەی مارفا پیترۆڤنادا 3000 ڕۆبڵ بەنای ئەوە دانراوە ئەمە تەواو ڕاستە مارفا پیترۆڤنا هەفتەیەک لە پێش مردنیا و بە ئامادەی خۆم ئەم کاری کرد دوای 2 یان 3 هەفتە ئافدوتیا ڕۆمانۆڤ ناتوانێت پارەکە وەربگرێ ڕاستکۆلنیکۆڤ وتی بەڕاستە سفیدریگایلۆڤ وتی بەڕاستمە پێی بڵێ دەی نۆکەرتم ئاخر ماڵەکەم لێرەوە زۆر دوورە کە سفیدریگایلۆڤ لە چوونە دەرەوە دابوو لە بەردەرگاکەدا تووشی ڕاز و میخین هات سەعات لە دەوری هەشتا بوو کە هەردووکیان بەرەو تەلاری باکالایف بە پەلە ڕۆشتن بۆی پێش لۆژین بگەناوێ هەرەوەندەی گەیشتنە شەقامەکە ڕاز و میخین پرسی دەی ئەوە چێ بوو ڕاستکۆلنیکۆڤ وتی ئەوە سفیدریگایلۆڤ بوو ئەو مڵکداری لە ماڵەکەیدا سوکایەتی بە خوشکم کرابوو کاتێک وەک پەرستارێک لای کاریە کرد خوشکم کە زانی بووی ئارەزووی لە دەور و خولدانێتی لای نەما مارفا پیترۆڤنای ژنی خوشکمی لە ماڵەکەی دەرکرد ئەو ژنی لە دواییدا پۆزشی بۆ دنیا هێنایە و لە پڕێکیشدا پێش ماوەیەکی کورد مرد قسەکانمان لەبارەی ئەوە بوو نازانم بۆ من لەم زەلاما ترسم هەردوای بە خاک سپاردنی ژنەکەی بە پەلا گەیشتۆتە ئێرە پیاوێکی یەکجار سەیرە و نیازێکی هەیە لەوە چێ شتێکی لە ژێر سەردا بێ ئەبێ داگامان لە دنیا بێ ئەمیست ئەمەت پێ بڵێم گوێت لێمە ڕاز و میخێنوتی ئاگامان لێ بێ بۆ ئەتوانێت چی بەرامبەر ئافدوتیا ڕۆمانۆڤ نابکە بەڵام ڕوودیا من سوپاس دەکەم کە تۆ بم شێوازە قسە لەگەڵ منداکەیت حتمەن ئاگاداریە بین لەکوێ دانیشێت ڕاستکۆلنیکۆڤ وتی نازانم ڕاز و میخێنوتی بۆ لێت نەپرسی حەیف وەلێ خۆمەی دۆزمەوە دوای کەمێک بێدەنگی ڕاستکۆلنیکۆڤ پرسی تۆ ئەوت بینی ڕاز و میخێنوتی بەڵێ بینیم باش سەرنجیمدا ڕاستکۆلنیکۆڤ جەختی کردوتی بەڕاستی بینیت باش بینیت ڕاز و میخێنوتی چاک بەڵێ چاکم لە بیرماوە لە بینی 1000 کەسیشدا بێ ئەیناسمەوە لە ناسینەوەی خەڵکە زەینم زۆر باشە دیسانەوە بێدەنگ بوونەوە ڕاستکۆلنیکۆڤ ورتەورتێکی کردەوە تی سەیرە ئەزانیت وای بۆچم هەموویم لە بەرچاوە ڕەنگە ئەمە لە خەیاڵێک زیاتر هیچی تر نەبێت ڕاز و میخێنوتی تۆڵێ چی من بە باشی لە مەبەستەکە تێناگەم ڕاستکۆلنیکۆڤ دەمی بە زەردەخەنەیەک لار کردەوە بەردەوام بووتی ئێوە هەمووتان من بەشێتەزانن منیش لە کەمێک لەمە بەرەوە هەستم بەوە کردووە کە بەڕاستی شێتم چونکە ئەوەی بینیم تەنیا تارماییەک بوو ڕاز و میخێنوتی ئەڵێ چی ڕاستکۆلنیکۆڤ وتی چێ چوزانێ بەڕاستی شێت من شێت بم هەرچی ئەم شتانی لەم ڕۆژانەدا ڕوویاندا ڕەنگە هەر خەیاڵ بوو بێ ڕاز و میخێنوتی ڕوودیا دیسانەوە ناڕەحەتیان کردیتەوە ئاخر چیەوت بۆچی هاتبوو ڕاستکۆلنیکۆڤ وەڵامی نەدایەوە ڕاز و میخین کەمێک بیری کردەوتی باشە کەوایە گوێ لە راپۆرتەکەم بگرە هاتم بۆلات نووسە بوویت پاشان نانی نیوەڕۆم خوارد و چوون بۆ لای پۆرفیری هێشتا زامی تووف لەوێ بوو ویستم دەست پێ بکەم بەڵام نەکرا هیچ نەمەتوانی باش بدێم ئەوان هێن حاڵینین و تێناگەن بەڵام بەسەر خۆیاندان ئەهێنا ئەوسا پۆرفیریم بردە پاڵ پەنجەرەکەوە کەچی نازانم بۆک پێویست دەرنەچوو تەماشای سوچێکیە کرد
منیش بۆ گۆشەیەکی ترمە ڕوانی سەرنجام مشتێکم لە قەپۆزی نزی خستەوە پێمت وە خزمێک لە حەقی دێم اینجا تفێکم ڕۆکە دوو چوومە دەرێ کارێکی گەلۆرانە بوو قسێکم لەگەڵ زامی توفدا نەکرد ئەزانیت وامەزانی کارەکەم تێکداوە و لێو کاتەی لە پلیکانەکان ئەهاتمە خوارێ بیرۆکەیەکم تێگەڕان من و تۆ بۆ سەری خۆمان دێشێنین ئەگەر مەترسیەک یان شتێکی لەو بابەتە ڕوبەڕووی تۆ ببوایەتەوە هەڵبەت قسێکی تر بوو بەڵام ئێستا بە تۆ چی ئاخر تۆ چ دەستێکت لە مەسەلەکەدا نییە کەواتە با بڕۆن ملیان بشکێ دوایی چاک بەڕیشیان پێکەنین خۆ ئەگەر من لە باتی تۆ بوومایە وێڵمەکردن بەڕاستی چەندە خەجاڵەتن یۆڵیان کە تەنانەت لەوانێ لێشیان بدەین وەلێ ئێستا با پێ بکەنین ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی دایەوتی ڕازەکەی لەگەڵ خۆشیدا کەوتە بیرکردنەوە ئابزانم بەیانی چیڵێیت سیر لەوەدا بوو کە تا ئەو کاتە ڕاستکۆڵنیکۆڤ تەنانەت تەنیا جارێکیش بیری لەوە نەکرد بۆ کە کاتێک کە ڕاز و میخین تێبگا چۆن بیرەکاتەوە هەر بەدەم ئەو لێکدانەوەیە چاوی لە هاوڕێکەی بڕی هەواڵەکەی لەبارەی دیداری پۆرفیریەوە هێن سەرنجی ڕانەکێشە لەو ساوە تا ئێستا گەلێک شتی تر سەری هەڵدا بوو جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن